کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا لە نووسینی حەسەن محمود حەمەکەریم. دروشتی مرۆڤ وهایە ئولفەت لەگەڵ خۆشیەکدا دەگرێت کە دڵی بیگرێ، بەتایبەت کە سێبەری ئیسلام فێنک بوو مافی هەموو کەسی دەدا بەبێ جیاوازی. کە شابان و کچی یەزگوردی پاشا لە جەنگی جەلەولا داگیرا مارەیان کرد لە حوسێنی کوڕی عەلی هەتا ببێتە بووکی کچەزای پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت، نەک بیدان بە سەربازێک و بچێتە ماڵی کەسێکی دوور و بێحاڵ هەتا لە نزیک ماڵی سەرکردەکانەوە بژی و زۆر لی نەشێوێ. ئەم دەستور و یاسایانەی عومەر هەموو کەسی دەگرتەوە و مافی کەسی ون ناکرد. کەوالیەکی دادەنا لە پێشەوە سەرژمێری مڵک و ماڵی دەکرد بۆ ئەوەی بزانێت پاشتر چی زیاد دەکات. چاودێری بەسەرەوە دادەنا تا هەواڵی بۆ بهێنێتەوە و تەنانەت والیەک لە هەرێمێک بوایە لە نزیکترین کەسی خۆی دەترسا لەبەر ئەوەنەی دەوێرا زوڵم و ستەم بکات. عومەر داوای کردبوو ئەگەر والیەک لە هەرێمی خۆیەوە بۆ سەردان و کاری ڕەسمی بگەڕایەتەوە دەبووە بە ڕۆژی نیوەڕۆ بەهاتایەوە بۆ شار و ماڵی نەک بەشە و هەتا خەڵک چاوی لێبێت و بزانێت چیان پێیە. عومەر چاودێری لەسەر ڕێگاکان دانابوو هەتا لێپرسراوەکان ببینن. لە وەرزی حەجدا هەموو والیەکانی بانگ دەکرد بۆ لێپرسینەوە، شایەت و شکاتکەری بانگ دەکرد، هونەرێکی بەکاردەهێنا بۆ دۆزینەوەی تاوانبار. کە موعاویە منداڵ بوو بانگی کرد و وتی دوێنێ باوکت ئەبوو سوفیان گەڕایەوە چی هێنایەوە بۆ ماڵەوە؟ موعاویە وتی 10,000 درهم. پاشان ئەبوو سوفیانی بانگ کرد و وتی مستیرەکەت داکەنەوە بم دەرێ. پاشانێکێکی بانگ کرد و وتی ئێستا بچۆ بۆ ماڵی ئەبوو سوفیان و بە هیندی ژنی بڵێ ئەبوو سوفیان دەڵێ ئەمە مستیلەکەمە، چیم هێنایەوە ئێوارە هەر هەموویم بۆ بنێرە. ئەوی شتەکان و 10,000 درهەمەکەی بۆ نارد. عومەر خستیە بەیتولمال. میلەتەکان ئەمانەیان دەبیست دەیان گوت ئەمانە داگیرکردنین بەڵک و ڕزگارکردن. پیاوانی دین و دنیان پەیامێکیان بۆ هاتووە بڵاوی دەکەنەوە، هەر بۆیە زۆربەی جار موسڵمان دەبوون بێشەڕ. عومەر جارێکیان بە هاوڕەکانی وت دەستنیشانی کەسێکم بۆ بکەن بیکەم بەوالی. وتیان شەرتت چییە؟ فەرمووی کەسێک بێت ئەگەر لەناو کۆمەڵێکدا بێت ئەمیریان نەبێت، بەڵام وا خۆی ڕاگیر کرد بێ و ڕێزی خۆی پاراسبێ وەک ئەمیر سەیری بکەن و پرس و ڕای پێ بکەن و ئەگەر ئەمیریان بوو ئەوە خۆی وەکێکێک لەوان نیشان بدات. کێ بۆ شەرتی ورد و دروستی وای بوو بێت؟ پرسی بە هەموو کەس دەکرد هەتا ڕای جوان و دروستی دەست بکەوێت. پرسی بە منداڵ و گەنج دەکرد و دەیگوت ئەمانە بیریان تیژە و شت دەپێکن، نەکەر ئەوە بەڵکو بۆ جەنگی نەهاوەند کە گەورەترین جەنگی موسڵمانان بوو پرسی بەبێ بڕوا کرد. پرسی بە هورمزان پاشای هەرێمی ئەهواز کرد کە ئەسیر کرابوو. وتی لە پێشەوە پەلاماری کام لەم سێجەیە بدەین؟ ئەویش ڕاستی پێوت. ئەمانە هەمووی هۆبوون بۆ ئەوەی کە دەوڵەتی ئیسلامی نمونەیی بێ و گەلان چاوەڕوانی بکەن. لە هەموو ڕوویەکەوە لە دەوڵەتانی ئەوساجی ئاواز بوو بە شێوازێکی سادە و ساکار کارەکانی ئەنجام دەدا و عەقیدەیەکی ئاسان و دوور لە ئالۆزی هەبوو. بەیتولمال یەکەم کەس کە ماڵێکی دانا بۆ کۆکردنەوە و سەرپەرشتیکردنی پول و پارە و دەهات عومەر بوو. ئەوەی کە دەهات لە زەکات و جزیەی ئەهلی زیممە و خۆمسی غەنائیم میراتی ئەو مردوانی کە کەسیان نەبوو عومەر سجیلی داهێنا بۆ ناونووسی ئەوانە و دابشکردنی داهات بەسەر مستحەقدا یان بۆ ئەوانەی یارمەتیان بۆ دابین کرابوو وەک دیاری دەدرا بە هەندێک کەس بۆ ڕێزلێنانیان. جزیە و ئەهلی زیممە. جزیە لەسەر پیاو دانرابوو، منداڵ و ژن عەفو کرابوون، دەبێ ئازاد و باڵق و عاقڵ بێت. لەسەر جوولەکە و گاور و مەجوسی و سائبە و سامرە دانرابوو، لە هەژار و دانیشتو و نابینا و کەمەندام و بێکار و عابید و ڕاهب و زێوان و خادمی پەرستگاکان وەرنەدەگیرا. ئەم کارانە کاریگەریان هەبوو. میلەتان هەستیان هەبوو دەسەڵاتەکانی پێشوویان بینی بوو لەگەڵ سەردەمی نوێدا بەراوردیان دەکرد. لە سەردەمی ئیسلامدا ئازادی بیرۆڕا و ئاین هەبوو. دەستیان نەدا لە ئاگردان و پەرستگاکانیان، بەڵکو دەیان پاراستن. ئەمە لە بەرامبەر پارێکی کەمی ڕەمزی بە ناوی جزیە کە تەنها لەو کەسانە دەسەنرا کە توانای جەنگیان هەبوایە و ڕازی نەبوونایە بە بنە موسڵمان.
لە هەژار و نەدار و ژن و منداڵ و نەخۆش و پیر و زێوان و زانە ئاینەکان وەرنەئەگیرا. ئەمە بەرامبەر ئەوە بوو کە نەدەچوون بۆ خزمەتی سەربازی بەدەل سەربازی کە مسلمان دەبوون ئەوەشیان لەسەر لا دەچوو. ویل دیوراند پرۆفیسۆری ئەمریکی هەرچەندە بڕوایەکی سەیری ببوونی خوا و بوونەوەر هەبوو، بەڵام ڕاستگۆیانە دەڵێت ئیسلام یەکەم ئاین و ڕژێمە لە مێژوودا کە مرۆڤ و میلەتانی لە نێوان سێ خەڵدا سەرپشە کردبێ، لە نێوان مسلمان بوون یان جزیەدان یان شەڕ. پێش ئیسلام و ئێستش کە هێزێکی زەبەلاح پەلاماری هێزێکی لاواز دەدات، هەموو داواکاریکی خۆی بەسەردا فەرز دەکرد، بەژێر دەست خستن و باج لە سەردانان سەرشۆڕیان دەکردن، بە جۆرێک کە هەموو هێزێکی سەربازی و ئابووریان لێ دەچنین، هەتا جارێکی تر هەڵنەدەنەوە. بەڵام سوپای ئیسلام وانە بوو کە چوونەتە بەردەم دوژمن سەرپشکیان کردوون لە نێوان سێ شتدا، یان مسلمان ببن و وەک ئەمانیان لێدێ هەموو مافەکیان پارێزراوە، یان نابنە مسلمان و دەبێت جزیە بدەن و لەسەر ئاین و ڕەوشتی خۆیان بمێننەوە و سوپای ئیسلام دەیان پارێزێت، یاخود شەڕ. کە خالیدی کوڕی وەلید چووە حەیرا، خەڵکەکەی وتیان ئێمە مسلمان نابین. خالید وتی کەیفی خۆتانە؟ سەرۆکی وەفدی حەیرە ناوی ئیاس کوڕی قوبسەی تائی بوو. خالید وتی من بانگتان دەکەم بۆ لای خوا و بۆ ئیسلام. ئەگەر وەڵامتان دامەوە ئەوە ئێوەش وەک ئێمە مسلمانن، چی بۆ ئێمە هەیە بۆ ئێوەش هەیە. ئەگەر نەتان کرد دەبێت جزیە بدەن، ئەگەر نەتاندا ئەوە گەلێکم بۆ هێناون سوورن لەسەر مردن، وەک چۆن ئێوە سوورن لەسەر ژیان، شەڕ دەکەین هەتا خوا دەیخات بەلایەکدا. یاسوتی ئێمە پێویستیمان بە جەنگ نییە، لەسەر ئاینی خۆمان دەمێنینەوە و جزیە دەدەین. خالیدیش بە مەڕازی بوو کە جزیەیان دەیە دەبوونە ئەهلی زیممە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەجی ماڵاواییدا فەرموویەتی بیان پارێزن و ئەوانە لە زیممەی مندان. ئەوان زەکات و سەدەقە نادەن، تەنها ئەو جزیە دەدەن کە لە چاو زەکات و خێر و سەدەقەی مسلمانان هەر هیچ نییە. لەوان زەکات وەرناگیرێ چونکە باوەڕیان پێی نییە. جزیە قەرز نییە، ئەگەر زیممەیەک مرد قەرزدار بوو لی ناسەنرێ و لە وەرەسەی داوا ناکرێت. جزیە لەسەر عاقڵ و ئازادی لە ساغا کە بتوانێ بیدات، لە کوێر و شێت وەرناگیرێ. جزیە لە جەزاوە هاتووە، واتە لێیان دەسەنرێ لە جەزای ئەوەی بیان پارێزن و سەربازی نەکەن. جەزای سەربازی نەکردنە. عومەر چوو بە کۆڵانێکدا سوالکەرێکی بینی، لە پشتەوە دەستی خستە سەرشانی وتی لە چ ئاینێکی؟ وتی جوولەکەم. وتی بۆ سوال دەکەیت؟ وتی بۆ جزیە. عومەر بردیە ماڵی خۆیان و شتێکی دایە و ناردی بۆ لای بەیتولمال کە پارەی بۆ بپەڕنەوە. ئەو کاتی کە خەریک بوو جەنگی قادسی ڕووداد، عومەر داوای لە سەعەد کرد وەفدێک بنێرێ بۆ لای یەزگوردی پاشا هەندێک وتوێش بکەن، وەک پێشەکیەک بەڵکۆ ڕوودانێکی تر ڕوو بدات و نەرمی و ڕێکەوتنێک و هودنیەک و ئەم جەنگا ڕوونەدات. سەرۆکی وەفدەکە ناوی نیعمان کوڕی مقرم بوو. 18 نەفەر بوون. یەزگورد وتی بۆچی هاتوونەتە سەرمان؟ نیعمان وتی خوا پێغەمبەرێک و ئاینێکی بۆ ناردوین، داوای لێ کردوین بیگەێنین بە هەموو گەلانی تریش، لەبەر ئەوە ئێمە بانگتان دەکەین بۆ ئیسلام کە ئیسلام داوا دەکات چاکە بکەین و خراپە نەکەین. ئەگەر مسلمان بوون ئەوان نووسراوی خۆتان بۆ بەجێ دەهێڵین، حکمی پێ بکەن، ئێمە لاتان چۆڵ دەکەین و دەچین بۆ جێیەکی تر. ئەگەر نەتان کرد ئەوە لە شەڕ باشتر ئەوەیە جزیە بدەن، دەتان پارێزین و لەسەر ئاینی خۆتان بمێننەوە. ئەگەر نەتان کرد شەڕ دەکەین. یەزگورد زۆری پێناخۆش بوو چونکە پاشای دووەم ئیمپەراتۆریەتی جیهان بوو، بەلایەوە قورس بوو، تووڕە بوو هەڕەشەی کرد. هەموو سەرکردە مسلمانەکان پێش شەڕکردن ئەو گەل و خێڵ و سوپایانەیان سەرپشک دەکرد کە بە کەیفی خۆیان یەکێک لەو سیانە هەڵبژێرن. ئەنجا 2 ڕۆژ یان زیاتر ماوەیان دەدانێ و لێیان دووبارە و سێبارە دەکردنەوە، ئەوسا ئەوەی دەکرا بڕیار دەدرا. تەبەری لە مێژوەکەی بەرگی 3/235 دەڵێت ئەو کاتەی کە عوتبەی کوڕی فەرقەت چووە سنووری ئازەربایجان، سەرپشکیان کردن لە نێوان ئەو سیانەدا. ئەوانیش وتیان لەسەر ئاینی خۆمان دەمێنینەوە و جزیە دەدەین. عوتبەش بانگی کردن و ڕێکەوتنیان مۆر کرد کە زۆر لوتف و سۆز و ڕێزی بۆ بەرامبەر تێدا بوو، وەک دوژمن سەیریان نەدەکردن. ئەمەش دەقی ڕێکەوتنەکەیە بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئەمە ئەوەیە کە عوتبەی کوڕی فەرقەت فەرماندەی عومەری کوڕی خەتاب ئەمیری بڕوادەران بەخشیە خەڵکی ئازەربایجان.
بە دانیشتوانی شاخ و دەشت و دەر و سنوورەکانی بە هەموو میلەتەکانیەوە هەر هەموو ئەمین بن لە خۆیان و ماڵ و گەل و ئاینیان لەسەر ئەوە جزیە بدەن بە گوێری بوون و توانایان و لەسەر مناڵ و ژن و نەخۆشی بەردەوام نییە پارە بدەن ئەوانش کە هیچیان نییە و ئەوانش خەریکی خواپەرستین و کاسبیان نییە و ئەوانش کە لەگەڵیان دەژین نەیانگرێتەوە. خالید کوڕی وەلید دوای ڕێکەوتنەکەی لەگەڵ خەڵکی حەیرا لە وەڵامی پرسیارێکدا دەڵێ کە چوومە حەیرا نوێنەر لە ماقوڵان هاتن بۆ لام یەکەم جار بانگم کردن بۆ ئیسلام و بۆ لای خوان نەهاتن پاشان وتم دەبێت جزیە بدەن یان شەڕ وتیان شەڕمان ناوێ بەڵام وەک چۆن لەگەڵ خاوەن نامە ئاسمانیەکاندا ڕێکەوتی ئاواش لەگەڵ ئێمە ڕێک بکەوە و جزیە دەدەین. منیش سەرژمێرم کردن دەبینم 7,000 کەسن لە پیاوان جیام کردنەوە دەبینم 1,000یان نەخۆش و پەککەوتن لەو حسابە لام بردن و 6,000یان جزیان کەوتە سەر لەسەر 6,000 ڕێکەوتین پەیمان و وەفام لێوەرگرتن کە پەیمان شکێنی نەکەن یارمەتی دوژمنان نەدەن هەواڵ و نکۆڵی ئێمە نەبن بۆ ئەوان و جاسوسیمان لەسەر نەکەن ئەگەر مخالەفەیان کرد ئەوە زیمەیان لەسەر نامێنێ و نەیان پارێزین. ئەگەر دوای ئەوەش پیاوێک پیر بوو یان دەوڵەمەندێک هەژار کەوت ئەوانش جزیان لەسەر نامێنێ بەڵکو لە بەیتولمالی موسڵمانان یارمەتیان بۆ دەبڕینەوە هەتا لە سنووری دارالئیسلام دابن. ئەگەر لە خاکی ئیسلام دەرچوون بۆ جەیەکی تر ئیتر ئێمە جزیان لێوەرناگرین بەڵام نەفەقەی ماڵ و منداڵیان دەکەشین. پێغەمبەر لە سەردەمی خۆیدا جزیەی لەسەر خەڵکی ئەکیدەر و دوومەتول جەندەل و مەجوز هیجر و هەندێک لە یەمەن وەردەگرت بەڵام هەندێک لە ڕۆژهەڵات ناسەگومان دروستکەرەکان وا بڵاو دەکەنەوە کە گوایە جزیە لە سەرەتاوە نەبوو بەڵکو لە ناوەڕاستی سەدەی دووەمدا هات گوایە موسڵمانان بۆ کۆکردنەوەی پارە و پول و سەرانە دەیانهێناوە بەڵام وانە ئەوەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمی خۆیدا کردوویەتی. دانیل دێنت لە کتێبی جزیە فی الئیسلامدا بوختانەکانی فلهاون و بیکەر و جۆرهمان و کاتیانی هێناوە بۆ ناشرینکردن بەڵام نەچووە ئایەت و فەرموودە بهێنێت بزانێت چی دەڵێن. خوای گەورە لە چەندین جێدا و پێغەمبەری ئازیز لە چەندین فەرموودەدا باسی جزیەیان کردووە. پێش ئیسلام جزیە بۆ ژێردەستە و شکاوی جەنگی دەبوو کە بۆ تۆڵە و دژایەتی و خۆفەرزکردن دەسەنرا بەڵام ئیسلام ئەو بیرۆکەی لابرد و داینا بۆ پاراستن و پارێزگاری و پاراستنی گیان و کەرامەت و پارە و ماڵ و عەقیدە و خاکیان کە پێکەوە لەگەڵ موسڵمانان بژین وەک یەک لە ئازادی بیرۆڕا و کاسبی و هەڵسوکەوتدا ئەویش پارەیەکی کەم بوو. دکتۆر مستەفا سەبائی دەڵێ دەوڵەمەندەکان 48 دەرهەمیان دەدا چینی ناوەڕاست 24 دەرهەم کرێکار و دەستڕانگینەکان 12 دەرهەمیان دەدا کە هەر 24 دەرهەم 1 دیناری عراقی دەکرد کە لە چاو زەکاتدا هەر هیچ نەبوو کە دەبوایە موسڵمان بیدایە. زەکات هەر لە 40 دینارێک دەدرا بۆ ساڵێک ئەوان هەر سەری ساڵانە ئەوەیان دەدا لەگەڵ ئەوەی موسڵمان پارەبەخشین و خێر و قوربانیشی هەبوو ئەمانە هەر ئەوە نەبوون. پێش ئیسلام جزیە لە میلەتە ژێردەستەکان و شکاوەکان دەسەنرا و بە زۆر ڕاپێکی جەنگیشیان دەکردن و لە پێناوی خۆیاندا دەیاندان بەکوشت بەڵام ئیسلام نەیدەبردن و لە شەڕی خۆی و لە خزمەتی سەربازی ئافووی دەکردن بەڵام ئەگەر بچوونایە بۆ شەڕ بە کەیفی خۆیان ئەوە جزیان لەسەر لا ئەچوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە عەبدوڵای کوڕی ئەرقەمی کرد بەوالی بەسەر ئەهلی زیمەوە پێی فەرموو هەر کەس ستەم لە پەیماندارێک بکات یان کارێکی بدات بەسەردا توانای نەبێت یان شتێکی لێوەربگرێ پێی ناخۆش بێ یان بەکەم سەیری بکات من لە قیامەتدا یەخەی دەگرم. عومەر دەیگوت ئامۆژگاریتان دەکەم کە دوای خۆم لەگەڵ زیممە باش بن وەفاتان بۆ پەیمانەکانیان هەبێ لە دوای ناوچەی ئەوانەوە جەنگ بکەن شتێک مەدەن بەسەریاندا کە لە توانایاندا نەبێت. ئەوان لەسەر ئەو ڕێڕەوانەی حکوومەتی خۆیان دەبرد بەڕێوە زیممەشیان بە یەکێک لە یەکەیەکەی دەوڵەتەکانیان ناونووس کردبوو. عومەر حکوومەتێکی هاوچەرخی دامەزراند جگە دیوانی قەزا و دیوانی تۆمار و سەرژمێری و خەراج و لێپرسینەوەکە پێش خۆی نەبوون. بەرید و بەیتولمال و مەرابیت و سغور و کارگەی سکەلێدانی پارە و گرتوخانەی بۆ حکوومەتی ئیسلامی دروست کرد هەتا هەموو شت لە جێی خۆیدا بێ و کار بەڕێکی بڕوە و تێکەڵی و بێسەروبەری ڕوونەدات. لێپرسراوێتی وڵاتە ڕزگارکراوەکانی دەدا بە خەڵکی خۆیان
خۆیان فەرمانبەر بن بە زمانی خۆیان نەیدەهێشت خەڵکی عەرەبیان بەسەرەوە بێت. یاسای جزیەی دانا بە گوێرەی وڵات و میلەتان دەیگۆڕی. بەنی تەغلب لە شاری لە شام ئازاد کران کە جزیە نەدەن، نەوەک بچنە لای ڕۆم. لە باتی جزیە شتێکی تری لەسەردانان وەک سەدەقە زەوی دەدا بە خاوەنە بنەڕەتیەکانیان لە دەرەبەگ و میرە زۆردارەکانی دەسەندەوە. تەنانەت نەشی دەهێشت موسڵمانەکان دەست بکرن بەسەریاندا. زەوی دابەش دەکرد بەسەر خەڵکی ناوچەی خۆیاندا بۆ ئەوەی بەروبوومی خۆیان بۆ خۆیان بێ و پی بژین و سەرقاڵی کاری خۆیان بن. ڕەشەخاک ئەلسەوادی عراقی دایەوە بە خاوەنە ئەسڵەکان کە ماوەیەکی زۆر بووە میرە فارسەکان زەوتیان کردەبوو. خاوەنەکانیان کردەبووە وەرزێر و سەپان و خزمەتکار، هەوڵی دەدا هەژار نەمێنێ. دەیوت ئەگەر مام چی زیادی خەڵکە لای دەوڵەمەندەکان لیان دەسەنمەوە و دەیدەم بە هەژارەکان. زەویوزار لە دەرەبەگ و میر و ستەمکاران دەسێنرایەوە و دەدرا بەوانەی کە توانای چێڵانیان هەبووە. هەرکەس بۆیە خۆی دەیوت زەوی بۆ ئەو کەسەیە کە دەیکێڵێ. ئەمە وتێکی ناسرا و بڵاوی عومەرە. عومەر یەکەم کەس بۆ ڕژێمی سیاسی بۆ دەوڵەتی ئیسلامی دانا. ئەگەر خەلیفە عومەر زیاتر بمایە کەسێتێکی بەویقەر و لێهاتووی وابوو کە دەیتوانی یەکێتی گەلانی ئیسلامی بەهێز بکات و ئەو جەنگە ناوخۆیانی دوای خۆی ئاوا بە ئاسان دروست نەبێت. گەشەسەندنی زانست و زانیاری و بڵاوکردنەوەی زانایان. عومەر هەوڵیدا زانست و زانیاری بە هەموو هەرێمەکاندا بڵاو بکاتەوە، بەتایبەتی زانستە قورئانی و فیقیەکان و بۆ ئەو مەبەستە زانایانی بۆ هەرێمەکان نارد. داوای کرد لە ئەبوو موسای ئەشعەری کە خەڵکی بەسرە فێری قورئان بکات. ئەویش ڕۆیشت و کۆیکردنەوە و پێیوتن ئەی خەڵکی بەسرە، عومەر ناردومی هەتا کتێبی خوا و سونەتی پێغەمبەرتان فێر بکەم. ئیبن سعد لە ئەبی ئەسوەدەی دەئولیەوە دەگێڕێتەوە، دەڵێ چوومە بەسرە دەبینم عومرانی کوڕی حسێن لەوەیە کە عومەر ناردبووی خەڵکی بەسرە فێری فقه بکات. قەیسی کوڕی ئابی ئاسی کردە قازی و ناردی بۆ میسر. ئەمە یەکەم قازیە کە قەزاوەتی کردووە لە ئیسلامدا. شەریح کوڕی حارسی کەندی کردە قازی و ناردی بۆ کوفە. ئەم زانایە 75 ساڵ بەردەوام قازی بوو. ئەبوو دەردای کردە قازی شاری مەدینە. ویلز دەڵێ ئیسلام خەڵێ بوو لە تەعقیدات و قورسی و ئاڵۆزی، لەبەر ئەوە زاڵ بوو بە سەرگیانی گاوریەتیدا و هێزی لێبڕی و چووە دڵی زۆربەی خەڵکەوە. مێور دەڵێ پێغەمبەری ئیسلام قسەی ڕوون و دینی ئاسان بوو، لەبەر ئەوە بوو ئەو کودەتا ڕەوشتی کرد کە لە مێژوودا کەس نەیکردووە. ئیسلام فکرێکی جیهانگیری هەبوو، هەرچەندە ویلدیوراند لە جێیەکی تردا دەڵێ فکرەی عالەمیەت دوای پێغەمبەر دروست بوو، ئەگینا پێغەمبەری ئیسلام هەر بۆ عەرەب نێررا بوو. نازانم ئەم نووسەرە و بیریارە ڕۆژ ئاوە یانە چۆن دەوێرن قسەی وا دەنووسن، بەمەرجێک دەیان ئاەت و فەرمودەی پێغەمبەر باسی عالەمیەتی ئاینی ئیسلام دەکەن. ئەو لێکۆڵەرەوەی چی دەکات لەو هەموو ئاەتانەی کە هەن و دەیانی تریش دەیان فەرمودەش لەو بارەیەوە هەیە. ئەو ڕۆژهەڵات ناس و میسیۆنێرە ڕۆژ ئاوەیانە سیرن و زۆریش سیرن بە شان و باڵی هەردوو ئیمپراتۆریەتی فارس و ڕۆم دادێن کە دنیایان داگیر کرد بوو بە بێ فکرە. میلەتانیان لەژێر تیر و شیر و قامچیدا داڕزاندبوو، بە ئەرزوکاری پاشا حکومیان دەکرد. بەڵام باسی ئاینی محەممەد و دەوڵەتی ئیسلام ناکەن کە جیهانی ڕزگار کرد و میلەتانیان حەواندەوە، زەویان پاک کردەوە لە زۆر وستەم و بەدڕەوشتی. ولمیور لە جێیەکی تردا دەڵێ محەممەد لە غەیری نیوە دوورگەی عەرەب شوێنی تری نەدیوە و نەدەناسی و بیری لێ نەدەکردەوە. ئاینی ئیسلام هەر بۆ سنووری نیوە دوورگە ئامادە کراوە. ئەمە هەمووی کەم زانیاری و بەدگومانی نیشان دەدات. پێغەمبەر لە ژیانی خۆیدا 2 جار دەچێتە شام، هەردوو جارەکە مەبەست بازرگانی دەبێت. لە ژیانی خۆیدا زۆر باسی فارس و ڕۆم و پاشایان و باسی قوستانتینیە و مەدائین و ڕۆمای کردووە. دەفەرمێت لە ئایندەدا ئیسلامیان دەگاتێ، مەدائین و قوستانتینیا ڕزگار کرا و ڕۆما ماوە. لە ژیانی مەکەدا هاوڕەکانی بەنهێنی دەنێرێ بۆ حەبەشە، دەیان نامە و نوێنەر دەنێرێ بۆ پاشایانی جیهان و داوای مسلمان بوونیان لێ دەکات و زۆری تر. لە قورئانیشدا باسی هەموو شتێکی تێدایە. ئیسلام تەنها پەیوەست نییە بەنیوە دوورگەوە. ئەو ڕۆژهەڵات ناسانە یان بە شێوازێکی تر ئەو بوختان هەڵبەسانە بۆ میلەتە ڕۆژهەڵاتیەکان دەڵێن
ئیسلام ئاینی شارستانی و زانستی نییە، بەمەرجێ سەدان ئاەت باس لە زانست و زانیاری و زانایان و شارستانی دەکات، یان دەڵێن ئیسلام ئاینی تند و تیژیە کە هەر هەموو باز لە ڕەحمەت و بەزەی و سۆز دەکات. ئیسلام عەرەبی یەک خست، یەک باوەڕ و یەک مەبەست و یەک قسەی کردن، پاشان نیەتیان هێنا بیبەنە دەرەوەی نیوە دوورگە بۆ ئەوەی جیهانیش میلەتانی تریش وا لێ بکەن، میلەتان کە بینیان ئەم ئاینە تەواوکەری ئاینەکانی پێشوە و هێنانە دی مژدەکانی نامە ئاسمانیەکانی پێشوە دوای کەوتن. ئەو کاتە هیچ گەل و هۆزێک و بیر و ڕایەک و ئاینێکی ڕێک و پێچی نەما بوو، هەر هەموو خەڵکی زەوی لە بۆشدا دەخولانەوە، بە ئارەزووی هەوا و هەوەسیان ژیانیان ڕایی دەکرد. کە ئیسلام هات هەموو شتێکی چاکی بۆ هێنان، تەپ و تۆزی سەردڵ و مێشک و دەماغ و ناخیانی تەکاند و ئامادەی کردن بە وەرگرتنی ئاینی نوێ کە بینیان ئەم ئاینە نوێ موافقی عەقڵ و هەست و نەست و ویجدانیانە دوای کەوتن. هەستیان دەکرد ئەم ئاینە کوشتن و ئارەق و دزی و قمار و سوو تەماعی خراپی یاساخ کردووە و هانیان دەدا بۆ برایەتی و خۆشەویستی و کاسبیکردن و ژنهێنان و یەکێتی و یەکخودایی. کۆی لە ئازاد دەکا و دەستی زۆردار و دەست دەگرێ و زەویان پێ ئاوەدان دەکاتەوە. نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتی لەسەر خەڵک فەرز کرد، هەتا دڵ و دەروون و نێوانیانی پێ پاک بکاتەوە. ئاینی نوێ فکرەیەک بۆ عەقڵ دەیبڕی، دەیوت چاکە بکە و خراپە مەکە، لەبەر ئەوە میلەتان چوونە سایە و سێبەری. بەڵێ دەوڵەتی ئیسلام لە سەردەمی خولەفادا دەوڵەتێکی سیستمی و دموکراتی بوو. هەروەکو ویل دیوراند پرۆفیسۆرێکی ئەمریکی دەڵێ حکوومەتی ئیسلامی لەو 30 ساڵی دوای پێغەمبەر سەڵی الله عەلەیه وسەلەم کۆمارێکی دموکراتی بوو. لە جێگی تردا لە باسی بەهێزی سیستم و عەقیدەی ئیسلامی و کاریگەریەکەیەوە دەڵێ ئەوە بە بێڕیایی دەڵێم عەقیدەیەکی پاک و بێگەرد و بەهێزی وابوو کە کۆمەڵێک گەلانی بڵاو و جیاواز لە هەموو ڕوویەکەوە کردنیەیەک کە هەریەکەی لە قاڕێکی ئەم سەرزەویەدا بوون، لە هەر هەمویان یەک میلەت و گەلی پتە و مەزنی دروست کرد کە ئەمە لە حەقیقەتدا یەک موعجیزە بوو. ئەمە قسەی کەسێک نییە کە بۆ ئیسلام مردەبێ، بەڵکو کەسێکە پرۆفیسۆرە و بڕوای بە ئیسلام نییە و بۆ چوونێکی تایبەت و نامووی لەباری بوونی خواوە هەیە کە لە بێ بڕواییەوە سەرچاوی گرتووە. ئەوە دەوڵەتێک بوو پیاوانی خوا، پاکانی خوا، سەربازانی نهێنی و ئاشکرەی خوا دەیان برد بەڕێوە، خۆیان دادەگیرسان هەتا میلەتان بەرچاویان ڕۆشن بێت، خۆیان دەتاواندەوە هەتا مرۆڤەکان بەختەوەر بن، خۆیان شەهید دەکرد هەتا هەر هەموو ئازاد بن و ستەمیان لەسەر بڕەوێتەوە. هۆی سەرکەوتنی ئەو دەوڵەتە بەسەر هەموو دەوڵەتەکاندا، ئەو سوپایە بەسەر هەموو سوپاکاندا و هەروەها بەسەر بوردێک باس ناکرێت. ئەوە یەکەم جار بوو جوتیارەکان ببینن، بەڵکو لە پێش بابل و نینەواوە خەڵکی ناوچەی ڕەشەخاکی عێراق نەیاندیوە خاک و منداڵ و شەرەف و کەرامەتیان پارێزراو بێت یان گوێ لە شکایەتیان بگیرێت. کە ئەبوبەکر سوپاکەی نارد بۆ ئوسامە بۆ سوپاکەی بەسۆز و میهرەبان بوو، وەک سەرکردەکانی تر نەبوون، سەربازی داما و بدەن بە هەموو چاڵ و چۆڵ و ئاگر و ئاسن و دەریا و ڕووبارێکدا. نرخی سەربازەکانیان نەزانی. عومەر بەنی ئەمانی وت کە نردی بۆ جەنگی نەهاون کە نەمەم گەیشتە دەستت بە پشتی خوا بڕۆ، بەڵام موسڵمان مەدە لە قوڕ و لیتە و چاڵ و چۆڵ و مافیان مەفەوتێنە، چونکە یەک پیاو لە موسڵمانان لای من لە 100,000 دینار خۆشەویسترە. مشوری سەربازەکانی دەخوارد، لێیان وردە بوویەوە کە بینی ڕەنگیان تێک چۆ گۆڕاوە بە پەلە نامەی نووسی بۆ سعد. وەڵامم بدەرەوە بزانم بۆچی ڕەنگی سەربازەکان گۆڕاوە. زانی خەتایی هاڵاوی دیجلە و فوراتە، بە پەلە نامەی بۆ سعد نووسی کە شاری مەدائین بەجێ بهێڵن و لە جێکی تردا شارێک دروست بکەن. ئەوە بوو کوفە دروسترا لە ئاو هەوای کە ئاو هەواکەی وەک حیجاز وابوو. پاشایانی فارس و ڕۆم داوایان دەکرد کە سەری فڵان و فیساریان بۆ بهێنن، بەڵام جارێک سەری مشرکێکیان بۆ ئەبوبەکر هێنا تووڕە بوو، هەر خێرا بڕیارێکی دەرکرد بۆ هەموو سەرکردەکان. عومەر نامەی نووسی بۆ ئەبوو موسا لە عێراق و بەم جۆرە: ئەگەر سەرپشک کران لە نێوان دوو کاردا، یەکیان دنیایی بوو ئەویان قیامەتی، ئێوە قیامەتیەکە هەڵبژێرن، چونکە دنیا فانیە و هەر قیامەتە دەمێنێتەوە و نافەوتێ.
بەلازەری دەگەڕێتەوە خەڵکی وڵاتی سەمەرقەند هاتن بۆ شکات بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز کە شکاتیان لە قوتەیبەی کوڕی موسلەمی باهیلی کردبوو هاتوۆتە شارەکەمان بەخەدر و بەبێ ئەوەی ئاگادارمان بکات و پرسمان پێ بکات و سوپای ئیسلامی تیادا مەزراندووە. عومەریش نامەی نووسی بۆ والی ئەو ناوچەیە کە دراوسێ بوو. داوای کرد شکاتی ئەوانە بەرز بکاتەوە بۆ قازی. ئەگەر بێ ئاگادارکردن چوونەتە شاریان ئەوە سوپای ئیسلام دەربکەن لە سەمەرقەند. قازی دادگای دامەزراند و نوێنەری هەموو لایەکی بان کرد. جەمیعی کوڕی خاتری باجی نارد لێکۆڵینەوە بکات. دەرکەوت کە مسلمانەکان بێ ئاگادارکردنەوە وتوێژ چوونەتە شاری سەمەرقەند. لەبەر ئەوە داوای کرد دەستبەجێ شارەکە بەجێ بهێڵن کە خەڵکی سەمەرقەند ئەوەیان بینی بۆیان دەرکەوت ئەگەر ئەمانە داگیرکرد بوونایە چۆڵیان نەئەکرد. ئەمجار لە سوپای ئیسلام چوونەوە قەراخشار و سەرپشکیان کردن و 3 ڕۆژ مۆڵەتیەدان لەبەر ئەو حەقیقەتە خەڵکی شار مسلمان بوون. کە قودس ڕزگار کرا عومەر بۆ گاورەکانی نووسی کە خۆیان و ماڵ و منداڵ و ژن و پول و پارەیان سەلامەتە و کەنیسەکانیان کراوەیە و ناڕوخێ و داگیر ناکرێ. ئامەکاری مسلمانەکان بووە. هەرگیز بار نەبوون بەسەر میلەتانەوە. ڕەمزی دیکتاتۆری نەبوون وەک فیرعەونەکانی میسر ئەهرامیان بە خوێنی مردم و بە کەڵەکێکردنی کە لە سەری کرێکار دروست نەکردووە. لەپاڵ ئەهرامەکاندا دۆڵ هەیە پڕە لەکە لەسەری ئەو سەدان هەزار کرێکارەی کە بوون بەژێر تاشە بەرد و دیواری بەرزی ئەهرامەکانەوە. بەڵام ئیسلام ئاسەوارێکی ئاوای لە بەردی تاشرا و جێنەهێشتووە. بەڵام سەدان شوێنەواری زانستی و ڕەوشتی و شارستانی جێهێشتووە. بەڵکو و بێبڕواکان لە خاکی ئیسلامدا ئازاد بوون عارق بخۆنەوە، بتپەرستی و خواپەرستی و شێوازی خۆیان بەپێی ئاینی خۆیان بکەن و زەرەری بۆ مسلمانەکان نەبێت. جارێک عومەیر کوڕی ئەسعەدی فەرماندا لە خوێندنەوەی راپۆرتی چالاکیەکانی خۆی لە بەردەم خەلیفە عومەردا ڕەزای خۆی لێبێت ئاگاداری کرد کە لە نێوان سوپای ئیسلام و ڕۆمدا شەڕۆچکەیەک هەیە بە ناوی عەرەبسوس کە هەواڵ و جوم و جوڵ و نهێنی ئێمە دەبن بۆ دوژمنەکەمان کە ڕۆمە. خیانەتیان لێ دەرکەوتووە. عومەری کوڕی خەتاب بە عومەیری وت کە گەڕایتەوە سەر پشکیان بکە لەوەی کە بیان دەیتێ لە جێگەی مەڕێک 2 مەڕ، لە جێگەی مانگایەک 2 مانگا، هەر شتێک دووقاتیان بدەرێ. ئەگەر ڕازی بوون ئەوە بیان دەرێ و بیان گوازەرەوە. ئەگەر نەیان کرد بچۆ بۆ لایەن و مۆڵەتی 1 ساڵیان بدەرێ پاشان جەنگیان لەگەڵ بکە. کوردستان لە جیهانی ئەمڕۆی خۆماندا خیانەت تووترین سزای هەیە و دەیەکی وا بە یەک موشک سەرە و ژێر دەکەن. بەڵام عومەر تاویز و مۆڵەتیان بۆ ئامادە دەکات. لێوارڕووکن مەحموود شید خەتاب دەڵێ ئەوەی لەمانە ڕوویداوە هیچ یاسایەکی تر بە یاسانەی و دەوڵەتیەکانیشەوە نەیانگەیشتوتێ. ئەمانەی ئەمڕۆ ئەگەر شتێکی واشیان نووسی بێ هەر مەرەکەبی سەرکاغەز بووە. خەڵکی کوفەش کاتیان لە سەعدی کوڕی ئەبی وەقاس کرد کە والی عێراق بوو. عومەر محەممەدی کوڕی سەلمەی نارد کە سەعد بهێنێ. هەرچەندە لەو کاتەدا سەرگەرمی جەنگێکی قورس بوون بە عومەریان وت با دوای جەنگ بێت فەرمووی ئەگەر بەخیابی ئەو دوژمن بێتە سەرتان دەبێ بێت ئەوە بوو هێنای و دادگایی کرد. نامێکی بۆ ئەبوو موسای ئەشعەری والی بەسرە نووسی سەر بدە لە نەخۆشیان لەگەڵ جەنازەیان بڕۆ با دەرگات هەمیشە کراوە بێت بچۆ بەدەمیانەوە و تۆژێکێکیت لەوان. بەڵام چییە بارەکەت قورسترە، بیستومە ماڵ و خێزان و جل و خواردن و سواریەکەت وەکو هی مسلمانان نییە و جیاوازە. ئەی ئەبوو عەبدوڵڵا ڕجات لێ دەکەم نچیتە ئاستی وڵاخەوە کە دەکاتە هەر چەم و دۆڵێکی سەوز و پارا و خۆی تێ هەڵدەسوێ و ورگی لێ پڕ دەکات. وڵاخ تەنها بۆ قەڵەوی دروست کراوە، نرخی ئەو لە قەڵەویدایە. بەڵام ئەی ئەمیر بزانە ئەگەر غەل و غەشت تێکەوت ئەوە ڕائەتەکەشت دوای لێدێ و لە تۆوە تووشی خراپە دەبن و خراپترین کەس ئەوەیە کە گەلەکەی لە ئەمیرەکەیەوە فێری خراپە ببن. عومەر لە بەردەم گرفتەکاندا چارەسەری عومەر بۆ گرفتەکان بێبارانی و برسێتی. عومەر کە بیری لە چارەسەرکردنەوەی گرفتێک دەکردەوە هەموو گیانی بۆی دەهەژا، لێ نەدەگەڕا هەتا چارەسەرێکی بنچینەی بۆ دەدۆزیەوە. ئەمە نمونەیەکی بەرزە کە عەقڵیەتی خەلیفە عومەر نیشانەدا کە چۆن بەرامبەر گرفتەکان دەوەستا. ساڵ 18 کۆچیە، ناوچە حیجاز و دەوروبەری شاری مەدینەیە. گرفت برسێتیە، ساڵەکەی نەهات بوو، بارانیش نەئەباری. هەموو شت ڕوو لە کزی و لاوازی و وشک بوون بوو. ئەو ساڵیان ناونا
بە ساڵی ڕەمادە. ئیمامی تەبەریش دەڵێت ڕەمادە برسێتێک بوو تووشی خەڵک بوو لە شەری مەدینە و دەوروپشتی، وای پێکردن تەنانەت دڕندەکانی کێو و بیابانەکان خۆیان خزانە دەوروپشتی شارەکان، پیا و مەڕێکی سەر دەبڕی و لە پیسایی ناوسکی خۆیان تێردەکرد. ئیبن سەعەد لە طەبەقات الکوبرادا دەڵێ لە ساڵی 18 کۆچیدا کە یەکەم ساڵی قەت و قڕی بوو، خەڵکی تووشی برسێتی و نەهامەتی بوو بۆ ماوەی 9 مانگ. پاشان دەڵێ خەڵک تەنگەتاو بوون، وڵات وشک بوو، مەڕ و ماڵات تیا چوون، خەڵکی بە دوای کونی مشک و جرج و قژڕەنگدا دەگەڕا و هەڵی دەکەند و سوودی لێ دەبینی. زەوی ڕەش داگەڕا وەکو خۆڵە مەشێکی لێهات. زەوی وشک بوو، خواردن کەمی کرد، کشت و کاڵ نەما، هۆیەکانی پەیداکردنی ڕزق و ڕۆزی تیا چوو، پارە نەما، مردن زۆر بوو، نەخۆشی تەشەنەی کرد و هەژاری باڵی ڕەشی بەسەر ناوچەکەدا کێشا. خەڵکی دەرەوە ڕوویان کردە شەر و جێگە و ڕێگە نەما. لە کۆڵەرەوان هۆی برسێتەکە بۆ چەند خاڵێک دەگێڕنەوە. ئەو ساڵە باران نەباری و هەروەها موسڵمانان ناوچەکانیان جێهێشت، ڕوویان کردە دەرەوە بۆ جیهاد لە عێراق و وڵاتی فارس و شام و میسر. کەس نەما گوێ بدات بە کشت و کاڵ و ئاودێری و حیوانداری و لە وەرگا. ئەمەر جوولەکەکانی دوورخستەوە لە نێوە دوورگەی عەرەب، بە تایبەتی جوولەکەکانی خەیبەر کە بەروبوونی کشت و کاڵی زۆریان بەرهەم دەهێنا و ناوچێکی بەپیت و فراوان بوو، بە تایبەت بۆ گەنم و جۆ و خورما کە زۆر ناوچەی نێوە دوورگە پشتیان پێدەبەست کە دوورخرانەوە بوو بەهۆی کەمی بەرهەمهێنان. ئەم قەتوقڕیا ڕێک لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی تا ئەومی شامدا یەکی گرتەوە، هەردووکیان لە یەک ساڵدا بوون. خەلیفە عومەر هەستی بەوە کرد کە ئەم کاریسەیە ئاساواری خراپی دەبێت لە داهاتوودا، بۆیە دەمودەست کۆمەڵێک چاکسازی ئابووری ئەنجامدا. عومەر خۆی پێشەنگی موسڵمانان بوو، کۆمەڵێک کاری لەسەر خۆی ئەنجامدا. لە کاتی خواردنیدا هەمیشە چەند کەسێکی بانگ دەکرد لەگەڵیدا نان بخوات. کابرایە گوتی من ڕۆنزەیتم لە زووەوە نەخواردووە. عومەر دەست بەجێ سوێندی خوارد کە نابێت گۆشت و چەوری بخوات هەتا خەڵک دەبوژێتەوە و خواردنی تەواویان دەست دەکەوێت. دەیوت من چۆن هەست بە ئازاریان دەکەم ئەگەر ئەوەی تووشی ئەوان هاتووە تووشی منیش نەبێت. لەبەر ئەوە خواردنێکی دەخوارد کە عامەی خەڵک بیخواردایە. زۆربەی خواردنی زەیتونان بوو، تەنانەت کاری کردە سەر تەندروستی و سکی کەوتە قۆڕەقۆڕ. ئەویش دەستی دەدا لە وەرگی و دەیوت بێدەنگ دەبی یان بێدەنگ نابی، سوێند بەخوا گۆشت و چەوری ناخۆیت هەتا منداڵی موسڵمانان تێر نەخۆن. یان لە جێکی تردا دەڵێ کەم بقۆڕێنە، لەوە زیاترمان لا نییە هەتا موسڵمانان دەبوژێنەوە. ئەو جۆرە خواردنەشی فەرز کرد بەسەر خەو و خێزانیدا هەتا هەست بە ئازاری خەڵکی بکەن. جارێک کاڵەکی بینی بەدەست منداڵێکی خۆیەوە وتی بەخ ئەی کوڕی ئەمیری بڕواداران، میوە دەخۆن و میلەتی محەممەد خەریکەتیا دەچن. بەپەلە نامەی نووسی بۆ هەموو ویلایەتەکان کە فریای خەڵکی مەدینە و دەوروبەری بکەون، ئەوانیش دەست بەجێ ئەم کارانەیان ئەنجامدا. کەلوپەل و خواردەمەنی و یارمەتی لە شامەوە هات کە موعاویە کوڕی ئەبوو سوفیان ناردبووی. یارمەتی خواردەمەنی لە میسرەوە هات کە ئەمری کوڕی ئاز ناردبووی. والی کوفەش خواردەمەنی لە عێراقەوە نارد. عومەریش یەکێک بوو لەوانەی کە لە ناو لیژنەی دابەشکردنی خواردەمەنیدا بوو. بە کۆڵ خواردنی دەگەیان دەبرسیەکان بەنی محارب ئەسلەمی مەولاشی لەگەڵ بوو. لیژنەی زۆری دروست کرد بۆ گەیاندنی یارمەتی و خواردەمەنی بۆ خێڵ و هۆزەکانی دەرەوەی مەدینە. عومەر خۆی ڕووی کردە خوا و دەستی دوعا و نزەی بەرز کردەوە. داوای کرد لە خەڵکیش بەشداری بکەن. لەخوا دەپاڕایەوە خوایە بە قات و قڕی و برسێتی لە ناومان نەبەی، ئەم بەڵایەمان لەسەر لابەرە. بە خەڵکی دەوت تەوبە بکەن و خێرا دەست بەرز بکەنەوە و داوا لە خوا بکەن دڵمان چاک بکات و یەکمان بخات و بەزەی پێماندا بێتەوە و ئەو بەڵایەمان لەسەر لابەرێت. نامەی نارد بۆ هەموو ویلایەتەکان کە لە یەک کاتی دیاریکراودا پێکەوە نوێژی بارانباری بکەن. خۆی هەڵسا و بە هاوڕێیەتی عەباس کوڕی عەبدولموتەلیب ئیمامی پێغەمبەر دەستی گرت و بەرزی کردەوە. وتی خوای گەورە لەبەر خاتری مامەی پێغەمبەرمان ئەم بەڵایەمان لەسەر لابەرە و بارانمان بۆ ببارێنە. هێشتا نەگەڕابوونەوە کە هەور هەڵی کرد و باران داباری و چەند ڕۆژ درێژەی کێشە.
ئەو قات و قڕیە چەند ئامانج چەند ئەنجامێکی چاکیدا بەدەستەوە و موسڵمانان بینیان کە سیاسەتی شەرعی لە کاتی پێویستدا دەگۆڕێ. لە کاتی برسێتیدا چەند زیە کرا، عومەر دەستی نەبڕی، بڕیارێکی حاکیمانە بوو. ئەو کاتە زەکاتی دواخست و لێوەرنەگرتن، بەڵام ساڵی داهاتوو باران و بەروبووم زۆر بوو، دووقەتی لێوەرگرتن، ئەمەش بۆ چوونەکی زیرەکانەیە. دوای داوا لەخوا داوای لە هەرێمەکان کرد بگەنە فریای بۆ یارمەتی. دیوانی ئەتا ئەلجوندی دروست کرد لە مانگی محەڕەم ساڵی 20 کۆچیدا کە ڕێکخستنێکی مالی زۆر سیر بوو بۆ دەوڵەتی ئیسلامی. دوای ئەوەی داوای کرد لە ئەمری کوڕی ئاسی والی میسر کەناڵێک هەڵبکەنێ ناوی نیل ئاوی نیل بگەێنێ بە دەریای سوور، ئەمرۆ هەڵی کەند و ناونرا کەناڵی ئەمیرالمومنین کە دەستکەوتێکی ئابووری زۆر بەهێز بوو. ئیبن جەوزی دەڵێ ئەو ساڵە خەلیفە عومەر ماست و گۆشت و چەوری و خواردنی خۆشی لە خۆی گرتەوە. عومەر بیستی کە فەیروزی دەیلەمی ئەمیری یەمەن بوو خۆی داوەتە خواردنی هەنگوین بەنانی سپیەوە، دەست بەجێ نامەیەکی بۆ نووسی. فەیروزێکێک بوو لە ئەمیرە فارسەکان کە حکمی یەمەنی دەکرد، پاشان موسڵمان بوو. ئەسوەدەی ئەنسی کە داوای پێغەمبەرایەتی دەکرد فەیروز شەوێک هەڵسا و چوو کوشتی. دروستبوون و ڕووخانی شارستانیەکان. مێژوونووس و لێکۆڵەرەوان لە مێژووی مرۆڤایەتیدا 21 شارستانی زۆر مەزنیان ژمار دەکردووە. لەوانە 15 دانیان لە ناوچوون و تووشی خۆکوشتن بوون، ئەوانی تر بەهۆی تراوە لە ناوچوون و داڕوخان. دروستبوونی شارستانی هۆی زۆرە، هەروەک هۆی ڕوخاندنیان زۆرە. شارستانی بووە نەهامەتی و برسێتی و قات و قڕی بناغی دروست بوون. پێیان بووە بیرۆکەیەک ناوک بووە و پاشان قاڵب و دەوڵەت و شارستانی بۆ دروست بووە. هەیەوای بۆ دەچێت کە پەیوەندی بە جۆری سروشت و ژینگە و بی ئەو جووری زەویەوە هەیە. هەندێکیش دەڵێن پەیوەندی بەهێزی ڕەگەز توخمەوە هەیە، واتە هەموو ڕەگەزێک ناتوانێت شارستانی بنیاد بنێ، بەڵکو بە پێچەوانەوە هەموو ڕەگەزێک بۆی هەیە دیواری شارستانی هەڵچنێ، چونکە لە دنیادا ڕەگەز نییە بەرز بێ و ڕەگەز نییە هیچ و نزم بێت. هەیە بەلایە وایە تەنها ئابووری دەستی هەیە لە سازانی شارستانیەکاندا. ئەگەر ڕەگەز و ژینگە تەنها هۆبوونایە، عەرەب لەو بیابانە وشکەدا نەیدەتوانی لەو کاتی نەهامەتی و خاک و ڕۆشنبیریەوە هەنگە و بۆ شارستانی ئیسلام بنێ و توخمی عەرەب بووینە بۆ ڕیادەی عالەم بکات. بەڵام کە بیرۆکەی ئیسلام هەڵدەگرن، سنووری توخم و بی ئەو جووری زەوی دەشکێن و هەردوو ئیمپراتۆریەتی فارس و ڕۆم لەسەر زەوی واقع دەسەرنەوە. شارستانی بووە لە خاکێکی نشێوی وەک عێراق، میزۆپۆتامیا و میسڕی فیرعەونیدا دروست بووە. شارستانی ئیسلام لە بیابانی نیوە دوورگەوە تۆقی و ترۆپیدا بەژیان. شارستانی هیتیەکان و مەکسیک لە بان و گردۆڵگەکانی ئەنادۆڵ و مەکسیکەوە سەرچاوەیان گرت. شارستانی ژاپۆن و یۆنان دوورگە بوون و چواردەوریان ئاو بوو و هۆیەکی سروشتی لە کۆمەڵگەی مرۆڤایەتی گوێ دەکەنەوە. کەواتە بنیادنانی شارستانی پەیوەست نییە تەنها بە خاک و جۆری زەوی و ئابووری یان توخم ڕەگەزی مرۆڤ و سروشتی شوێن و مرۆڤەکانەوە، بەڵکو پێوەستە بەو هەلەوە کە بۆ ئەو کاتە دەڕەخسێ. لێکۆڵەرەوان هەمان ئەو هۆیانە و زیاد لەوانشیان کردوتە هۆ بۆ لەناوبردنی شارستانیەتەکان. توێنبی دەگەڕێتەوە بەهۆی لەناوچوونی وزەی داهێنەری ئەو شارستانیە و لای وایە هەر کات داهێنان و دروستکردن نەما، ئیترکاری چاولێکردن و دواکەوتنیش نامێنێ. داهێنەران کەسانێکن یاخود چەند دەستەیەکن ناتوانن بەرەو پێشەوە بڕۆن ئەگەر خەڵکی دەوروبەریان لەگەڵ خۆیان نەبن. تاکیش بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، ناتوانێت ئاواتەکانی بە تاکی بهێنێتە دی. هەتا لە چوارچەوەی دەوڵەتدا پەیوەندی بە خەڵکەوە نەبەستێت. دەوڵەت تاک و کۆمەڵ دەپارێزێت و ئامانجە ڕەوەکانیان دەهێنێتە دی. کاتێک سەرکردەکان لە داهێنان دەکەون، ناچارن ئەو هێزەی بەدەستیانەوەیە بە خراپە بەکاری بهێنن. ئەوسا جەماوەر دەستەوسان نابێ بەرامبەر ئەو دەستقاڵی و هیچ پێنەماوانە، بەڵکو دەبێتە ئۆپۆزیسیۆن و ڕاپەڕین دەکا و شۆڕش هەڵدەگیرسێنێت. شارستانیەک کە کۆن و پرتوکاو بوو پینە ناکرێ،
هەموو دەستێوەردانێکی ماندووکردنیەتی و لە ناوچوونی خێراتر دەکات. توێنبی دەڵێ ئیسا وتوێتی کەس لە ئێوە پینەیەکی نوێ لە کراسێکی کۆن نەدات، چونکە نوێیەکە کۆنەکە زیاتر دادەڕزێنێ. توێنبی لەیوایە کۆمەڵگا حاڵەتی هەرەسێنانی بەم شێوەیە دەبێت. کەمینەیەکی کار بەدەست توانای داهێنانی نەماوە و بە زەبر و زەنگ کار دەگێڕێ. چینی خوارەوەی ڕەش و ڕوود، پرۆلیتاریا کە هەز دەکەن بەشیان دەخورێ، شۆڕش و ڕاپەڕین دەکەن لە دژی ئەو کەمینەیە. پرۆلیتاریایەکی دەرەوەی دەسەڵات لە کۆمەڵگا پچڕاوە و بەرهەڵستی پێوەستبوون دەکات و چاوەڕوانی هەلی پەراماردانە. بەڵام هاتنی شارستانی ئیسلامی و سەرهەڵدانی بەو کاتە گرنگەدا زەرورەتی وەخت بوو. وەڵام دانەوەیەک بوو بۆ داڕوخان و ئیفلاسی شارستانی فارس و ڕۆم. بۆ هێرشەکەی ئەسکەندەری مەکدۆنی ساڵی 330 تا 325 پێشزاین کە پێش 1000 ساڵ لەوەبەر کردی، ئەسکەندەر هەموو ئاسەواری فەرهەنگ و ڕۆشنبیری و ئایدۆلۆژی و دینی گەلانی ناوچەکەی سوتاند. بۆشایەکی گەورەی لە فکر و عەقڵیەتی خەڵکی ناوچەکەدا دروست کرد. ئیسلام کە هات ئەو بۆشاییە ئاینی و ڕۆشنبیری و فەرهەنگی پڕکردەوە. نەکەر ئەوەندە بەڵکو بە شێوەیەکی پاکتر و چاکتر و بەهێز و بەپێستر و لە شێوەیەکی نوێتردا کە بە عەقڵەتی سەردەم بخوات. دایڕشت و بە فراوانتر بۆشایی هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤایەتی خۆڕ کردەوە و مەزنایەتی بۆ ڕۆژهەڵات و زین ڕۆشنی بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی سەرسەوی سەندەوە. حکوومەتی ئیسلامی وەکو حکوومەتە خەیاڵاویەکەی ئەفلاتون کۆماری ئەفلاتون نەبوو کە هەتا خۆی لە ژیاندا بوو جێبەجێ نەبوو. ئەو بۆ زیاتر لە 2000 ساڵ ئەفلاتون مردووە و تیۆریەکەی بەردەوام مڕەکەبی سەرکاغەزە و تەنها لە بەرگی کتێبەکاندایە. ئیسلام بە خەیاڵ نەژیاوە، ئەوەی باوەڕی پێی بووە پێش ئەوەی لەسەر ڕووپەری کاغەز و دەفەی چرم بینوسێ لە تەرزی وەقیعدا جێبەجێ کردووە. خی گەورە تیۆرێکی مردووی ناوێت کە بە مرۆڤ جێبەجێ نەکرێت و لە بەشی مستەحیلات بێت. تیۆر بیرۆکەیەک کەڵکی چییە کە لە 4 دیواری ژوورێکی بچووکدا بنووسرێ و توانای هاتنە دەرەوەی ناو خەڵکی نەبێت. شارستانی ئیسلامی شۆڕشی برسیەکان نییە وەک هەندێک بۆی دەچێت. شارستانی ئیسلامی بەڕێکەوت دروست نەبووە، وەک توێنبی ڕەخنەی لە کەرداریان تیۆری ڕێکەوت دەگرێت و دەڵێت تیۆری ڕێکەوت لە نرخی کردار و ویستی مرۆڤەکان کەم دەکات. هۆکانی ڕوخانی ئیمپراتۆریەتی فارس و ڕۆم. لە ژیانی مرۆڤایەتیدا شارستانی زۆر هەبووە. ماوەیەک ژیاون و پاشان ون بوون، یان یەکتریان خواردووە یان خۆیان کوشتووە. شارستانی ئیسلامی لە کاتێکدا هاتە ژیانەوە کە هەردوو شارستانی فارس و ڕۆم برببوونە خۆیان، یەکیان دەخوارد و یەکیان کە لە پاچە و شپرزە کردەبوو. ماندوو ببوون، هیچ بیرۆکەیەکیان لە مەخستا نەمابوو لەسەری بوەسن، ببوونە بار بەسەر گەلانەوە. لە گەرمەی ئەو ڕووداوانەدا محەممەد لە بیابانی نیوە دوورگە و هەرێمی وشک و بێ ئاو و بێڕۆشنبیری و شارستانیەوە لەدایک بوو. گەورە بوو، جەنگی فارس و ڕۆمیش گەورەتر دەبوو. ئایەت و قورئانی بۆ دەبارەیە خوارەوە کە گەلێکی نمونەی لەو خاکە وشکەدا پەروەردە بکات. توانای ئەوەی هەبێت ئەو ئاشا گەلان هاڕەبووە سێنێ و دەستێک بەسەر میلەتانی ماندوو سەر لە شێڵەودا بهێنێ. قورئان دابەزی گرۆیکی زۆری نمونەیی لە دەوروبەری مەکە و مەدینەدا دروست کرد. بەبێ پرسی محەممەد و ئاینەکەیان دەستیان بە ئاودان نەئەکرد. بەچیاندا بدات ئامادە بوون. نیوە دوورگەی تەواو کرد و بڕیاریدا ئاینی نوێ بگەێنێتە گەلانی دراوسێژ، بەڵام ئەو دوو زۆردارە ناهێڵن. سەرەتا لە خۆیانەوە دەستی پێکرد. 15 نامینارد بۆ 15 پاشا و خستێ ناو کۆشک و ماڵەکانیانەوە. 50 نوێنەری نارد بۆ لەی سەرەکخێڵ و ئەشیرەت و ناودارانی دەرەوەی نیوە دوورگە. نیازی بوو ئیسلام کە خوا داوای لێکردووە دەبێ بیدات بە گوێی هەموو میلەتانی جیهاندا، بە ئاشتی و نامە و نوێنەر و ڕوونکردنەوە و شێوازی پاک و شیرین بڵاو بکاتەوە. هەمیشە ئەو شێوازە جێگە زۆرتر دەگرێ و دامەزراوتر و بەرهەمی باشتر دەدات. قەنەعەتکردن بە بەرامبەر وەک کێو بناغەدا دەکرێت.
بەڵام ئەوەی بە شمشێر بیدەیتە بەرامبەر و بە زۆر بیچەسپێنی بەبێ شمشێر دەیدەنەوە. نامەکانیان هەڵدا و ڕۆیشت و گەیشتن و وەڵامەکان جیاواز بوون. هەبوو دەیخستە سەرچاوی و خۆی و گەلی موسڵمان دەبوون. هەبوو نامەی وەڵامی دەنووسیەوە و دیاری و پێشکەشی زۆری دەنرد. هەبوو نامەکەی دەدڕاند و دەیدا بە سەرچاوی نوێنەردا و بە جنێو دەری دەکرد. هەبوو نوێنەرەکانیان دەکوشت، بەڵام بە هەموویەوە هەنگاوێکی سەرکەوتوو بوو. حجەی چاکی دەدایە بەرامبەر. هەرچەندە لەگەڵ ئەو قەبارە زۆرەدا بەرهەمی کەم بوو، دابەزین لەسەر کورسی زەحمەتە و هاتنەوە ئاستی ڕائیەت زەحمەتترە بۆ هەندێک. وایان دەزانی ئیسلام ئەوان نەوی دەکا و دەسەڵاتیان لێ دەستێنێتەوە. هەرچەند لە نامەکاندا هاتبوو ئەگەر باوەڕ بهێنن خۆتان حکمی خۆتان کەن و ئێمە ناین بەلاتاندا، بەڵام سوودی نەبوو. و وردە وردە خەریکە فارسەکان دەست دەخەنە کاروباری نێوە دوورگە و فیتنەی دەنێنەوە و سەرک خێڵەکان لە موسڵمانان هان دەدەن. هەرقلی ڕۆمیش سوپایکی گەورەی کۆ کردبوویەوە بێتە سەر مەککە و مەدینە. پێغەمبەری خوا دەست پێشکەری کردو لەسەر شێوازی سەربازی کە یەکەم جار دەستی وەشاد جەنگەکە دەبێتەوە. دکتۆر یوسف قەرزاوی لە دیمانەیەکدا لەگەڵ کەناڵی ئەلجەزیرە وتی ئەو نامە و نوێنەرانە بۆ ئەوە بوو کە میر و مەلیک و پاشاکان ڕێگە بدەن گەلەکانیان گوێ لە پەیامی خوا بگرن کە ئەوان نەیان هێشتووە شەڕیان لەگەڵدا کراوە. ئەوان قفلیان دابوو لە دەمی میلەت نەیان دەهێشت کەس وەڵام بداتەوە. موسڵمانان دەیانوت ئەرێ خەڵکینە، ئێمە گەلێکین پەیامێکمان پێیە، داواتان لێ دەکەین گوێمان لێ بگرن و لێمان وەرگرن. داوا لە دەسەڵاتداران دەکەین ڕێگریمان نەکەن. ئەگەر بە گوێیان کردین ئەوە باشە، دەنا دەبێت بە هەر شێوازێکی تر بووە بگەێنرێت. ئەمەش پاراستنی سەروەرێتی بەرامبەرە کە پرسی پێ دەکەیت. ئەرنۆڵد کە نووسەرێکی ناسراوە بابەتێکی نووسیوە لەبارەی فتوحاتی ئیسلامیە و دەڵێت هەرگیز ڕووی نەداوە موسڵمانەکان بە زۆر دینی خەڵکی بگۆڕن بۆ دینی خۆیان و بە زۆر خەڵکی موسڵمان بکەن. موسڵمانەکان ناچار بوون ئەو دەستەلابن کە بەری ئاینی خوا دەگرێت. ئەو بەرگرتنە و فیتنەیە بۆ ڕزگارکردنی ئەو گەلانەیە کە چاوەڕوانن مژدەکانی ئنجیل و تەورات و ئاویستا بێتەدی. ئەوە هاتووە و دەسەڵاتدارەکانیان ڕێگە نادەن پێیان شاد بن. لەبەر ئەوە بوو کە حیوار و وتوێژی هێمنانە شکستی هێنا. سوپا کۆکرایەوە و نێردرا. لە ماوەی 25 ساڵدا هەردوو ئیمپراتۆریەتی فارس و ڕۆم کە دوو شارستانی بوون و بەرەو خۆکوشتن و خۆخواردن و پوکان دەچوون لە ناوبران. شارستانیەکی تری بەهێز و گوڕ و بیر و ئاینی چینەوە هاتە گۆڕێ کە هیچی لەوانەی پێشوو نەئەچوو. ویل دیوراند فەیلسوفی ئەمریکی دەڵێ بەڕاستی سوپای ئیسلام چاکتر بوو لە سوپای فارس و ڕۆم لە ڕووی ڕێکخستنەوە و باشترین سەرکردایەتیشی هەبوو. ڕاهاتبوون لەگەڵ زەحمەت و ناڕەحەتی و خۆگرتندا. دەیانتوانی بەسکی خاڵی بجەنگێن و پشت بە سەرکەوتن ببەستن. هەرگیز لە جەنگەکاندا درڕندە نەبوون. ئەم ڕوخان و دروستبوونانە، ئەم پوکان و ناونەمان و سەرهەڵدانانە هۆیان زۆرە و هەریەکە بە جۆرەیەک باسی کردووە. هۆی شکستی شارستانێتی فارس و ڕۆم. هۆکەری شکستەکان وەکو بێبڕوایی، تێکچوونی کاروباری بەڕێوەبردن، نەبوونی سەرکردایەتێکی ژیر کە بتوانێت وەڵامی ئەو هەموو هەلە لەبار و نامە و نوێنەر و ئاشتی و دەستپێشخەریانەیان بداتەوە، ڕۆچوون لە هەموو کارێکی خراپدا، ئاڵۆزی کار و فرمان و یەکنەگرتنی ڕاو بۆچوونی پاشا و سەرکردەکان لە خۆبایی بوون و گاڵتەکردن بە موسڵمانەکان. یەزگوردی پاشای فارس بە وەفدی ئیسلامی دەگوت هیچ گەلێک لە ئێوە نەزان و دووەکەوتوتر نییە، بۆیە وازمان لێهێنابوون. ئەوە بوو بەکەم سەیریان دەکردن و هێزی سەرکەوتنیان تیانە دەبینین. هەندێک لە هۆزە عەرەبەکانی شام ڕازی نەبوون ببن بە گاور و بچنە ژێر ڕەکێفی ڕۆمەکانەوە. ئەوە بوو بەرەنگاری سوپای ڕۆم بوونەوە. نوێنەریان نارد داوای یارمەتیان کرد لە موسڵمانەکان. ئەبوبەکر یارمەتی بۆ ناردن. ئەمە یەکێتی و کۆبوونەوەی هۆزە عەرەبەکانی پێکێنا بۆ دوژمنایەتی و ڕقلێبوونی ڕۆم و سەرخستنی ئیسلام. باج و پیتاک و سەرانە کۆڵی میلەتانی ئەو کاتێک کوتا بوو.
بێزار بوون لە فارس و ڕۆم و چاوەڕوانی ڕزگارکەرێک بوون. گرۆیەکی گاوری کەم لەسەر حکمی ڕۆم گرۆهە گاورەکانی تری دەچەوساندەوە، بە ئەشکەنجە و ڕاونان و لە ناوبردن بێزاریان کردەبوو. بە نزیک بوونەوەی سوپای ئیسلام موژدەکانی ئنجیل و تەوراتیان دەهێنایەوە دی و لە ڕقی ڕۆم موسڵمان دەبوون. گەرمەگوڕی سوپای ئیسلام و بەرزیگیانی جیهاد و تێکۆشان و فیداکاریان لە پێناوی سەرخستنی ئاینی ئیسلامدا ئەو ورەیە تەکانی پێدەدان بۆ پەلاماردان و چوونە پێشەوە. ڕەوشت و خوی فارس و ڕۆم داڕوخا بوو، هیچ باهەیەکی مرۆڤیتیان نەمابوو. لە ناو سوپای ئیسلامیشدا خۆشەویستی و برایەتی و بۆ یەک ژیان و سەرخستنی یەکتر بە ئاشکرا دەبینرا. ڕوونی ئاینی ئیسلام و سادە و ساکاری و دەروناوپاکی موسڵمانان و ئاڵۆزی و دەستکاریکردنی ئاینی گاور و تێکچوونی بەری دەرونی و ڕەوشتی گاورەکان هۆیەکی گرنگ بوو. موسڵمانەکان سەرپشتیان دەکردن لە نێوان سێ خاڵدا: موسڵمان بوون، جزیەدان، شمشێر کە لە داگیرکردن نەئەچوو بەڵکو بە ڕزگارکەریان دەزانی. هەموو فتوحاتێک داوای فتوحات و سەرکەوتنی تری دەکرد. هەموو ناوچەیەک ناوچەیەکی تری فراوانتر و بەپیتر و وڵات و میلەتی نوێتری ڕادەکێشا. لەبەر ئەوە فتوحاتی ئیسلامی لە هەموو فتوحاتەکانی تری مێژووی مرۆڤایەتی خێراتر و دامەزراوتر بوو. لەبەر ئەوە فتوحاتی ئیسلامی بە مەزنترین کاری سەرسوڕمان دادەنرێ لە مێژووی جەنگیدا. سوارچەکی سوپای ئیسلام و خێرایی جوڵەی سەیریان لە هێرش و ڕاونان و پەلامەردا، لەبەر ئەوە هەر لە یەکەم پەلامەردا ورەی بەرامبەریان دەڕوخان. هیچ جنگێک نییە سوپای ئیسلام دەست پێشخەری نەکردبێ. وێلدیوران دەڵێ جوولەکە دڵخۆش بوون کە موسڵمانان لە دەستی حاکمە زۆردارەکان ڕزگاریان کردن. لە سەردەمی مەئموندا 11,000 کەنیسە هەبوو. ژمارەی زۆر لە هەیکەلی جوولەکە و ئاگردانی ئاگرپەرستی هەبوو. جەژنەکانی خۆیان بە دڵخۆشیەوە دەگێڕا. بە هەزاران دەهاتن بۆ حەج بۆ فەڵەستین. ئەو کەنیسانەی لەژێردەستی بەتریەکی قوستەنتینیە و ئۆرشەلیم و ئەسکەندەریە و ئەنتاکیەدا دەچەوسێنرانەوە، ئێستا لای موسڵمانان ئازادن. زیاد لەوەش لێپرسراوی ئەنتاکیا پاسەوانی دانا بۆ گاورەکان هەتا لەناو خۆیاندا شەڕ نەکەن لەسەر کەنیسا، کە پێشتر شەڕێک بوو. تەنانەت سرجیوس و دالقەدیسی حەنا دمەشقی خەزانەداری بەیتولمال بوو لە سەردەمی عەبدولمەلیک کوڕی مەڕواندا. لەبەر ئەو ڕەفتار نەرمیە و لەخۆبردنە زۆربەی گاورەکانی سەرزەوی موسڵمان بوون. ژماری موسڵمانان لە ماوەی کەمتر لە نیو سەدەدا بوو بە 350 ملیۆن کەس. لە ماوەی 3 ساڵ دوای پێغەمبەر حکوومەتێکی کۆماری دیموکراتی پێکهات کە هەموو نێرومەیەک دەستی لە کاردا بوو کاری خۆی دەزانی. شارەکانی شام ئاوەدان بوونەوە، گەورە بوون. حەڵەب و حەمس و شەقامی گەورە پڕ لە دار و درەخت و ئاو گەیشتبووە هەموو ماڵێ. بەڵام لە سەردەمی فارسی ساسانیدا گەورەکان لە سەردەمی شاپوری دووەمدا یارمەتی ڕۆمیاندا لە دژی فارس. لەبەر ئەوە شاپور بڕێریدا هەرچی گاور لە خاکی فارسدا هەیە سەر بەڕێت. ساڵی 341 زاینی تەنها لە زانەکان 16,000 زانە و ڕاهێب و قسیسی گاوریان سەربڕی. جوتیار زۆر داماو بوون. ئارامی گیانیان عیبادەت بوو کە کەمێک دەرونیانی دەحەواندەوە، چونکە ئەوەندەیان دەچەوسانەوە و کاریان پێدەکردن. هەر کۆمەڵێک ئەمیر دەرەبەتێکیان بەسەردا زاڵ کردەبوو. جگە لە باج و خەراج و دیاری و شتی تر هەر یەکەیان دەبوایە 1/6 یان 1/3 بەرهەمیان بدایە بە ئاغاکەیان. چەندین سوپا و فەیلەقیان لە جوتیار و وەرزێر و پاڵە و کرێگرتەکانیان ئامادە کردەبوو بۆ کاتی شەڕ. خەزانەکانی دەوڵەتی فارسی هەمیشە پڕبوون لە پارەی باج و خەراج و سەرانە و نەورۆزانە و میرگان. لە ڕۆمەکان زیاتریان کۆ کردبەوە. ساڵی 626 زەینی لە خەزانەی کیسرای تەبریزدا 460 ملیۆن دۆلاری بە پارەی ئەمڕۆتیا بوو. مۆسیقا و گۆرانی تێکەڵ بەنان و ئاهەنگ و پێشوازیان بوو. مۆسیقای قیسارە و نای و مزمار و قرن و تەفڵ بەرباد گۆرانی بێژی تایبەت کیسرای تەبریزی بوو. 360 گۆرانی دانابوو هەر شەوە و گۆرانیەکی بۆ دەوت بۆ ماوەی ساڵێک. پاشاکان دەیانوت ئێمە هێز لە خواوە وەرەگرین، ئێمە جێگری ئەوانین.
دەیانوت خوێنی خۆیەتی لە ڕێگی ئێمەدا دەسوڕێتەوە. ئێمە وەک خەڵکی تر نین، دەبێت کوڕنوش بۆ ئێمە ببرێت و خزمەتکاری بۆ ئێمە بکرێت. خۆیان ناونەبوو پاشای پاشاکان، پاشای ئاری و غەیرە ئاری، گەورەی بوونەوەر، کوڕی خوا. شاپوری دووەم ئەوەی بۆ زیاد کرد کە برەی مانگ و خۆر و هاوڕێی ئەستێرەکانن. فارس و ڕۆم دوو پیربوون پاکیان کەوتبوو. ئەوەندەیان پەلامەری یەکدا بوو، یەکیان لە پەل و پۆخستە بوو کە ئیسلام وەک گەنجێکی پێکەوتە هاتە مەیدان. لە بەردەمیدا دوو پیر و نەخۆشە بوون، ببوونەبار بەسەر میلەتانەوە. نە ئەوە بوو بمرن، نە ئەوە بوو چاک ببنەوە. ئیسلام پەریگرتن و لەسەر میلەتانی ناوچەکان لای بردن. ئەگەر خواکارێکی بوێت هەل دەڕەخسێنێ ئەو دوو شارستانیەتە فاسدە و پیر و بەرە قورسەی سەرگەردنی میلەتانی بە یەکتر چەنە کرد. یەکیان ماندوو کرد و ئەوسا ئیسلامیان لێ پەیدا بوو. لەگەڵ ئەوەدا هێشتا فارس و ڕۆم 1 ملیۆن سەربازی بێتاقەت و بێحەوسەڵە و بێزاریان هەبوو. ڕەنگەیەکی چەند جار فیراریان کردبێ و بار ڕەش بگیر کەوتن و هاتنەوە. ئەوانە بەرامبەر 50,000 کەسی بێچەک و بێبەرگ و خواردن و جبەخانەوەستان و شکان و لەناوچوون. گەنجێک بەرەو پێگەین و گەشە دەڕوا و دوو پیر بەرەو کلۆربوون و داڕوخان و پوکانەوە و مردن دەڕۆن. هەرچەندە لە چەند جەنگێکدا بوونەیەک و بەرامبەر ئیسلام وەستان، بەڵام هەر شکان. بۆ نمونە لە جەنگی قیرازدا لە نزیک ڕۆمادی فارس و ڕۆم بوونەیەک و لە بەرەیەکی جەنگیدا نەخشەیەکیان داڕێژە. بەڵام مێژوونووسان دەڵێن گەمارۆدران و 1 نەفەریان دەرنەچوو کە هەواڵی ئەو نەخشە دووسەریان بگێڕێتەوە. ئەوانەی لە شارستانیەتەکانان کۆبیوەتەوە دەڵێن هەموو شارستانیەتێک لە ئامانەیەکی سەرەتایی ڕۆحی پاکەوە سەرچاوە هەڵدەگرێت کە سەرەتا کەمبایەخی بە دەرەوەی خۆی دەدا و ناخی پاکە. پاشان کۆتایی دێت بەڕواڵەتێکی گەورە و پڕ لە دیکۆرات و نەخش و نیگار. بەڵام ناخی ئاڵۆز و پوچ و تێکچووە، هیچ مانێکی ڕۆحی تیا نەماوە. دوای پاشا بەهێزەکانی فارس کوڕە لاوازەکانیان هاتنە سەردەور. بەشتی زۆر لاواز و هیچەوە خۆیان خەریک دەکرد. فیتنە و شەڕ و فەسادیان دەنایەوە. ساڵی وە هەبوو 3 پاشایان دەکوشت و دەگۆڕا. جاری وە هەبوو منداڵی 20 ساڵە حکمی ئەو ئیمپراتۆری دەکرد. کوڕ و باوکو و کوڕانی خۆی دەکوشت. پەروێز هات ئەردەشێری کوڕی کوشتی. پەروێز 36 کوڕ و برای خۆی کوشت. نەباتەماع بکەنە کورسەکەی. ئەردەشێریان کوشت. کوڕیان نەما و کچیان کردە پاشا. دوا پاشایان یەزگور بوو کە منداڵێکی 19 بۆ 20 ساڵە بوو. ئەمە لەناو کۆشکدا لە خوارەوە سوپای ئیسلام نزیک بووبوویەوە. لە ڕۆژ ئاواشەوە ڕۆمەکان هێرشیان هێنابوو. شەلەل و هەژاری و فەسادی ئیداری و ڕەوشتی و شەڕ و هەرا چۆکی پێدادا بوون. کوڕەزادەکان لە ڕابواردن و ئارەزوبازی و ڕاوشکار و کەیف و سەفەی خۆیان نەدەکەوتن. ڕۆمەکانیش بە هەمان شێوە لە جەنگی ناوخۆیی خەستی مەزهەبیدا بوون کە بەردەوام خوێنیان لێدەچۆڕا. عەرەبەکانی شام هەمیشە ڕاپەڕین و شۆڕشیان لە دژی ڕۆم دەکرد. متمانەیان بە فارس و ڕۆم نەمابوو. لەلایەکیشەوە دڵیان بۆ ئیسلامی برا عەرەبەکانی حەجازیان لێی دەدا. لە نامەکەی مەچتیۆزدا لە زانستی جەنگیدا نووسی بوو دەڵێ یاسەی جەنگی ڕۆمان پێش محەممەد بە 200 ساڵ خەلەل و نیکۆلی ڕووی تێکردەوە. عەرەبەکانی خوار و شامیان لێ هەڵگەڕابوونەوە و دڵیان لای عەرەبەکانی هاوزمانیان بوون. ڕۆمەکان شارێکیان دەگرت، ماڵ و منداڵ و کەلوپەلیان دەدزی و دەستدرێژیان دەکردە سەر ئافرەکانیان. سەرکردەیەکی ڕۆم وەسفی موسڵمانانی دەکرد بۆ هەرقل و دەیگوت ئەوانە بە شەو خواپەرستی دەکەن و بە ڕۆژ سوار چاکن. ئەگەر کوڕی پاشاکەیان دزی بکات دەستی دەبڕن و زینا بکات ڕەجم و بەربارانی دەکەن. قەیسەر هەرقلوتی ئەگەر ڕاست بکەیت ناوسکی زەوی مردن چاکترە بۆ ئێمە، هەتا بەرامبەر بە ئەوان بوەستین. سەرکردەکانی فارس و ڕۆم هەستیان کردبوو کە نهێنیەک هەیە لە سەرکەوتنی موسڵمانەکاندا و باسییان دەکرد. بەڵام ڕۆژێک پاشای فارس بیری نەکردەوە لەو نهێنیە بکۆڵێتەوە. هەندێک لە عەرەبە قەومیەکان دەڵێن
هۆی گرنگی دروستبوونی ئیمپراتۆریەتی ئیسلامی ئەوە بوو کە عەرەب بوون. خۆ لە خاکی ئەو دوو ئیمپراتۆرەدا فارس و ڕۆم عەرەبێکی زۆر هەبوو. هەریەکە بە هەوای لایەک دەشەکانەوە و زانیاریان چاکتر بوو. چەک و جبەخانەیان لەوانەی حیجاز زۆرتر بوو. بۆ نزیکتریش بوون لە شام و عێراقەوە هەتا موسڵمانانی حیجاز. بەڵکو ئەو عەرەبانە بە پشت و پەنای فارس و ڕۆمەوە پەیتا پەیتا لە بەردەم موسڵمانەکاندا دەشکان. بەڵکو هۆی سەرکەوتنی موسڵمانان تەنها پاک و پتەوی عەقیدە و یەکێتی و یەکڕێزیان بوو. سەرکردەیەکی ڕۆم بە ناوی جۆرج بە خالیدی وت: ڕاستە دەڵێن خوا لە ئاسمانەوە شمشێرێکی دابەزاندووە بۆ سەر پێغەمبەرتان و داویەتی بە تۆ بۆ هەرگەلێکی برز بکەیتەوە دەشتێ؟ وتی نەخێر. جۆرج وتی: ئەی بۆ ناونراوی شمشێری خوا. خالید وتی: من دوای کەوتم، واتە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم. ڕۆژێک پێیوتم تۆ شمشێرێکی هەڵکێشراوی خوایت بۆ سەر بتپەرستەکان. پاشان دوعای سەرکەوتنی بۆ کردم. لەوەوە ناونرام شمشێری خوا. ئێستا من تونتری موسڵمانم بۆ بتپەرستان. بەم جۆرە بە هەڵە هەواڵی سەرکردەیەکی موسڵمانان گەیشت بۆ هەموو ناوچەیەک. ئەفسانەی ئاوایان بۆ دروست کردبوو. خالید خۆی هەڵمەنا بۆ قسەیە، بەڵکو ڕاست و ڕۆشن بۆی ڕاست کردەوە و حەقیقەتەکەی پێوت. کۆمەڵێک حەقیقەتی ئاوا بووە بناغا بۆ شارستانی ئیسلامی و سەری خستن. خاک و خەڵکی کورد پێکاتێکی هێندە بەنرخ و دەوڵەمەندە و مەزنە هەڵدەگرێت لە هەموو ڕوویەکەوە چەندین لێکۆڵینەوە و بەدواداچوونی لەسەر بکرێت و توێژر پەکی نەکەوێت لە نەبوونی کەرەستە و سەرچاوە و پێویستیەکانی. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو مێژووە کۆن و دوور و درێژەی کە لەسەر خاکەکەی بەسەر بەرزانە ڕای بواردووە و جێوڕێی خۆی کردوتەوە و خۆی سەلماندووە. یەکێک لەو لایەنە گرنگانەی کە دەکرێت بخرێتە بەرتوێژینەوە ئەو هەموو گۆڕ مەزار و مەرقەد و شەخصانەیە کە بە نەوی گۆڕی ئەسحابان سەراپای خاکی کوردستانی گرتووە و هیچ ناوچە و شار و لادێ و دەشت و شاخێک نییە یەکێک یان چەندانێک لەو مەرقەدانەی بە ناوی کەسێکی ناوداریان سەحابە بەڵام لە ڕاستیدا نادیار و ئەفسانەیی بەسەرەوە نەبێت. بە دواداچوونی ئەو کارە لە هەندێک لایەوە ئاسانە، چونکە سەرچاوەیەکی زۆر و زەبەندەمان لە بەردەستدایە و ناوی سەحابەکانیش هەتا ئاستێکی باش هەیە. دەتوانرێت گەڕان بە دوایاندا بکرێت، بزانرێت ئایا 100% تەواوە ئەو سەحابانە هاتوونەتە کوردستان و لەسەر خاکەکەی تێکۆشاون و لە ناوچوون و لە شەکەیان جێماوە و پاشتر بۆتە گۆڕ و بە پیرۆزڕاگیراوە و پارێزراوە یان نا. دوای خوێندنەوەی زۆری سەرچاوە ئیسلامیەکان لەسەر فەتحی کوردستان دەرکەوت کە گۆڕی هیچ سەحابەیەک لەو ناودار و ناسرا و دیارانە ئەوانە ناڵێم کە ناویان نییە و ڕەنگە لە شەڕیان لەگەڵ فارس کوژرابن و وێناو نیشان ئەسپەردەکرابن لە خاکی کوردستاندا نییە، چ بە مردن بێت یان کوژران، وەکو بەهاڵە مەلا ڕەئوف سەلیم حەوێزی لە کتێبەکەیدا باسی دەکات کە گوایە کۆمەڵێک سەحابە هاتوونەتە کوردستان و شەهید بوون. دوای لێکۆڵینەوە دەرکەوت ڕاستی تیانیە و هەڵبەستراوە. لەوانە ناوی فەزلی کوڕی عەباس و عەبدوڵای کوڕی عومەر و زوبێری کوڕی عەوام و عەبدوڵای کوڕی جەندەل و وائیلی کوڕی ئەزعەل و قەعقاع کوڕی عەمر و زۆری تری بردووە کە دەکرێت ئاسانە بە دوودەچوونی لەسەر بکرێت، بەڵام لەرەدا پرسیارێک سەر هەڵدەدات. داخۆ پێمان خۆش بێت گەر سەحابەیەک لە ناوخاکی کووردا هەبێت، یاخود بترسین و بەرگری بکەین و بڵین نەخێر، سەد شکر بۆ خوددا کە دەستی هیچ کوردێک لە باپیرانمان لە خوێنی سەحابەکاندا نییە و دەستی کورد پاکە و خاکمان پاکتر. لە خوێنی سەحابەکانی پێغەمبەری تیا نەڕژاوە و بەڕاستی خەڵکی کارێکیان کردووە نەوێرن هەندێک شت بڵێین. بەمەرجێ گەر باپیرانی ئێمە بەرگریان کردبێت و هەزاران سەحابەشیان کوشتبێت، چاکە و خراپە بۆ ئەوان نووسراوە و بە هیچ جۆرێک ئێمە بەرپرس نین لە هەڵوێست و کار و کردەوەی ئەوان،
تەنها بۆمان هەیە بیخوێنینەوە و بنووسین و لە مێژوومان بکۆڵینەوە. بڕوانە ئێمە چ فەخر و شانازیەک دەکەین کە خوددا لە قورئاندا دەفەرمێت کەشتێکی نوح پێغەمبەر سەلامی خۆی لەبێت لەسەر شاخی جودی لە کوردستان نیشتۆتەوە. بریا لەو دیاریە خودایانەمان زۆر دەبوو. سەد بریا پاشماوەی کەشتێکە ئەمڕۆ لە کوردستاندا بمایە و کەناڵەکان و گەشتیاران ڕۆژانە بەهاتنایەتە سەیری و زیارەتی ئاسەواری باپیرە گەورەیان و ماوەیەک لەگەڵ چیرۆکی ئەو تۆفانە مەزنەدا بژیانایە. خستە کوردستان ببوایەتە ئەنتیکەخانەی شوێنە پیرۆزەکان. جابزانە ئەمڕۆ چ سوودێکمان دەبینی. بەڕوانە میسر چ شانازی دەکات کە گۆڕی ئەسکەندەری مەکدۆنی لە خاکیاندا هەیە و ملیۆنان دۆلاری خرج کرد هەتا لە کەناری دەریا لە ئەسکەندەریە دۆزیانەوە. ئەسکەندەر لە شارەزۆری کوردستان تووشی نەخۆشی مەلاریا بوو. چووە بابل لی پیس کرد و مرد و ناشتیان. پاشان سەرکردەکان گواستیانەوە بۆ شاری ئەسکەندەریەی میسر. ئێستا بۆتە خێرێکی ئابووری بۆ میسر بەمەرجێک کە ئەسکەندەر 10,000 کەسی لە خەڵکی شام و میسر کوشت. شاری سوور و غەزەی لەگەڵ خاکدا یەکسان کرد. خەڵکەکەی کوشتن یان کردن یەکۆیلا. ئەوان ئەو بوونەیان پێخۆشە و شانازی پێوە دەکەن. بەمەرجێ ئەسکەندەر ساڵی 332 پێش زاین بووە هۆی لەناوبردنی دەوڵەتی فیرعەونی. تەمەن 3000 ساڵی میسر و دەوڵەتی بابلی 2000 ساڵە لە عێراق و ئیمپراتۆریەتی هەخامنشینی فارسی و دەوڵەتی باکتری لە ئەفغان و ئیمپراتۆریەتی هیندی بۆ بەگوێری سەرچاوە مێژوویەکان 1.5 ملیۆن لە خەڵکی ئاسیای کوشت. 15,000 وڵاخی بار کرد بە 3 جار لە ئاڵتون و مجەوهرات و نەختینەی پاشایان و کۆشکەکانی فارس و میدیا و نردنیەوە بۆ مەکدۆنیا و یۆنان. بە قسەی خۆی تۆڵەی سەدان ساڵەی جەنگی تەراودەی نێوان ئاسیا و ئەوروپا دەکاتەوە. بەڵام ئەگەر گۆڕی سەحابەیەک لە خاکی کووردا دەرکەوێ لێمان دەکەنە هەرا. گوایە ئەوانە هاتوون بۆ تاڵانی و کوشتن و ئەنفالکردن و لەناوبردنی دەوڵەتی کورد. گۆڕی 25,000 سەحابە لە وڵاتی سووریەدایە و دەیان شەڕی قودس ڕووی داوە. هەرجەی شانازیانە. بەڕوانە شاری مەککە و مەدینە شان و شەوکەتێکیان هەیە لە جیهانی ئیسلامیدا بەهۆی شوێنە پیرۆزەکانیەوە. ساڵانە 10 ملیۆن حاجی سەردانی دەکەن. ئەوە قودسی پیرۆز و مەرقەدەکانی پێغەمبەران ئیبراهیم و موسا و یعقوب و سلێمان و زۆری تر سەلامی خۆیان لەبێت. لە ئاستی ئیسلام و گاور و جوولەکەی جیهاندا ناوی هەیە. ئیمام عەلی و ئیمام حوسێن لە نیوە دوورگەوە دەرچوون و لە نەجەف و کەربەلا سپاردەکراون. ئەمڕۆ بە گەورەترین ئاساواری ئیسلامی دادەنرن لە عێراقدا و ڕۆژانە هەزاران کەس سەردانی دەکەن. بەمەرجێک لە جەنگی جەمەل و سەفیندا کە ئەوان کردیان 70,000 کەس کوژراوە. پاشان بەستەمێک سەری ئیمام حوسێنیان بردە دیمەشق بۆ سپاردەکرا. ئەو کارە ساتە دڵتەزێنە بۆ تا خێروبێر بۆ ئەمڕۆی سووریە و ساڵانە سەدان هەزار سەردانی دەکەن. بڕوانە شاری مووسڵ بەهۆی نەبی شیت و نەبی یونسەوە چەند ناودەر و مەزن بووە. ئەمڕۆ ئێمە لە کوردستاندا قەبرستان و گۆڕی سەحابەی زۆر و زەبەندە دەبینین. دۆڵی سەحابان و دۆڵی شەیدان و ئەسحابە سپی و ئەسحابە درێژ و ئەبا عوبەیدە و بانەیی و ئەسحابە کوژی زۆری تر. وا دەردەخەن ئاسەواری شەڕێکی قورس و دژوار بوو بێ لە ناوچەکەدا. گومانی نییە شەڕ و هەرای زۆر بووە و لە شەڕیشدا هەر خراپە دەردەکەوێتەوە. لەگەڵ ئەوەدا خۆزگە گۆڕی بەیان سەرکردە و سەحابە لەسەر خاکی کووردا دەبوو. هەتا زووتر ناوی شار و ناوچە کوردیەکان دەچووە ناو موعەجەمی بولدان و منجید و قاموسی محیتەوە. ئیسابە فی تەمیز سەحابە و ئوسود الغابە و ئەوانی تردا ناوی شوێنە کوردیەکان دەبرا و ئێمە ئەمڕۆ مێژوویکی کۆنترمان دەزانین. زووتر و زیاتر گوێ بە شار و ناوچە کوردیەکان دەدرا. مێژویان نادیار نەدەبوو جگەلەوەی کە ڕەنگە مزگەوتی گەورە بەسەر گۆڕی ئەو سەحابانەوە بکرایە. ئاساواری گرنگ بۆ ئەمڕۆی کورد جێدەما و کوردستان ئاوا چۆڵ و خاڵی نەدەبوو لە کەر و هوەری پێشینەکاندا.
بیرۆکەی ئەم نووسینە لەوەوە سەرچاوەی گەرد لەم شەوانەدا چوومە ماڵی زانایەکی ئاینی بۆی گەڕامەوە لەم ڕۆژانەدا چون بۆ تەعازیە بۆ قەرەداغ لە ڕێگەلەیان داوەتە سەر مەرقەدی سەعدی کوڕی ئەبی وەقاز لە نزیک ئاوایی دێلێژە و فاتیحەیان داداوە و زیارەتێکی پڕبەدڵی خۆیان کردووە. مامۆستاکەوتی هەست و سۆزێکی بەرز دڵ و دەرونی داگرتم کە بە خزمەت ئەو سەحابە ناودار و خۆشەویستی پێغەمبەری ئازیزمان گەیشتم. بەڵام ئەو زانە دڵسۆزە لەبیری نەبووە کە سەعد خاڵی پێغەمبەر بووە. دەنا زیاتر دەتاوایەوە و دەیلاواندەوە و هەستی دەجۆشا. ئەو مافێکی پیرۆزی خۆیەتی خۆی گەورە بە نیەت و دڵی خۆی لێ قبوڵ دەکات. ئەگەر ئەوە گۆڕی ئەو خۆشەویستەش نەبێت بریا خەکی کوردی ئێمەش ببووایەتە بێشکە و جێنزرگەی گۆڕی دەیان سەحابەی ناودار و بەرز. ئیتر کەیفی خۆیان بوو ناحەزان چیان دەچنی و دەوت. بابەتەکە هەڵدەگرێت بۆ چوونی تایبەتی لەسەر بوترێت و لە شوێنی خۆیدا بە سانایی قسەی لەسەر بکرێت. هەتا لای خوێنەری کورد ئاشکرا بێت کە ئەو پیرۆزیانەی لە دەور و پشتیەوە هەیە چین و کێن چۆن ئەو ئەفسانە و ناوەیان بۆ هەڵبەستراوە. بۆ نمونە زۆر هەڵمدا بزانم شەخسی ئەسحابە سپی لە شەڕی سلێمانی کێیە کەس نەبوو بزانێت. ئەسحابە درێژی دێلێژە لە قەرەداغ گۆڕەکەی 14 مەتر درێژە کە لە گۆڕی سەردەمی ئیسلام و پێشتریش ناچێت. ئەسحابە درێژیش لە دەی دەرەشیش لە هەڵەبجە و لە سەنگدا و لە دەی سێگۆمەتان هەیە 4-5 مەتر درێژە. هەر لەوێ شێخ زەرد و شێخ ڕەشیش هەیە خەڵکی ناوچەکە نازانن هیچیان. زۆر چیرۆک و ئەفسانەی سیر دەوری هەندێک لەم شەخسانەی داوە کە سەری لە گوناهەوە دەردەچێت. ئیسلام پیرۆزیەکانی پێشخۆی هەڵوەشاندوتەوە و ئیتر هەرچیەک بێت. بۆ نمونە قازی بەنێ لە دەی نەوتی لە نزیک دەی میریاسی لە قەرەداغ شخصێکە و ڕوون نەبووتەوە چ کەسێکە. دەڵێن جۆرێکی لە خۆ گرتووە. ئەو ژنەی دەچێتە سەری بۆ داوای منداڵ دەبێت لەگەڵ پیاوێکی نامەحرەمدا بچێت. نابێ مەحرەم بێت. دەنا نیازی حاصل نابێت و منداڵی ناداتێت. هەفتانە ژمارەی زۆر سەرگەرەدا. مەرقەدی ئەبوو عوبەیدە لە هەڵەبجە و ئەسحابە سپی لە سلێمانی و ئەبوو دوجانی ئەنساری لە ڕانیە و ناوچەی قسری شیرین و ئەسحابە عەبدوڵڵا لە سەرچیا و مقدادی ئەسوەد لە شارەبان و مقدادیە ئۆکاشە لە کامێران و ئەنەس لە تەبرێز و عەبدوڵڵای کوڕی عومەر لە ناوچەی ڕانیە و نێوان هەولێر و مووسڵ و زۆری تر گۆڕ و مەرقەدیان هەیە. ئەمە چکە لە گۆڕەکانی سوڵتانی ساق و پیرداود و پیر ئەلیاس و پیرخدر و پیرانی تەریقەت و پیری شەوکێڵ و پیرەوەتێ و پیرە مەگرون و پیرنەوز و کۆسەی هەجیج و زۆری تر کە ڕەنگە زانایان و پیرانی ئاینی زەردەشتی بووبن کە ئاینی پێش ئیسلامی کوردەکان بۆ و گۆڕەکانیان تا ئەمڕۆ بە پیرۆزی ڕاگیراوە و ماوەتەوە. لێرەدا مەبەستمان نییە تەشر لە گۆڕی ئەو سەحابە و پیرانە بدەین و لە نرخیان کەم بکەینەوە یان سەردان و زیارەتکردنیان بە هیچ بزانین و دوعاگویان لێ داوا نەکرێت. ئەوە هەموو کەس ئازادە و کەیفی خۆیەتی چۆن و چی دەکات و چۆن بیر دەکاتەوە. خەڵکو دەمانێت بزانین ئەم گۆڕان چین و چێن و چۆن پەیدا بوون و چۆن باس و ناویان هاتۆتە کوردستان و مێژووی ژیانیان چۆن بووە و دڵچی مردومیان کوژدان و پیرۆز ڕاگیراون. کە بەما چمکێکی باش لە مێژووی کورد ئاشکرا دەبێت و خزمەتێک بە مێژووی شەخسی و گۆڕەکان و ژیانی کورد دەکەین هەتا بزانین ئەم پیرۆزیانە کێن کە کورد لە تەنگانەدا پشتیان پێدەبەستێ و داوایان لێ دەکات. بریا لیستێکی تەواو لە ناوی شەخس و مەرقەد و گۆڕ و قەبرستانی ئەسحابان لە کوردستاندا هەبوایە. شوێنی جوگرافیا و لەکوێوە نزیکن و چ چیرۆک و ئەفسانەیەکیان لەسەر هەیە هەتا بە دوواداچوونی بەسەر بکرێت و بگەینە ئەنجامێک کە سوود بە مێژووی کوردی ئیسلامیمان دەگەێنێت. واچاکە ژیانی کەسەکان بە دوور و درێژی بگەڕدرێتەوە هەتا لای خوێنە ڕوون بێت چۆن ژیانی گوزەراندووە. هیچ گومانێک نەمێنێ لە ژیان و مردنی و ڕاستی گێڕانەوەکە. واچاکە گۆڕی هەندێک ئەسحابە لە ئەسحابێکی زۆر کە لە کوردستاندا ناویان هەیە هەڵبدەینەوە بزانین ڕاستە هی ئەوانە چونکە ئێمە لە باسی فەتحی کوردستاندا و پێشتر سەلماندمان کە شەڕ لە نێوانی کورد و سوپای ئیسلامدا ڕووی نەداوە
بەتایبەت مەزاری ئەسحابان و دۆڵی شەهیدان لە شوێنێکدان لە کوردستاندا کە هەرگیز شەڕتیاندا نەقۆماوە و باسییان لە هیچ سەرچاوێکی بڕوا پێکراودا نەهاتووە. من وا دەزانم ئیتر ئەو قەبرستان و گۆڕانە بوونەتە ئەفسانە و لە ناخ و مێژووی کووردا چەسپیوە و ڕێگی داکوتاوە. چاکنیە بەباس و بەکردەوە هەڵی لەبین بردنیان بدرێت، چونکە میلەتانی تر لە هیچی خۆڕایی مێژوو ئەفسانە بە خۆیان داتەتاشن. ئێمەی کورد کە شتێکمان هەیە بۆ لە خۆڕان لە بینیان بەرین و لە مێژوومانیاندا دایان بڕنین. هیوادارم بگەینە ئەنجامێک و کەس لەم توێژینەوانە پەست و نیگەران نەبێت. گۆڕی ئەبودوجانی ئەنساری لە ناوچەی ڕانیە. پێشتر لە ڕۆژنامەکاندا ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە و داوام کردبوو کە هەرکەس لە ناوچەی خۆی لە سنووری کوردستان گۆڕ و مەرقەدی سەحابەیەک شک دەبات بە ناوی تەواو و چیرۆک و ڕوودا و شوێنەکەین بۆ ڕەوانە بکات تا لێکۆڵبوونەوە بە دۆداچۆنی بۆ بکەم. هەر بەم دوایە نامەیەکم بۆ هاتی لە خەزای ڕانیەوە باس لە گۆڕی سەحابەیەک دەکات و دەڵێ خەڵکی ناوچەکە و دەوروبەر و بەگەر زۆر و تارخوێن لە وتارەکانیاندا بڕوایان پێێتی و باسی دەکەن و لە لای خەڵکی متەواتری وەرگرتووە و دەڵێن فڵان گۆڕ گۆڕی ئەبودوجانەیە. دەڵێن کاتێ لەشکری ئیسلام هاتە کوردستان و گەیشتە کێلەبۆرێک کە دەکەوێتە خوار ناحیەی چوارقوڕنەی سەر بە خەزای ڕانیە، گوندەکە ئێستا بۆتە ژێر ئاوی دەریاچەی دووکانەوە. ئەو کاتا لەشکرەکە ڕێگەی لێدەگیرێ بەهۆی بەفرێکی زۆرەوە، لە کاتێکدا ئەوان دەیانوێ شەڕ لەگەڵ فەروخی مەرگەیی بکەن، بۆیە وەختێک دەنێرن بۆ لای فەروخ بۆ مەرگە. بەڵام لە ڕێگا دوو کەسری دەگەن و شەهیدی دەکەن، ئەویش ناوی ئەبودوجانەی ئەنساری. دەڵێن پێش ئەوەی بگاتە سنجان واتە سێناجیانی ئێستا لەسەر زەی دەربەندی بێتوێن شەهیدی دەکەن. پاشان نووسەری نامەکە داوا دەکات لێکۆڵینەوەیەک لەسەر دۆڵی ئەسحابان و دۆڵی کافران بکرێت کە هەر لەو ناوچەیەدایە. ئەم چیرۆکانە لە کتێبەکەی مەلا ڕەئوفی حەوێزیەوە سەرچاوی گرتووە. دەنا لە وەقتەدا هیچ بنەڕەتێکی لە ڕووداو سەرچاوەکاندا نەبووە. مەلا ڕەئوف بە کورتە ئاوای داڕشتووە. کاتێک سەحابەکان وڵاتی شام و ئەرمان ڕزگار دەکەن، ئەبوو عوبەیدا نامە دەنووسێت بۆ خەلیفە عومەر و داوا دەکات بەرەو کوێ بڕۆین. ئەویش وەڵام دەداتەوە کە خالید بنێرێ بەرەو ڕۆژهەڵات بۆ وڵاتی کوردان بە 4000 جەنگاوەرەوە کەوتنەڕێ بە کۆمەڵێک سەرکردەوە کە ئەبودوجانەش لە ناویاندا بوو. هەولێریان گرت و چوونە هەرمۆتە و دێی ڕۆستەم و خەڵکەکە موسڵمان بوون. بەفرێکی زۆر باری بوو، شەو لەوێ مانەوە. بەیانی چوونە سەر زەی بچووک لە ڕۆژهەڵاتی میرزا ڕۆستەم. خالید بانگی ئەبودوجانی کرد و فەرمووی بڕۆ بۆ لای پادشای مەرجێن مەرگە و بانگی بکە بۆ سەر ئیسلام. ئەبودوجانە سواری وڵاغ بوو، ڕۆشت. لە چاو ون نەبوو بوو، بینیان لە وڵاغ کەوتە خوارەوە. زراری کوڕی ئەزوەر لە وەختەدا چاوی لێبوو، چوو بۆ لای خایلید فەرمووی بینیم ئەبودوجانە لە وڵاغ کەوتە خوارەوە، وابزانم سەرما زۆر کاری تێکردووە. خالید فەرمووی بڕۆ بزانم چییە. کە ڕۆیش دەبێنێ خوێن لە لاشەی دەڕوات. ئەبودوجانەوتی تیرێکیان لێدام. تەواو لە قسە نەبووە و وەفاتی کرد. ئەبودوجانەیان بە بەرگی خۆیەوە تەسلیمی خاک کرد. ئەمە کورتەی نووسینەکەی مەلا ڕەئوفە. با بزانین سەرچاوەکانی فتوحات و پیاوناسان چۆن باسی ژیان و هەوڵ و مردنی ئەبودوجانەی بەساڵ و بەروار دەکەن. ژیاننامەی ئەبودوجانە. ناوی سەماک کوڕی ئەوس کوڕی خەرشە کوڕی لۆزان نازناوی زی مەشهەری ئەنساری سەر بەهۆزی بەنی ساعیدە. یەکێکە لە یارانی پێغەمبەر لە جەنگی بەدر و ئوحود و غەزاکانی تر لەگەڵ پێغەمبەردا بەشدار بووە. لە جەنگی ئوحوددا پێغەمبەر شمشێرێکی بۆ بەخشی کە جێی فەخری بوو. هەرگیز لە پێغەمبەر جیا نەدەبەوە، لەبەر ئەوە پێغەمبەر دوعای خێری بۆ کرد. محمود شاکر دەڵێ سەرکردەیەکی جەنگی ئوحود بوو.
پێغەمبەر شمشێرەکەی دەرهێنا و فەرمووی کێ ئەم شمشێرە هەڵدەگرێت؟ چەند پیاوێک هەستان. لەوانە زوبەیر و عومەری کوڕی خەتاب و عەلی کوڕی ئەبوو تاڵیب، بەڵام نەیدانێ. هەتا ئەبوو دوجانە هەستا و وتی من وەریگرت، وتی حەقی ئەم شمشێرە چییە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی پێی بدە لە دوژمن هەتا دەچەمێتەوە. ئەبوو دوجانە وتی من حەقی خۆی دەدەمێ. ئەبوو دوجانە پیاوێکی ئازا بوو، لە جەنگدا گەرم دەبوو. کە شمشێرەکەی وەرگرت پارچە قماشێکی سووری دەهێنا و بەستی بەسەریەوە، لە نێوان دوو ڕیزەکەدا خۆی پێوە هەڵدەکێشا. پێغەمبەر فەرمووی ئەم خۆ هەڵکێشانە ڕەوشتێکە خوا ڕقی لێیەتی ئەگەر لەم جێگایەدا نەبێت. کە جەنگ گەرم بوو ئەوە دوجانە چاک دەجەنگا. کەسێکی ئازایی بینی بەرگی جەنگی پۆشی بوو، خەریک بوو لێ بدات. کەسەکە پاڕایەوە دەبینێت کە ژنە، شمشێرەکەی بەسەریەوە لابرد. پارێزانی دەڵێ بینی یەکێک خەریکە بەناو کوژرا و بریندارەکاندا ئەگەڕێ و لەتیان دەکات. بۆی کشا و هەڵی کوتایە سەری، کە چاوی پێی کەوت قیژانی و هاواری کرد. بینی هیندی ژنی ئەبوو سوفیانە، گەڕایەوە و پێی ناخۆش بوو بە شمشێری پێغەمبەر بدات لە ژن. کەتێک هەڵپژان دروست بوو زوو پەلاماری پێغەمبەر دەدرا. ئەوە هەر ئەبوو دوجانە بوو کە پشتی کردبوویە سوپەر و دەیدایە بەڕمی بێ بڕوایان کە دەیانگرتە پێغەمبەر. بە پشتی خۆی پێغەمبەری دەپاراست، بەشداری جەنگی یەرموکی کرد. دوای وەفاتی پێغەمبەریش هەمان گوێڕایەڵی بۆ ئەبوو بەکر نوان. کە بڕواکەزەکان بەدین هەڵگەڕانەوە ئەبوو بەکەر 11 سوپای بۆ ئامادەکردن. خالید و ئەبوو دوجانەی ناردە سەر هەڵگەڕاوەکانی یەمامە کە موسەیلەمەی درۆزن پێشەوایەتی دەکردن. کە موسەیلەمە شکاو پەنای بردە ناو شوورەی باخەکەوە، ئەبوو دوجانە ئازایانە موسڵمانەکانی لێهاندا. بۆ هۆیەوە سوپای ئیسلام چوونە ناو باخەکەوە. دەڵێن ئەو موسەیلەمەی بریندار کرد. ئەوەندەش جەنگا تا شەهید بوو. هەندێکیش دەڵێن موسەیلەمە ئەوی شەهید کرد. ئەگەر بگەڕینەوە بۆ کتێبەکان بە تایبەتی کتێبی دار السەحابە و هەروها ئیبن سەعەد لە طەبەقات الکوبرادا هەموو یەک قسە دەکەن و دەڵێن ئەبوو دوجانەی ئەنساری لە ساڵی 11 بۆ 12 کۆچیدا لە جەنگی ئەڕەدا هەڵگەڕاوەکاندا شەهید بووە. هەروەها لە ئیصابە فی تەمیز السەحابە و ئیستیعاب فی معرفەت الأصحاب هەروەها ئەسەد الغابەی ئیبن ئەسیری کوردیشدا هەمان شت هەیە. یعقوبیش دەڵێ موسەیلەمەی درۆزن سەرەتا موسڵمان بوو، بەڵام لە ساڵی 10 کۆچیدا هەڵگەڕابوویەوە و دیعایی پێغەمبەرایەتی دەکرد. زیاد لە 40,000 چەکداری بۆ دژایەتی موسڵمانان ئامادە کردبوو. ئەبوو بەکر خالیدی بۆ نارد. دوای چەند شەڕێکی قورس موسەیلەمەیان خزاندە ناو شوورایەک و شەڕی قورس قەوما. هەزاران کەس کوژران. ئەبوو دوجانەی ئەنساری شمشێری لە موسەیلەمەدا. موسەیلەمە بە برینداری پەلاماری ئەبوو دوجانیدا و شەهیدی کرد. بەڵام دواتر وەحشی ئەوەی کە لە جەنگی ئوحوددا حەمزەی مەمی پێغەمبەری شەهید کرد دای لە موسەیلەمە و کوشتی و ناویان نا ئەوەی چاکترین کەس و خراپترین کەسی کوشت. مقداد کوڕی ئەسوەدی کەندی کوڕی عەمرو کوڕی سەعلەبە کوڕی مالک کوڕی ڕەبیعە کوڕی عامر کوڕی مەترود بەهرانی حەزرەموتیە. مقداد لە هۆزی حیمەر قوزاعەیە. کونیەی ئەبوو مەعبەد یان ئەبوو عەمرە بووە. ساڵی 37 پێش کۆچی بەرامبەر بە 587 زاینی لە یەمەن لەدایک بووە. پێش ئیسلام لە حەزرەموت لە یەمەن دەژیا. کێشەیەک لە نێوان مقداد و ئیبن شەمری کندی سەرکخێڵدا ڕوویداوە. مقداد بە شمشێر لەویدا و ڕای کرد بۆ مەکە. کە ئیسلام سەری هەڵدا مقداد موسڵمان بوو. یەکێک بوو لەو 7 کەسەی کە ئیسلام بوونی خۆیان ئاشکرا کرد کە بریتی بوون لە ئەبوو بەکر و عومەر و عەمار و سومەیەی دایکی و سوهەیب و بیلال و مقداد. پێغەمبەر زۆری خۆش دەویست، کچێکی ئامۆزای خۆیدایە. مقداد لە جەنگی بەدردا بەشدار بوو. ئازایەتی زۆری نواند. مقداد بوو لە جەنگی بەدردا بە پێغەمبەری فەرموو ئێمە بۆ تۆ وەک گەلی موسا نابین کە پێیان وت تۆ خوات بچن بۆ شەڕ و ئێمەش لێرە دانیشتوین، بەڵکو دەڵێن تۆ خوات بڕۆن بجەنگن ئێمەش لە ڕاست و چەک و پێش و پاشتانەوە دەجەنگین. ئەم وتەیی ڕووی پێغەمبەری گەشاندەوە. لە ساڵی 5 کۆچیدا لە غەزوەی مورەیسیعدا بەشدار بوو. لە جەنگی غابەدا ساڵی 6 کۆچی بەشدار بوو. لە غەزای حودەیبیەدا خۆی و 20 نەفەر بوونە پێشەنگ و ڕێیان بۆ سوپای پێغەمبەر پاک دەکردەوە. لە جەنگی خەیبەردا هاوکاری گەرمی هەبوو.
ساڵی 28 یان 29 کۆچی لە جەنگی قوبرسدا هاوڕێی معاویەی سەرکردە بوو. لە سەحاحدا 48 فەرمودەی ئەوی تایە کە لە پێغەمبەرەوەی گێڕاوەتەوە. بەکۆی هەموو شارەزایان لە ژیانی ئەلڕێجال داواتە پیاوناسان و مێژونووسان دەڵێن مقداد ساڵی 33 کۆچی بەرامبەر 653 زەینی لە شەری مەدینە لە سەردەمی خەلیفە عوسماندا وەفاتی کرد و هەر لەوێ ئەسپەر دەکرا. ڕۆژبیانی دەڵێ مقداد لە سەردەمی خەلیفەی سێم عوسمانی کوڕی عەفاندا هەبوو و لە جەنگی میسردا هاوبەشی کردووە و لەوێ مردووە. تەرمەکەیان هێناوەتەوە بۆ مەدینە و خەلیفە عوسمان نوێژی لەسەر کردووە. ئەمە ساڵی 33 کۆچی بوو. ئەو گۆڕەی کە لە شاری شارەبانە و بۆ هۆیەوە ناوی شارەبان گۆڕەوە بە مقدادیە، ئەو گۆڕەی کابرایەکی شێخ مقداد ناوە لەم ساڵانەی دواییدا ژیاوە. دەنا مقدادی ئەسودی سەحابی نەهاتۆتە کوردستان. ئەی دەبێ ئەم هەموو گۆڕ و مەرقەدانە هی کێبن کە شەر و دێ و چم و دۆڵی کوردستانی گرتووە، یان کورد هەر بۆ پیرۆزی سەحابەکان بە خەیاڵ پیرۆزی بۆ خۆیان داتاشیوە. کورد بەهۆی نەهامەتیەکانی ژیانیەوە چونکە پاڵپشت و پەنایەکی جگە لە خوا نەبووە، پیرۆزی زۆری بۆ خۆی چاندووە، هەتا پەنای بۆ بەرێت و هانایان بەخوا بگەێنێ و نەخی پێ ئارام بکات. یان جێی بڕوایە کە گۆڕی زانە و مەزنانی زەردەشتی بوون و لە ترسی ئەوەی نەبادا گۆڕەکانیان لەناوبەرن ناوی ئەو سەحابانیان لێناوە تا پارێزراو بن و بە پیرۆزی بمێننەوە. گۆڕی ئەبوو عوبەیدە لە دەی عەبابەیلێ لە هەڵەبجەی شەید. مەگەر خوا بزانێت خەڵکی هەڵەبجە و شارە زور و هەورامان چەند شانازی بەبوونی گۆڕ و مەرقەدی عەبابەیلێوە دەکەن کە گوایە گۆڕی سەحابەیەکی پیرۆز لە خاکی ئەواندا هەیە. نزیک و مشەڕەفن بۆ بەرەکەتە مەزنە. لە زۆر کۆنەوە ئەو مەرقەدا جێزیارەتگاهی خەڵکانی نەخۆش و کەساسە. ژنی نەزۆک داوای مناڵ و کچان داوای مێردکردن و بەختبەربوون و شتی تر دەکەن. زیارەتکردن چوارشەممان و هەینی بووە. بەرلکاندن بە کێلەوە باو بووە. کەلا بەردێکی گەورە هەبووە لەسەر بەردێکی تر دەخولێنرایەوە. 5-6 بەردی شێوە جۆرا و جۆر هەبوو، هەرکەس بیخستنایەتە سەر یەکتر گوایە مەقسەدی حاصل دەکرد. ژنان بەتانی و پەڕۆ و گوێنیان بە مێلووە دەگرتەوە لە ژێردارەکاندا دەمانەوە، هەتا مێرو و زیندەجانەوەرێک یان هیچ نەبێت پەڕێ ڕێقنەیەکی تێبکەوتایە دەبۆ بیخۆن و بە مەیلی خۆیان دەیان گوت نیازی دڵمان جێبەجێ بووە و منداڵمان دەبێت. ئەوەی نیەتی زیارەتی ناو مەرقەدی هەبایە دەبوو ڕوبەڕوو بچوایەتە ژوورەوە و بە پشتا بەهاتایەتە دەرەوە. منداڵ نەبوو لە هەڵەبجەدا پەڕۆیەکی سەوزی عەبابەیلەی بۆ تەبەڕۆک بە مەچک و یەخەوە نەبێت، یان خۆڵی عەبابەیلەی نەخواردبێ. لە زۆر دوور لە دەرەوەی وڵاتیش خەڵکی دەهاتنە زیارەت و چەند شەو دەمانەوە. وەقفەدارێکی زۆر و کانیاوی سارد و سازگار ئەو سەیرانگا و زیارەتگەی خۆش کردبوو. لە بیرمە لە سەرەتای شەستەکانەوە هەتا ناوەڕاستی هەفتەکان دەیان جار بە ماڵەوە دەچین و سەیران و زیارەتی خۆمان دەکرد. ئەو لاپاڵ و بەرکێوی شنروێ و زەلەکێی لێوان دەبوو لە خەڵک هەتا دەمی ئێوارە دەماینەوە. لە سەروی مەرقەدەکەوە گۆڕێکی تر هەیە بە ناوی ئیمام قاسم و لە ڕۆژ ئاواشیەوە گۆڕێکی نەناسراوی تر هەیە. ئیمام قاسم یەکاویەکە بۆ کۆکەڕەشە و شێتی نەخۆشیان لە خستنەکەیدا دەبەستەوە و دەخەوت تاک بەیانی هەڵدەستا عەلەمیتیان نەدەما و دەبوو بە گوێزی ساخ. لە زۆوە خەڵکی سەر لەوە دەکەنەوە کە داخۆ ئەو مەرقەدە کێ بێت. زانایان و خەڵکی تر دەیانزانی کە ئەوە ئەبوو عوبەیدەی جەڕاح نییە. دوو دڵ بوون نەیان دەویست ناوی سەحابەیەک کە چەندین سەدەیە لە ناوچەکەدا هەیە دابڕن. لە نێوان جەڕاح و ئەبوو عوبەیدەی سەقەفی ئەنساری هێشتویانەتەوە. لەسەر ڕێگەی هەڵەبجە بۆ عەبابەیلێ کۆمەڵە بەردێک دانراوە و هەرچی لێەوە گوزەر دەکات بۆ زیارەتی عەبابەیلێ وایان ڕاهێناون کە دەبێ بەردێک هەڵبدەن ناو کۆمەڵە خڕکە بەردەکەوە. هەندێوا پاگەندە دەکەن کە ئەوە گۆڕە جوولەکە و کافرانە و دەبێ بەردباران و ڕەجەم بکرێن بێ ئەوەی ئاسەواری قەبرستان و لاشەیەک لەو ناوەدا هەبێت. بەڵکو ئەوە هەر فێڵێکی جوتیاران و خەڵکی و دەڤەرەیە بۆ کۆکردنەوەی خڕکەبەردی ئەو ڕێوبانەیە کە ناوچەکەی گرتووە و کاری زیارەتکەران و جوتیارانی شپرزە کردووە. ناوچەی جێڵە و عەبابەیلێ بەناوبانگە بە خڕکەبەرد. ئەوە هۆیەکی چاکە بۆ کۆکردنەوەیان. ئەو شێوازە لە زۆر ناوچەی بەردەڵانی کوردستاندا هەیە و
مەبەست تەنها کۆکردنەوە و ڕزگاربوونە لێیان. حەکیمان و زانایانی ناوچەکە ئەو شێوازەیان داهێناوە بە جۆرێک ئەوەی دەچێت بۆ زیارەت بۆ هێنانە دینی یازیدڵی وای پێ باشە ئەو داوایە جێبەجێ بکات دەڵێن گوایە ڕێگەی بۆ نزیک دەبێتەوە. لەناو کووردا لەسەر ئەبابەیلێ و مەرقەدەکەی ئەم باسانە هاتووە. خەڵکی ناوچەکە بە ئەفسانەیەک دەگێڕنەوە کە لە دێر زەماندا شەڕێکی قورس لە نزیک دێی عەنەب لە شانی خوارەوەی شەخی شنروێ کە 20 دەقیقەیەک لە ئەبابەیلێوە دوورە لە نێوان سوپای ئیسلام و کافراندا ڕوویداوە. موسڵمانەکان شکاون و ئەبوو عوبەیدەی سەرکردیان ملی پەڕیوە. سەر و لاشە بەجیا بە لنگە فرتە گەیشتوونەتە ئەبابەیلێ. لەوێ ئەسپەردە کراوە و بۆتە مەرقەد. دێکۆنەکە بە ناوی ئەو سەحابەوە بە مرووی زەمن لە ئەبوو عوبەیدەوە کە بۆ زمانی کوردی قورسە بۆتە ئەبابەیلێ. مەردۆخی لە کتێبەکەیدا باسێکی هێناوە ناوی سەرچاوەکەی نەبردووە. دەڵێ ساڵی 18 کۆچی سوپای ئیسلام بە فەرمانی خەلیفەی دووەم و لەژێر فەرماندەری ئیمام حەسەن و عەبدوڵڵای کوڕی عومەر لە عێراقەوە بەرەو ئێران دەڕۆن. عەبدوڵڵای کوڕی عومەر ئەبوو عوبەیدوڵڵای ئەنساری لەگەڵ 5000 سواردا بەرەو شارە زوور ئەکەونە ڕێو چەند شەڕێک ڕوادات. ئەبوو عوبەیدوڵڵا دەکوژرێ و لە دێی ئەبابەیلێ دەهێژرێت. ئەوانەی مانەوە بوونە موسڵمان و وازیان لێهێنان. عەبدوڵڵا مانگێک لەو ناوچانە مایەوە تاوەکو لە جێگەی پرزگاکان چەند مزگەوتێکی دروست کرد یاسا و فەرمانەکانی ئیسلامی لە خەڵکەکە گەیاند. پاشان ڕۆ و هەورامان کەوتنە ڕێو لە نزیک پاوە شەڕ و کوشتار ڕوویدا. عەبدوڵڵای کوڕی عومەر لە شاری پاوە مزگەوتێکی دروست کرد. پاشماوەیەکی کەم توانی هەموو وڵاتی کورد بخاتە ژێر چاودێری ئیسلامەوە. لە بری ئاگر و پەرزگاکان مزگەوتی دروست کرد یاسا و فەرمانی خوای بڵاو کردەوە. لێرەدا مەردۆخی لە ئەبوو عوبەیدەوە کردیە ئەبوو عوبەیدوڵڵا و دوو هاوڕێیتری بۆ زیاد کرد. یەکەم ئیمام حەسەنە کە هەتا ئێستا باسی نەبووە کە ئەو لە فتوحات و جەنگەکانی نەک کوردستان بەڵکو لە دواتریشدا بەشداری کردبێ. ئەو پیاوی سوڵح و ئاشتی بوو و درێژراوی جەنگی سەردەمی باوکی لەگەڵ موعاویەدا کۆتایی پێهێنا. دووەم عەبدوڵڵای کوڕی عومەر دواتر لە باسیدا بە درێژی ڕوونی دەکەینەوە کە ئەویش هەرگیز نەهاتۆتە کوردستان و هیچ مزگەوت و گۆڕێکی لە کوردستاندا نییە کەچی 2 گۆڕ و 13 مزگەوتی لە کوردستاندا بەناوەوە هەڵدەستراوە. هەروەها هەمان هەواڵ لە دەستنووسێکدا هاتووە لەو دەستنووسەشدا نەهاتووە کە لە چ سەرچاوەیە وەرگیراوە ڕەنگە هەر ئەوەی مەردۆخی بێت. مەرحومی مامۆستا مەلا عوسمان چەند جار فەرموویەتی لە حاشیە کتێبێکی گەورەدا باسی شەهیدبوونی و لەم دێیەدا دیوە. منیش زۆر هەوڵمدا و پرسیارم کرد ئەوەم دەست نەکەوت. ڕەنگە ئەویش هەر ئەم کتێبەی مەردۆخی بوو بێت. جارێکی تر لە هەڵەبجە لە باسی گۆڕی ئەو سەحابانە و ئەبوو عوبەیدە باس و خواسمان بوو. حاجی محەممەد کۆکۆی وتی ساڵی 1965 لە کەرکووک سەرباز بووین لە سەردەمی عەبدوسەلام عارفدا. ئەو کاتە قائیدی فرقەی 2 ناوی ئیبراهیم فەیسەڵ بوو. هاتە هەڵەبجە و لەگەڵ کوێخا عەلی کۆکۆیی وتی با بچینە زیارەتی باپیرمان لە ئەبابەیلێ. ئێمە ئەنسارین لەنەوەی ئەم شەخسین. ئەمە جەڕاح نییە و ئەنساریە تابعیە. نازانم ئەویش ئەم باسەی لە چ سەرچاوە و شەجەرەی نەسەبێکێناوە. برادرێک گوتی فڵان مامۆستا لە هەڵەبجە گێڕانەوەیەکی لەسەر ئەبوو عوبەیدەی سەقەفی لەلایە دەیسەلمێنێ کە مەرقەدی ئەبابەیلێ خۆیەتی. منیش چوومە هەڵەبجە بۆ خزمەتی. چیرۆکەکەی بۆ گێڕامە و وتی ئەو سەحابەیە لە جەنگی جەسەردا لەسەر فرات لە باشووری عێراق شەهید بووە. لاشەکەیان بردووە نیشانی پاشای فارسی بدەن. پاشان سوپای ئیسلامی چووە ناوچەکەی گرتووە و لاشەکەیان لە دەی ئەبابەیلێ ئەسپەردە کردووە. وتم سەرچاوەکەت چییە؟ فەرمووی هیچم نییە و هەر خۆم دێڵێم. مادام ئەم قەبرە هەیە و خاوەنی نییە کەواتە هەر دەبێ ئاوا بووبێت. پاشان وتی وابزانم لە کتێبی مجەمەعی تەواریخدا دیومە. جگەلەوە نێوانی دێی ئەبابەیلێ بۆ شوێنی جەنگی جسر لە خوار شاری کوفەوە زیاد لە 1000 کیلۆمەتر دەبێت. جگەلەوە پاشای فارس ئەو هەموو شەڕ و شکستیان بەسەر هاتووە. لاشەی کوژراوێکی بۆ چییە؟ جگەلەوە جەنگی نێوان پاشایانی فارس لەنێو خۆیاندا ئاگایان لە شەڕی باشوور نەما بوو. نەیان دەزانی سەرکردەکان چی دەگوزەرێنن. بەتایبەتر کە ئەو کاتە بوران کچی کیسرا ببوویە پادشا و چەند ئافرەتی تر بوونە پاشا. ئافرەت بە تەبیعەتی حاڵ خۆی لە لاشەی کوژرا و پیاو دەبوێرێ. جگەلەوە ئەو کاتە پایتەختی ساسانی مەدائین بووە نزیک بە خوار شاری بەغدای ئەمڕۆ.
پاشا لەوێ بووە نەک لە ئەبابەیلێ کە 500 کیلۆمتر نێوانیانە. جەمال بابان دەڵێ ناوی دێیەکە وەک دەڵێن بە ناوی سەرکردەی ئیسلامی ئەبی عوبەیدەی ئەنساری ناونراوە کە کاتی فتوحاتی ئیسلامی گەیشتە ئەو ناوە و لە دێیەکە مەزارێکی کۆنی هەیە. پارچە بەردێکی نووسراوی تیا دۆزراوەتەوە کە ناوی سەلیم پاشای بابانی بەسەرەوەیە کە ساڵی 1960 کۆچی ئەو مەزارەی دروست کردووە. لە هەفتەنامەی ئەلئیتیحاد داهاتووە لە بەردەم دێی ئەبابەیلێدا دوو گۆڕی سەحابەی ئەبوو عوبەیدە و ئیمام قاسمی لێیە. لە جێکی تردا دەڵێ ئیمام قاسمی سەقەفی یەکێکە لە سەرکردە ئیسلامیەکانی فتوحاتی ئیسلامی. نازانم نووسەر ئەم زانیاریانی لەکوێوە هێناوە، بەمەرجێ لە ناو سەحابەکاندا کەسێک نییە ناوی ئیمام قاسمی سەقەفی یاخود دەڵێ شەڕی قورس لەو ناوە قەوماوە. ئەوەش هەر ناسەلمێ و هیچ سەرچاوەکی مێژووی فتوحات نییە کە ناوی ئەبابەیلێ ببات و بڵێ لەوێ شەڕ بووە. جێخۆیەتی ئێمە بکۆڵینەوە بزانین ئایا لە سەرچاوی فتوحاتە ئیسلامیەکاندا لە سەحابەکان یان دوای ئەوان کەسێک بە ناوی ئەبوو عوبەیدە یان جۆرەکانی ئەو ناوە هاتوونەتە عێراق و فارس و هەرێمی چیا کوردستان و شەهید بوون؟ ئەوەش ئاسانە، چونکە سەرچاوەکانی مێژووی ئیسلام هەمووی ڕێکخراوە و ئاسان دەدۆزرێتەوە بۆ کەسێک مەبەستی بێت بگاتە ئەنجامێک. بەتایبەتر کە ژیان و مردنی ئەبوو عوبەیدەی جەڕاح و ئەنساری سەقەفی لە هەموو کەسی تر زیاتر ڕوونە و سەرچاوی زۆرە و هیچ گومان ناهێڵێتەوە. کتێبی ئیسابە و ئیستیعاب و ئەسەد الغابە لە باشترین کتێبەکانە کە زۆرترین ناوی سەحابەی تایە. لەو سێ کتێبەدا ژیانی زیاتر لە 20,000 سەحابە هەیە و لەو کتێبانەدا تەنها ئەم ئەبوو عوبەیدانە هەیە. ئەبوو عوبەیدە کوڕی عامر کوڕی موحسن لە بئری مەعونە شەهید بووە لە خاکی حیجاز. ئەو بۆ پێغەمبەر لەگەڵ دەیان سەحابەدا ناردی خەڵکی ئەو ناوە فێری ئیسلام بکەن لەسەر داوای خۆیان، بەڵام بەغەدر هەمویان شەهید کردن. ئەمە لە سەردەمی پێغەمبەردا بووە. ئەبوو عوبەیدە کوڕی عەمارە کوڕی وەلیدی مەخزومی لە فەتحی شامدا بەشدار بوو. لە جەنگی ئەجنادیندا شەهید بوو لە خاکی فەڵەستین نزیک بە خاکی حیجاز. ئەبوو عوبەیدەی جەڕاح ناوی تەواوی ئەبوو عوبەیدەی عامری کوڕی عەبدوڵڵای جەڕاحی قوڕەیشی فەهریە. ساڵی 584 زەینی واتە 40 ساڵ پێش کۆچ لەدایک بووە. لە یەکەمین دەکەسەکەیە کە موسڵمان بوون، لە دەکەسەکەیە کە مژدەیان پێدرا بە بەهەشت. 2 ساڵ پێش کۆچی کرد بۆ حەبەشە. ساڵی 1 کۆچی کرد بۆ مەدینە. ساڵی 2 کۆچی لە جەنگی بەدردا بەشدار بوو. ساڵی 3 کۆچی لە جەنگی ئوحوددا بەشدار بوو. ساڵی 6 کۆچی سەرکردایەتی سریەی زیقیسەی کرد. ساڵی 8 کۆچی بەشداری جەنگی زاد سەلاسیلی کرد و دوای گرتنی قودس کە خەلیفە عومەر چوو بۆ شام هەموو سەرکردەکان هاتنە پێشوازی. عومەر فەرمووی کوا براکەم؟ وتیان مەبەستت کێیە؟ فەرمووی ئەبوو عوبەیدە. وتیان ئێستا دێت. کە هات بەسەر حوشترێکی بێکورتان تەنها گوریسێکی پێوە بوو. سڵاوی کرد و عومەر بە خەڵکی وت لامان لاچن. وتی با بچین بۆ ماڵی خۆتان. ئەبوو عوبەیدە وتی ماڵی منت بۆ چییە؟ یان دەتەوێت بە سەیری ماڵی من چاوت بکوشیت؟ کە عومەر چۆ ژوورەوە هیچی نەدی جگە شمشێر و قەلغان و لبادێک و قاپێکی شکاو. وتی کوا کەلوپەلو خواردنت؟ چوو زەمیلەیەکی هێنا چەند لە تەنانێکی تیا بوو. عومەر گریا. ئەبوو عوبەیدە وتی نەمگوت هاتووی بە ماڵی من چاوت بکوشیت؟ هەر ئەوەندەمان زانی، هەر ئەوەندەمان دەوێت تا دەمانگەیەنێتە مەنزڵ. عومەر فەرمووی دنیا هەمومانی گۆڕی جگە تۆ. کاتی خۆی خەڵکی نەجران داوایان لە پێغەمبەر کرد کەسێکیان بۆ بنێرێت فێری ئیسلامیان بکات. ئەویش فەرمووی کەسێکی بۆ هێستان بۆ دەنێرم. ئەبوو عوبەیدەی بۆ ناردن. پاشتر خەڵکی ئەمەنیش داوای شتێکی ویان کرد هەر ئەبوو عوبەیدەی بۆ ناردن. مەعازی کوڕی جەبەل دەیگوت ئەبوو عوبەیدە چاکترین خەڵقی خۆیە لەسەر زەویدا. کە پێغەمبەر وەفاتی کرد خەڵکی هاتن بەیعەت بۆ بدەن. ئەبوو عوبەیدە وتی بەیعەت دەدەنە من کە ثالثە ثەلاسەتان تایە مەبەستی ئەبوو بەکر بوو لە ئایەتی لا تەحزەن ئین الله مەعەنا. پاش ئەویش بەیعەتی دا بە عومەر. عومەر کردی سەرکردەی سوپای شام لە جێی خالید. جەنگی دیمەشق و فەحل و مروجی ڕوومی کرد. ئەنتاکیا و لازقیە و شارەکانی کەناردەریای گرت و هەموو شامی لە دەست ڕۆم ڕزگار کرد. ساڵی 18 کۆچی نەخۆشی تاعون لە شام بڵاو بوویەوە. 15,000 لە سەربازی ئیسلامی کوشت. هەر لە بنەماڵی خەلیدی کوڕی وەلید 40 کەس و لە بنەماڵی حارسی کوڕی هیشام 70 کەسی کوشت.
لە سەرکردەکان مەعازی کوڕی جەبەل و یەزیدی کوڕی ئەبوو سوفیان و سهل کوڕی ئەمر و شەرحەبیل کوڕی حەسەنە و زۆری تری کوشت. خەلیفە عومەر ویستی بە جۆرێک ئەبوو عوبەیدە بانگ بکاتەوە و تووشی ئەو پەتا نەگریسە نەبێت. نامێکی بۆ نارد بەم جۆرە: سەلامت لێبێت، کارێکی تۆیان پێگوتوم دەمەوێت بەدەمی خۆت بدوێنم، ویستم بێمەلات، بەڵام هەر کە نامەکەت خوێندەوە دایمەنێ هەتا دەگەیتە لام. بەڵام ئەبوو عوبەیدە تێگەیشتە بۆ عومەر چی دەوێت، هەر بۆیە نامێکی بۆ نووسیەوە: لە ئیشەکەت بە من حاڵی بووم، من لەگەڵ سەربازەکانی خۆمدام، دەروونم حەز ناکات لەیان گوێ ببمەوە، وازم لێبێنە بالایان بمێنمەوە. ئەبوو عوبەیدە لەوێ بەو نەخۆشیە لە تەمەنی 58 ساڵیدا لە فەحلی ئەمواز لە ئەردەن مرد، لە گۆڕستانی گریسان ئەسپەر دەکرا. عومەر هەمیشە دەیگوت خۆزگە پڕژوورێک پیاوی وەک ئەبوو عوبەیدەم دەبوو، گەر بمایە لە جێی خۆمدام دەنا، گەر پرسیارم لێ بکرایە بۆچی، دەمگوت ئەمینی خوا و پێغەمبەرم داناوە. ئەبوو عوبەیدە دەیگوت خۆزگە مڕێک بوومایە و خەزمان سەریان بڕیمایە، گۆشتەکەیان بخواردمایە و جگەرەکەیان سوور کردمایەتەوە. ئەوە بوو کورتەی ژیانی ئەبوو عوبەیدە. بریا مەرقەدی ئەو کەسایەتیە مەزنا بە هەڵوێست و پاک و خۆنەویستە لە خەڵکی کورداندا بووایە، هەتا چیرۆک و داستان و ڕەوشتە جوانەکانی لە یادی خەڵکی کوردستاندا لە باس و خۆس و گێڕانەوەیدا بووایە، بەڵام سەد مەخابن. ئەبوو عوبەیدە کوڕی مەسعود کوڕی ئەمر کوڕی عومێر کوڕی ئەوفی سەقەفی ئەنساری. ئەم سەرکردەیە لە کتێبی ئەسحابەکاندا بە سەحابی تەواو نەهاتووە، بەڵکو لە ناو منداڵەکاندا ناوی هەیە. لە سەردەمی پێغەمبەر و ئەبوو بەکردا ناوی نییە، چونکە درەنگ موسڵمان بوو. ئەو کاتی کە پێغەمبەر لە دوا غەزایدا لە تەبوک دەگەڕایەوە بۆ مەدینە، لە مانگی ڕەمەزان لە ساڵی نوێی کۆچی لەو کاتەدا وەفتێک لە خێڵی سەقیف هاتن موسڵمان بوونی خۆیان ڕاگەیاند. شەرەفی سەحابی بەرکەوت، بەڵام شەرەفی جیهادی بەرنەکەوت، چونکە دوای تەبوک موسڵمان بوو و تەبوک دوا غەزای پێغەمبەر بوو. بەڵام کە موسەنە پەلاماری فارسەکانی دەدا و لە بابلەوە هاتە مەدائین، ڕاویان دەنێ لە داخدا شەهریار پاشای ئەو کاتەی فارس سەکتە دەکا و دەمرێت. ناکۆچی دەکەوێتەوە ناو سەرکردایەتی فارس. موسەنە دەیەوێت سوود لەو هەلە وەربگرێت و داوا لە ئەبوو بەکر دەکات بۆ یارمەتی، بەڵام ئەبوو بەکر دەمرێت. عومەر دەبێتە خەلیفە، موسەنە دەگاتە مەدینە و داوای سوپا دەکات. ئەو کاتە ئەرمێدخت کچی کیسرا دەبێتە پاشای فارس و سابووری پادشای پێشخۆی دەکوژێت. فارسەکان هەندێک شوێن لە باشووری عێراق دەگرن، لەبەر ئەوە سەربازە موسڵمانەکان حەز ناکەن بچن بۆ شەڕی فارس و بە تایبەتتر کە خالید لەوێ نەماوە. خەلیفە عومەر موسڵمانەکان کۆ دەکاتەوە، هەرچی داوا دەکات نایان بەدەمیەوە، بڕیار دەدات هەرکەس زوو وەڵام بداتەوە دەیکاتە سەرکردەی سوپای عێراق. لەوێدا ئەبوو عوبەیدەی کوڕی مەسعودی سەقەفی کە کوڕێکی گەنجی ئازا و دیار بوو خۆی ناونووس کرد. عومەر پەیمانی بردەسەر، لەگەڵیدا 1000 کەسی نارد بۆ عێراق. بە ئەبوو عوبەیدەی وت گوێ لە هاوڕێکانی پێغەمبەر بگرە، لە جەنگ و ڕاگۆڕینەوەدا مشاورە و بەشداریان پێ بکە، هەتا لێت ڕوون نەبێتەوە لە خۆتەوە خێرا بڕیار نەدەیت. ئەمە جەنگە و جەنگیش بۆ کەس باش نییە، بۆ یەکێک نەبێت کە لە بۆسەدا بێت بۆ هەل و فرسەت قۆستنەوە، لە پەلەکردن لە جەنگدا لە ناوچوون نزیکە. عومەر ڕەشبگیری ڕاگەیاند. ئەبوو عوبەیدەی کردە سەرکردەی سوپای عێراق و موسەناش فەرماندەیەکی بوو. ئەبوو عوبەیدە لە جەنگی ئەلنەماریق نزیک کوفە و جەنگی سقاتیە نزیک شاری واسط سەرکەوتنی باشی بەدەستێنا. لەو کاتەدا بوران کچی کیسرا بووە پاشای فارس. ڕۆستەم وەزیری بەرگری فارس سوپایەکی بۆ جالینۆز ئامادە کرد و بەرەو خواروی عێراق ناردی. فێڵێکی زۆری لەگەڵ نارد. هەردوو سوپا لە خواروی حەیرەوە بەرامبەر یەکتر وەستان، تەنها ئای فرات لە نێوانیاندا بوو. فارسەکان نامەیان نارد بێنە ئەو بەریان دێنە ئەمبەر. سەرکردە موسڵمانەکان وتیان با ئەوان بپەڕنەوە، بەڵام ئەبوو عوبەیدە ڕازی نەبوو، گوێ لە ڕای سەحابەکان نەگرت، بەگوێی عومەری نەکرد کەوتبووی بە پرس و ڕاکار بکە. وتی ئێوە لە مردن دەترسن، کەس لە ئێمە ئازاتر نییە بۆ مردن. پردێکیان دروست کرد و هەمویان پەڕینەوە بۆ ئەوبەر. جەنگێکی قورس ڕۆیدا و سوارەکانی موسڵمانان جەنگێکی ئازایانەیان کرد، بەڵام فیلەکان ترسناک بوون و لەبەریان هەڵدەهاتن. فیلەکان دڕیان بە سوپای ئیسلامیدا و هەرایان پێکردن. ئەبوو عوبەید هاواری کرد پەلامەری فیلەکان بدەن و پاڵە و دەسرازەکانیان بپچڕن. فارسەکان بەسەر فیلەکانەوە سەنگەریان بەستە بوو، تیریان لێوە هەڵدەدایە خوارەوە.
ئەبوو عوبەید پەلاماری فیلێکی دا و بە شمشێر شفرەکەی قرتاند و پاڵۆکەی پچڕاند. سەنگەرەکان کەوتنە خوارەوە، بەڵام لە جارێتردا ئەبوو عوبەیدی سەقەفی بوو بەژێر فیلێکەوە و پلیشایەوە و مرد. یەک لە دوای یەک 9 سەرکردەی سەقەفی شەهید بوون، هەتا گەیشتە سەرەی موسەنا. خەریک بوو بیان پەڕێنێتەوە، بەڵام سەحابەیە کە بینی هەموو سەرکردەکان شەهید بوون پەلاماری پردەکەیدا و پچڕاندی و وتی ئێوەش بکوژرێن لە پێناو ئەوەی ئەوانی لە پێناودا کوژران. بارەکە زۆر خراپ بوو، زۆریان خۆیان هەڵدایانە و ئاوی فرات. موسەنا هاواری کرد و دەیپاراستن و دەیگوت مەترسن و پەلەمەکەن. پردێکی هەروای بۆ کردن و پەڕاندنیەوە. لەو جەنگەدا 4000 موسڵمان شەهید بوون. فارسەکان ویستیان بپەڕنەوە بۆیان، بەڵام ناکۆکی ناومەدائینی پایتەخت و شۆڕش لە دژی ڕۆستەم نەیهێشت. خەلیفە عومەر نەیپێکالەوەی کە هەر بەوەندەی ئەبوو عوبەیدی هەڵبژارد کە یەکەم کەس بوو هاتە دەرەوە و ئامادەی نیشاندا بۆ جەنگ، بەڵێ ئازا بوو، بەڵام بەوە ئازا نەبوو کە گوێی لە فەرمانی خەلیفە نەگرت و داوای لێکرد بە پرس و ڕای سەحابەکان کار بکات. هەروەها عەبدوڵڵا بە پچڕانی پردەکە پنێکی خراپی پێدان. هەڵەیەکی سەربازی گەورەی کرد، نەخشی موسەنای تێکدا، هەرچەند نمونەیەکی بەرزی فیداکاری تیا بوو. خەلیفە عومەر بیستی دڵی تەنگ بوو، فەرمووی ڕەحمەت لە ئەبوو عوبەید، ئەگەر خۆی بگرتایە و گوێی بۆ ئێمە شل بکردایە لە جێکی تردا دەڵێ خۆیان من پاڵپشتی هەموو موسڵمانێکم، هەمویان لە کۆمەڵی منن، خوا ڕەحم بە ئەبوو عوبەید بکات. ئەگەر گوێی بۆ شل بکردمایە دەبوومە پشتگیری ئەویش. دواتر لە جەنگی قادسیەدا قەعقاع هاواری دەکرد وەرن تۆڵەی ئەبوو عوبەیدە و جەنگی سەلیت و سەحابەکانی جەنگی جەسەر بکەنەوە. بڕۆکلمان دەڵێت عومەر بە سەرکردایەتی ئەبوو عوبەیدی سەقەفی یارمەتی نرد بۆ عێراق دژی فارس و لە نزیک قەوسی ناتف نزیک حەیرا گەیشتن بە یەک. لەوێدا ئەبوو عوبەیدە لە فورات پەڕیەوە بەسەر پردێک کە لە بەلەم دروستکرا بوو. شەڕ قەومە موسڵمانان شکان و ئەبوو عوبەیدە کوژرا. ئەوە تا یەک وشە ناوی سەلمان پاکی نەبردووە. ئەمە ڕاستی ڕووداوەکەیە، بەڵام هەفتەنامەی ئیتیحاد بە هەڵە باسێکی کارل بڕۆکلمانی هێناوە کە کارل لە هیچ جەیەکدا شتی وای نەوتووە. ئیتیحاد دەڵێ لە باسی ئەبوو عوبەیدی سەقەفیدا لە جەیەکی زیادەدا هەیە، ڕەنگە باسەکەی مەرحومی مامۆستا مەلا عوسمان لەم حاشیەدا بوو بێت. پێم سەیرە نەهرەوان و ناوچەی بەعقوبە دەگرێتەوە، چونکە جەنگی جسر لە خوار شاری کوفە لە باشووری عێراق ڕوویداوە، یان ڕەنگە لەوێژ نەهرەوان هەبێت چونکە ناوچەکە یەک پارچە زەلکا و لقە ڕووبارە. ئەبوو عوبەیدە کوڕی عەبدوڵڵا کوڕی مەسعودی هەزلی. ئەم کەسە شەوی جەنگی دوجەیل شەهید بوون پێکەوە لەگەڵ ئیبن ئەشعەس و عەبدوڵڵا کوڕی شەداد کوڕی هادی لیسی کە کوڕی خاڵی خالیدی کوڕی وەلید بوو. لە دوجەیلی نزیک شاری کوت شەهید بووە. ئەبوو عوبەیدەی مەولای ئەبی ڕاشدی ئەزدی ژیان و مردنی دیار نییە. ئەبوو عوبەیدەی دلی ژیان و مردنی دیار نییە. بەم جۆرە ڕوون بۆوە کە لە سەحابەکان کەسێک بەناوی ئەبوو عوبەیدە نەهاتۆتە کوردستان و شەهید نەبووە. ئەوەش کە لەدەی عەبابەیلێ و شوێنی ترە یان دەبێت کەسێک بێت لە سەردەمی ئەمەی و عەباسیدا کوژرا بێت لە شەڕی هەڵگەڕاو و خەواریجەکان کە هەمیشە شکستیان دەخوارد پەنایان دەبردە بەر کوردستان. کوردیش هەر لە خۆوە بێ ئەوەی قازانجێک بکەن پەنایان دەدان و شەڕیان دەئاڵاندە ماڵی خۆیان. من لەو بڕوایەدام زۆربەی گۆڕەکانی کوردستان بەم جۆرەیە کە پێش کوژرانیان خۆیان بنەوەی پێغەمبەر و ئیمام عەلی نیشانداوە. کوردیش عاتیفانە پشتیان گرتوون یان گۆڕی زانایانی زەردەشتین و لە ترسی لە ناوچوون و لە بیرچوون هەوادارانیان ناویان گۆڕیون و کردویانن بە سەحابە و ناویان ناون بە ناوی گەورە و سەرکردەکانی ئیسلامەوە. گۆڕی ئەسحابە درێژ لە دەی دێلێژە لە شارە زۆر. نزیک بە کونەکۆتر لەسەر ڕێگەی دێلێژە لە قەرەداغ گۆڕێکی 14 مەتری هەیە بە ناوی ئەسحابە درێژ. چوومە سەر گۆڕەکە و بە مەتر پێوام. هەر لە دێر زەمانەوە بەوە ناسراوە کە گۆڕی سەعدە و لەسەر گۆڕەکەش بە عەرەبی نووسراوە ئەمە گۆڕی تێکۆشەری ڕێیخوا سەعدی کوڕی ئەبی وەقاسە کە لە ساڵی 50 کۆچی شەهید بووە. لەبەر ئەوەی ناوەکەی ئاشکرایە ئاسانە بە دوواداچوون لە ژیانی بکرێت، بە تایبەت کە سەرچاوەکان پشتگیری شەهیدبوونی ناکەن لە کوردستاندا. ژیاننامەی سەعد. دوای شەڕێکی سەخت لەسەر کورسی لە نێوان پاشایانی مەدائیندا یەزگورد کرایە پاشای فارس. یەکەم کاری ئەوە بوو سوپایەکی زۆری کۆ کردەوە بۆ سەندنەوەی باشووری عێراق لە موسڵمانەکان.
ڕۆستەمی کردە سەرکردەی سوپاکەی وەڕەوانەی باشووری عێراقی کرد. لەو کاتەدا موسەنە سەرکردەی سوپای ئیسلامی بوو لە عێراق، بەڵام بریندار و نەخۆش بوو. لەبەر ئەوە خەلیفە عومەر سەعدی کوڕی ئەبی وەقاز خاڵی پێغەمبەری کردە سەرکردە لە جێی موسەنە و بە سوپایەکی زۆرەوە ڕەوانەی عێراقی کرد. موسەنە کۆمەڵێک وەسیەتی بۆ سەعد نووسی. پێش گەیشتنی سەعد موسەنە مرد. ساڵی 15 کۆچی جەنگی قادسیە ڕوویدا و ڕۆستەم کوژرا و فارس شکا. پاشان سوپای سەعد پەلامەری مەدائینی پایتەختی ساسانیەکانیدا لە ڕۆژئاوای دجلەوە لەسەر ڕووباری شیر نزیک مەدائین. یەزگوردی پاشا هەڵهات و مەدائین گیرا. ئەمە لە مانگی سەفەر ساڵی 16 کۆچی بەرامبەر ئازاری 637 زاینی بوو. دوای ئەوە سەعد هێرشی کردە سەر جەرەولا و خانەقین و حەلوان لە خاکی کوردستان و لە فارسەکانی سندەوە و لەوێش یەزگورد هەڵهات. فەتحی جەلەولا لە زێلقەعدەی ساڵی 16 کۆچی بوو. لە نێوان ئەو مەدائیندا 9 مانگ بوو. عومەر ڕازی نەبوو زیاد لەوە سوپای ئیسلامی بچێتە ناو جەرگەی وڵاتی عەجەمەوە. هەر بۆیە داوای لە سەعد کرد لەوە زیاتر نەڕوات و فەرمووی شارێک دروستکە لە ڕۆژئاوای فوراتەوە با لە نێوان من و ئێوەدا ڕووبار نەبێت. من حەز ناکەم سوپامان لەوە زیاتر بڕوات. سەعد بەڕاوێژی فەرماندەکانی ساڵی 17 کۆچی نەخشەی کوفەیان داڕێژا. ناوچەی کوفەیان هەڵبژارد و کردیانە شار و بنکەی سەربازی و مەڵبەندی ویلایەتی عێراق. خانوویەکیان بۆ سەعد دروست کرد لە دار، دەرگایەکی لەسەر مزگەوت و دەرگاکەی تری لەسەر بازار بوو. پاشان خەڵکی عێراق ئاژاوەیەک بۆ سەعد دەتەنن. ئەوە یەکەم فیتنەی ناوخۆ دەبێت لە مێژووی ئیسلامدا. خەلیفە عومەر ناچار دەکەن بانگی کاتەوە بۆ شاری مەدینە. دەیکاتە ئەندامی ئەهلی حەل و عەقد بۆ مەشوەرەت و پرسوڕا لە پێشهاتە گرنگەکاندا. لە ڕیزی عوسمان و عەلی و تەلحە و زوبەیر و عەبدوڵای کوڕی عومەردا. عومەر حەزی نەدەکرد گەورەکان و هاوڕێ زۆر نزیکەکانی پێغەمبەر لە مەدینە و پایتەختی ئیسلامی دوور بکەونەوە. لەو کاتەدا فارسەکان لە شەری نەهاوەند کۆببوونەوە بۆ هێرش هێنانە سەر مەدائین. کاتەکە ناجۆر بوو، بەڵام عومەر لە جێگەی سەعد نیعمانی کوڕی موزنی کردە سەرکردە و ناردی بۆ نەهاوەند. فارسەکانیان شکاند کە خەلیفە عومەر لە مەدینە شەهید دەبێت، عوسمان دەکرێتە خەلیفە. عوسمان ناچارە سەعد بنێرێتەوە بۆ سەرکردایەتی عێراق چونکە لە کاروباری ناوچەکە شارەزایە. دووبارە فیتنەچیان لە عێراق بوختان بۆ سەعد دەنێنەوە و جارێتر بانگی دەکەنەوە بۆ مەدینە. بەڵام عوسمان ناچار جارێتریش دەینێرێتەوە بۆ عێراق بۆ بەرەنگاری یەزگورد کە هەروازی نەدەهێنا. بەڵام خەلیفە عوسمان بەو فیتنەی کە لە عێراقیدا سەرچاوەی گرتبوو لە مەدینە شەهید دەبێت. ئیمامی عەلی دەکرێتە خەلیفەی موسڵمانان. عەلی عەزم جەزم دەکات کە تۆڵە لە بکوژانی خەلیفە عوسمان بکاتەوە. دەچێتە عێراق و تیا نیشتەجێ دەبێت. ئاژاوە و هەرا و کوشتارێکی زۆر لە نێوان موسڵمانەکاندا ڕۆدات. هەردوای شەهیدبوونی خەلیفە عوسمان سەعد خۆی لە فیتنە دەشارێتەوە. دەچێت لە شاری ئێبلا نیشتەجێ دەبێت. بەپێی ئەو فەرمودەیە کە دەفەرمێ ئین تەکون الفتنة خەیر الناس فیها الخەفا ئەتەقا. پاشان دەچێت بۆ دەی عەقیق لە 10 میل دووری شاری مەدینەوە. لەو کاتەدا تەمەنی گەیشت بۆ 80 ساڵە و هەتا شەهیدبوونی ئیمامی عەلیش دەمێنێ. سەعد بەرگە جەنگی خوێناویەکەی سەردەمی جیهادی شاردبوویەوە و هەرما بووی. وەسیەتی بۆ کوڕەکانی کردبوو کە ئەگەر مرد ئەو بەرگە خوێناویە بکەنە کەفەن. سەعد لە عەقیق مرد. کوڕەکانی هێنایانەوە بۆ مەدینە و لە مزگەوتی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت نوێژیان لەسەر کرد. خێزانەکانی پێغەمبەریش نوێژیان لەسەر کرد و پاشان بردیان بۆ گۆڕستانی بەقیع لە شاری مەدینە لە ناو هاوڕەکانیدا بە خاکیان سپارد. سەعد دووە ئەندامی شورا بوو کە وەفاتی کرد. ئەمە جیهاد و ژیانی سەعد بوو لە عێراق و پاشان گەڕایەوە بۆ مەدینە و لەوێ مرد. هەموو سەرچاوەکان لە درێژی ئەمە زیاتریان نەنووسیوە. ئێمە دەبێت ڕاستیەکانی مێژوو بنووسین.
پێم سەیرە کە گۆڕێکی 14 مەتری لە کوردستاندا لە ناوچەی قەرەداغ ناوی سەعدی کوڕی ئەبی وەقاسی لەسەر نووسرابێت و خەڵکی بە ناوی ئەو سەحابە پیرۆزەوە خاڵی پێغەمبەرمانەوە زیارەتی بکەن. بەریا ئەوە گۆڕی ئەو بووایە و گۆڕی چەند کەس لەو کەسایەتە مێژوویانە لە خاکی کورداندا هەبوونایە. هەتا زۆرترمان لەسەر شار و شوێنەوەری کوردیمان هەبایە. بەڵام مەخابن، بەڵێ سەعەد هەتا نزیک جەلەولا و حەلوان لە کوردستان دێت. ڕەنگە بە سوپاکەیەوە بە دوای فارسەکاندا هەتا نزیک قەرەداغی شاتبێ و ئەو جێیە لە دێلێژە جێنزرگەی ئەو بێت. لەوێ ماوەیەک هەڵیدا بێت پاشتر گەڕابێتەوە بۆ کوفە. هەرچەند سەرچاوەکان ئەو باسییان نەکردووە. لەلایەکی ترەوە گۆڕێکی 14 مەتری لە مەزەنەی عەقڵدا نییە، چونکە ئەوانیش مرۆڤێک بوون لە باڵا و لە شەولاردا لە مرۆڤی ئەمڕۆ گەورەتر نەبوون. ڕەنگە ئەوەش پەیوەندی بە ئاینەکانی پێش ئیسلامی کوردەوە هەبێت، لە ترسی لە ناوچوون لەژێر ئەو پەردەیەدا شاردبێتیانەوە. بەتایبەت گۆڕی زانایان و پیرانی زەردەشتی هەمیشە لە شوێنی بەرز و پەنادا بووە، وەک پیرە مەگرون و پیر ئیلیاس و باوە نەوەز و پیر شەوکەڵ و پیر شالیار و زۆری تر. گۆڕی ئەسحابە عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری لە گوندی سەرچیا لە ڕانیا. نامەیەکم بۆ هاتووە پوختەکەی دەڵێ لە بەرامبەر قەڵاتزە چیەکی گەورە و بێڕەزا هەیە پێی دەڵێن ئاسۆس. گوندێکی لەسرە بە ناوی سەرچیا، قەبرێکی لێیە بە ناوی ئەسحابە عەبدوڵڵا بەبێ خیلاف ئیجماعی لەسرە کە ئەمە هاوڕێی پێغەمبەرە سەحابەیە ناوی عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساریە. لە جەنگێکدا شەهید بووە لەسەر ئاوەکە کە گۆڕەکەشی هەر لەوێدایە. ساڵانە دەیان کە زیارەتی دەکەن و خێر و مەولودی بۆ دەکەن، بە تایبەت ژنان داوای منداڵبوونی لێ دەکەن. زیاتر لە 1000 داری قەزوانی پیری هەیە، کەس ناوێرێ بە وشتیش بیان بڕێت. دەڵێن تەمەنیان 100 ساڵ دەبێت. ساڵانە هەزاران دیناری قەزوان و بنێشتی لێبەرهەم دەهێنرێت. هەر لەو ناوەدا لەسەر شوێن و لوچکە بەرزەکان ڕەبایی گەورە هەیە پێی دەڵێن قۆنگەر، بە بەردی گەورە دروست کراوە. زۆریان قورسیان چەندین تەن دەبێت. خەڵکی دەڵێن ئەمە سەنگەری سەردەمی کافر و مسلمانانە. ئەو ناوە هەتا ئێستش سیاری بۆ ناچێت. بەپێی هەندێک سەرچاوەی لاواز باسی کوژرانی سێ عەبدوڵڵا لە دەوروبەری هەمان شوێندا کە نامەکە ناوی دەبات هاتووە کە ئەمانن: عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری، عەبدوڵڵای کوڕی عومەر، عەبدوڵڵای کوڕی جەندەل. عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری نووسەری نامەکە دەڵێ خەڵکی ناوچەکە بێخیلاف و بە ئیجماع دەڵێن و گومانیان وایە کە سەحابەیە و ناوی ئەسحابە عەبدوڵڵایە و گۆڕی عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساریە و لە شەڕی کافر و مسلماناندا لە ناوچووە. لە کتێبی ئیسابەی ئیبن حەجەری عەسقەلانی بەرگی 2 و 3 تەنها 743 ناوی عەبدوڵڵای تایە. زۆر هەوڵمدا کە ناوی عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری تیانە بوو، کە ئەبوو ئەیوب ناوی خالید کوڕی زەید کوڕی کەلیب لە بەنی نەجارە. لەقەبی ئەبوو ئەیوبە نیسبەتی بۆ ئەنسار دەگەڕێتەوە، لە سەحابە بەرزەکانە. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت کە کۆچی کرد بۆ مەدینە، ماڵی ئەوی بۆ هەڵبژێرا تیانیشتەجێ ببێت. 7 مانگ تیامایەوە. جارێک پێغەمبەر و ئەبوو بەکر و عومەری برد بۆ ماڵی ئەبوو ئەیوب لە بێستان تا برسێتیان بشکێ. لە سەردەمی پێغەمبەرەوە تا سەردەمی معاویە بەردەوام لە غەزادا بووە کە ئیمامی عەلی چوو بۆ عێراق لە جێی خۆی لەسەر مەدینە داینا، کە پاشان ئەبوو ئەیوب دایە پاڵی و چوو بۆ لای لەگەڵیدا جەنگی خەوارجی کرد. دوا غەزای کە معاویە سوپای کۆ کردەوە بۆ گرتنی قوستەنتینیا، ئەو کاتە ئەبوو ئەیوب پیر بوو، 80 ساڵ دەبوو، نەخۆش کەوت. یەزیدی سەرکردا هات و وتی کارت هەیە؟ وتی سڵاوم بگەێنە بە سەربازان، وەکە مردم تا دوا خاڵتان لە خاکی دوژمن بمبن، لە ژێرپەی سەربازەکانتاندا لە نزیک شوورەی قوستەنتینیەوە ئەسپەردەم بکەن. لە نێوان ساڵانی 50، 51 و 52 کۆچی مرد. وایان بۆ کرد کەوتی باسی ئەبا ئەیوب زۆرە، هەر لە زادالمیعاددا 16 جار باسی هاتووە. ئایا ئەبا ئەیوب کوڕی هەیە ناوی عەبدوڵڵا بێت و لە سەردەمی خەلیفە عومەردا لە فەتحی کوردستاندا بەشدار بووبێ و شەهید بووبێت؟ ئەوە هەڵەیەکی مێژوویە. دوای گەڕانی زۆر بەو ئەنجامە گەیشتم کە ئەبوو ئەیوب کوڕی نییە ناوی عەبدوڵڵا بێت.
تەنها ئیبن سەعەد کاتبی واقیدی دەڵێ ئەبوو ئەیوب کوڕێکی هەبوو بە ناوی عەبدوڕەحمان وەچەی نەماوە. واتە ئەبوو ئەیوب تەنها کوڕێکی هەبوو ناوی عەبدوڕەحمان بووە نەک عەبدوڵڵا. و لە ناو سەحابەکاندا لە کونیەی ئەبوو ئەیوبەکان و ئەنسارەکان کەسیان کوڕیان بە ناوی عەبدوڵڵا نییە و نەهاتووە. لە بەرگی دووەمی ئیسابەدا لە ژمارە 4518 تا 5062 دا ناوی 544 عەبدوڵڵای تایە کە بە گەورەیی پێغەمبەریان بینیوە، جیهاد و غەزایان لەگەڵ کردووە، بەڵام ئەو ناوەیان تیانیە. و لە بەرگی سێمیشدا ناوی 37 سەحابەی بردووە و ناوی 65 عەبدوڵڵای بردووە و ناوی 97 سەحابە براوە جارێکی تر بە هەموویەوە لە بەرگی سێمدا دەکاتە 199 سەحابە و بەوەی بەرگی دووەمەوە کە 544 سەحابەیە هەمووی دەکاتە 743 دانە ناوی عەبدوڵڵا سەحابی، بەڵام لە هەر هەموویدا عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری تیانیە. ناوی مەرقەدی ئەسحابە عەبدوڵڵا لە چیەوە هاتووە؟ لە ڕاستیدا ئەوەی ئەو باسی دروست کردووە ئەو دەستنووسە هەڵبەستراوە بووە کە حەوێزی و پاشتر وائزی لێیان وەرگرتووە و تەرجەمەیان کردووە بۆ کوردی و فارسی و پاشانیش ڕۆژبەیانی هەنێشتی لەسەر وتووە. هەرسێکیان بە کورتە بەم جۆرەیان باس کردووە کە فەتحی شام و ئەرمەن و موسڵ تەواو بوو. ئەبوو عوبەیدە نامەی بۆ خەلیفە عومەر نووسی ئایا بەرەو ڕۆژهەڵات بچین یاخود بەرەو ڕۆژ ئاوا؟ عومەر وەڵامی دایەوە 4000 سەرباز تەسلیم بە خالید بکە بەرەو قەومی کوردان بیان بات، ئیسلام بگەێنێتە کێوەکانی کوردان. کات پاییز بوو، ڕۆژی پێنجشەممە 20 جەمادی یەکەمی ساڵی 20 کۆچی ئەبوو عوبەیدە لەگەڵ خالیددا سوپایەک و ئەم سەرکردانەی نارد. فەزلی کوڕی عەباس و زوبەیری کوڕی ئەوام و مقدادی ئەسوەد و عەبدوڵڵای عومەر و عەبدوڕەحمانی کوڕی ئەبوو بەکری سدیق و زراری ئەزوەر و ئەبوو دوجانە و عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری و گەلێکی تر. ڕۆیشتن تا گەیشتنە هەولێر و فەتح کرا. لێوە عەبدوڵڵای جەندەلی بەرەو ئەرموتە نارد، بەڵام عەبدوڵڵا شەهید کرا. پاشان خالید عەبدوڵڵای کوڕی ئەمەری نارد بۆ شیدەر بۆ پشدەر. خالید خۆی و سەحابەکان کە عەبدوڵڵای ئەبوو ئەیوبی لەگەڵ بوو چون بۆ مەرجێن مەرگا. پاشان چوونە سەر پاشای دوگمان و عەبدوڵڵا و مقداد چوونە سەر کێوی دەربەندی پشدەر و مقداد و عەبدوڵڵا حەملەیان برد. پاشان ئەسوەد و عەبدوڵڵا عومەر و عەبدوڵڵا ئەبوو ئەیوب و زراری ئەزوەر و مقداد پەلامەری مەلیک فەڕۆخیاندا و کوشتیان. سوپای کوردان شکا. مالکی ئەشتەر زانی مەلیک فەڕۆخ کوژراوە داوای یارمەتی لە کوردان کرد. پاشان منجوران پاشای سێوسێنان کە سۆسەن پاشای ناو بوو، پاشای ڕەبت کە ناوی قیروان بوو، پاشای پشدەر و پاشای دوگمان فەیروزی کوڕی نارد بۆ مەرگا بۆ تۆڵەی مەلیک فەڕۆخ. گەیشتنە دەی ئەزمرا بەردەشان کە خالید زانی لەشکری پاشای دۆگمان کە 15000 کەسە بۆ تۆڵەی فەڕۆخ هاتووە ترسا. خالید وتی یا ڕەبی زەلیلی دەستی کوردانمان نەکەی، شەڕی بێوێنە قەوما و پاشای ڕەبت و مجوران و فەیروز کوژران. سوپاکەیان هەڵهات. سوپای ئیسلام دوایان کەوتن تا ئاوایی قرەبانە قەرەتەپە و ڕاویاننان. دەیەکی باخات و ئاودار بوو. گەورەی دێ ناوی قەرەبابا بوو کوژرا. خالید وتی من شەڕی زۆرم کردووە لەو قەومە ئازادتر و حیلەباسرم نەدیوە، یا ڕەبی دڵی ئەم قەومە یەک نەگرێ. پاشان هێرشیان کردە سەردەیەک عەبدوڵڵای ئەبوو ئەیوب کوژرا و خالید گریا چونکە لە گەورانی ئەنساری بوو، سەحابەکان غەمناک بوو. لە فتوحی سەواد العراقی واعیزیدا بە فارسی دەڵێت تیرێک هات دای لە سینەی عەبدوڵڵای ئەبوو ئەیوبی ئەنساری و مرد. بڕوانە پەراوێز کە نادری کەریمیان بە فارسی بۆی نووسیوە، هەروەها بڕوانە ڕۆژبەیانی ئەمانەی کە هێنامەوە هەمووی هەڵبەستراوە و هیچ لەو سەحابانە لە ژیانیاندا نەهاتوونەتە کوردستان. دوژمنانی کورد ئەو درۆیانەیان هەڵبەستووە، بەڵام نەیانزانیوە داواکان چۆن بتەنن کەوتوونەتە هەڵەی مێژوویی گەورەوە. عەبدوڵڵای کوڕی عومەر دووبارە ئەو سێ سەرچاوەی پێشوو هەڵبەسترا و درۆیان دروست کردووە کە زۆر لە باسی ئەو نامەیە دەچێت کە بۆم هاتووە و ناوچەکەشیان لێک نزیکە. حەوێزی دەڵێت دوای گرتنی سابلاغ و ئەسیرکردنی مەلیکە ئەرجانووز چوونە جەنگی خۆشقەدەم پاشای ڕەزائیەی ئەرمەنی لە ئازەربایجان. ڕەزائیە گیرا و خۆشقەدەم کوژرا و پاشان خالید بۆ وڵاتی عەرەب گەڕایەوە و لە ڕێی بەدگومانەوە
چوو بۆ دەی ئیسماعیل قولی سماقوڵیان نزیک کۆیە. خەڵکی ئیسماعیل قولی پەلاماری کاروانی سەحابەکانیاندا و زۆربەیان کوشتن. خالید و عەبدوڵای کوڕی عومەر بەرەو شام گەڕانەوە. لە نێوان مووسڵ و هەولێر تووشی چەمێک بوون. پیرەژنێک لەسەر ئاوەکە بوو وتیان چی دەکەیت؟ وتی من موسڵمانم ناتوانم بپەڕمەوە. هەرچی خالید وتی حەقت نەبێت، بەڵام عەبدوڵڵا کردیە کۆڵ و پەڕاندیەوە. لە ناوەڕاستی ئاوەکەدا پیرەژن چەقۆیەکی دەرهێنا و دای لەسەر دڵی عەبدوڵڵا و کوشتی. خالیدیش پیرەژنەکەی کوشت. خالید زۆر گریا، هەر لەویا جەنازەی عەبدوڵڵای لە نزیک ئاوەکە تەسلیم بە خاک کرد. ئێستاش مەرقەدی عەبدوڵڵا مەشهورە بە سوڵتان عەبدوڵڵای عەرەبی. خالیدیش گەڕایەوە بۆ حومس. هەروەها واعیزی دەڵێ پیرەژن تۆزێکی ژەهراوی کرد بە لوتی عەبدوڵڵادا کە گەیشتە ئەوبەری ئاوەکە عەبدوڵڵا ڕەنگی زرد بوو. باسەکەی ڕۆژبەیانی و واعیزی لەگەڵەوەی حەویزێدا کەمێک جیاوازی هەیە. کوژرانی عەبدوڵای کوڕی عومەر لەو جێیەدا درۆیەکی ڕوت و شاخدارە. عەبدوڵڵا مردووە و شەهید نەبووە. لە مەدینە ناشتویانە نەک لە قەرەچۆقی کوردستان. ساڵی 64 کۆچی نەک ساڵی 21 کۆچی. لە سەردەمی ئەمەویەکاندا نەک لە سەردەمی عومەری باوکیدا. و خەلیفە عومەر ساڵی 23 کۆچی شەهید بووە نەک ساڵی 21 کۆچی وەک حەوێزی و واعیزی و ڕۆژبەیانی باسییان کردووە. لە بەڕگەی کێوسێن و سەرەدا ئەم هەموو هەڵەیە کرابێت دیارە ئەمە نووسینی کەسێکی ساکار و سادەیە یان هی کەسێکی زۆرزانە ویستوێتی بۆ ماوەی سەدەیەکیش بووە بەو درۆ دەلەستانە خەڵکی بخەڵەتێنێت. بەڵام با ئێستا ڕاستی ژیانی عەبدوڵڵا کوڕی عومەر باس بکەین. سەرەتا ویستی لە جەنگی بەدر و ئوحوددا بەشدار بێت، بەڵام منداڵ بوو نەیانهێشت. لە فەتحی مەککەدا بەشدار بوو. مەفەسیر و فەقیهێکی گەورە بووە. یەکێک بوو لە شورای 6 نەفەرەکە بۆ هەڵبژاردنی خەلیفە. 2630 فەرمودەی گێڕاوەتەوە. لە کتێبەکەی حەوێزیدا و ئەوەی واعیزی بە فارسی و ڕۆژبەیانیدا دەڵێن عەبدوڵڵا کوردستانی قڕ کرد و ژن و منداڵی کوشت و ماڵیانی تاڵان کرد. ئەم وتانە هیچ سەرچاوەیەک پاڵپشتی ناکات. بۆ مردنیشی کە مەبەستەکەی ئێمەیە لە تەهزیبدا دەڵێ عەبدوڵڵا ساڵی 73 کۆچی مرد. ئیبن خەلەکان دەڵێت وەفاتی عەبدوڵڵا ساڵی 63 کۆچی بوو لە تەمەنی 84 ساڵیدا مردووە. ئیبن سعدیش دەڵێت وەفاتی عەبدوڵڵا ساڵی 64 کۆچی بوو. دوایاری پێغەمبەر بوو لە مەککە مرد. ساڵی 73 کۆچی لە مردنیدا لە نێوە دوورگای خیلاف نییە. خیلاف لە ساڵی مردنیدا هەیە. وەسیەتی کرد کە لە قەبرستانی ئەلحەل ئەسپەردەی بکەن. بەڵام نەیانتوانی لەبەر شەڕی حەجاج، بەڵکو دفن کرا لە زیتوی لە قەبرستانی مهاجرین. عەبدوڵڵای کوڕی جەندەل باسی ئەمیش بەپێی وتە هەڵبەسراوەکەی حەوێزی زۆر نزیکە لە ناوچەی قەڵاتزەوە، گوایە هەواڵەکەی لە واقیدیەوە وەرگرتووە، بەڵام ناڵێت لەکوێ و لە چه سەرچاوەیەکی وەرگرتووە. دەڵێن لە ئەرمۆتە کوژرا، بەڵام هەموو سەرچاوەکان گەڕان کەسێکی بەو ناوەتیان نەنووسراوە سەحابە بێت یان موجاهید بێت یان هاتبێتە کوردستان و عێراق، بەڵام لە تەبەریدا یەک جار ناوی هاتووە بە ناونیشانی ڕاوی نەک سەرکردە یان سەرباز. خۆزگە خەڵکی تریش قسەی هەبوایە و بە هەمومانەوە بگەیشتیناتە ڕاستیەک کە سوود بە مێژووی کوردی بگەێنێت. باش بوو ئەگەر دەلیلێکی تر هەبێ و لە سەرچاوەکاندا بێ و من پێم نەزانی بێ. دژی ڕاکەی منیش بێت هەر باشە بنووسرێت یان ئاگادار بکرێمەوە. من هیچ مەبەستێکم لەم بابەتانە نییە جگە گەڕان بە دوای ڕاستی هەواڵ و ڕووداوەکانی مێژووی کووردا. پڕبەدڵ پێم خۆش دەبوو ئەگەر گۆڕی چەندین لەو سەحابە پیرۆزانە لە خەکی کورداندا هەبوونایە، وەک دوورین لە گۆڕی پێغەمبەرەوە با گۆڕی چەندانەیەک لە هاوڕەکانی ببوایە. چیرۆک و ڕوودا و ئەفسانەیان دنیای پڕ بکەدایە. لە سەبەڕی و ئیبن کەسیر و ئیبن ئەسیر و ئەو هەموو سەرچاوە عەرەبیانەی تر کە زۆری مێژووی کوردیمان لەوەوە دەستکەوتووە نەوی زیاتری کورد ببرایە. گەرگۆڕی دوو سەرکردەی ئیسلامی لە خاکی کووردا هەبوایە، ئەوە لە باسی ژیانی ئەو سەرکردەیەدا ناوی کوردستان و شەڕەکان و تەرەفی شەڕکەر و شوێنی شەڕەکە لە چەند شوێن و چەند سەرچاوەی جیاجیادا دەبرا و دەوترا و دەوترایەوە. نەوی کوردستان دەبرا و لە سەرەتای مێژووەوە لەو قۆناغە دوورانەوە ڕووداوەکانی کوردستان باس و خواسی دەبوو. مێژووی کوردی پێدەوڵەمەند دەبوو، تێکەڵ بە باس و خواسی دراوسەکان دەبووین. پەیوەندی زیاتریشمان دەزانی. ناوی سەرکردە کوردیەکان و جۆری شەڕ و چەک و باری کۆمەڵایەتیمان و دابوونەریتی پێشینانی خۆمان زۆرتر دەزانی. ئاسووی مێژوومان لە بەرچاو ڕوونتر دەبوو.
بەڵام مەخابن ئەگەر ئەو سەحابانە لە کوردستاندا بکوژرانایە و ئەو شەڕانە هەبوایە و ئەو بەسەی حەوێزی ڕۆژبەیانی و دەستنووس هەبوایە هەڵبەت لە کتێبخانەی ئیبن خەلەکاندا دەبوو ئەو باسی دەکرد، چونکە ناوچەی شەڕەکە لە خەلەکانەوە نزیک بوو، بەڵام دیارە دوای سەردەمی ئیبن خەلەکان هەڵبەستراوە. گۆڕی عەبدوڵڵای کوڕی عومەر لە زۆر جێگا. هیچ سەحابەیەک نییە هێندەی عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب دەنگ و باسی لە هەڵبەستراوی لە خاکی کووردا هەبێت. هەر لە بەشداریەکانی جەنگ و جیهاد و شەهید بوونیەوە کە 2 مەرقەدی لە کوردستاندا هەیە، هەتا دروستکردنی زیاتر لە 10 مزگەوت بەناوی ئەوەوە لە شەر و دێهاتەکانی کوردستاندا. دەڵێن گوایە عەبدوڵڵا خۆی دروستی کردوون بە مەبەستی کۆبوونەوە و نوێشکردن و فێرکردنی یاسا ئاینیەکان، یا پارەی ناردەبێ وەک سەدەقەیەکی جاری بۆیان دروست کردەبێ، یان ڕەنگە کوردەکان خۆیان لە خۆشی ئیمان و تەقوا و نزیکی ئەوەوە لە خواوە دروستیان کردەبێ. ڕەنگە زانایانی کورد ویستی بێتیان مزگەوتەکانیان پیرۆستر بکەن بۆ وەقف و مەسرەف بۆکردنی مزگەوت و حوجرە و مەلا، ڕوتێکردنی زیاتری خەڵک و فەقێ و زانایان و زیادە ڕێز لێگرتنی. بەڵام کە دەچیتە بنج و بناوان و بە دوای باسەکەدا دەچیت دەبینی هیچی وانە. ئەو نەهاتوتە کوردستان کەسێکی دنیا نەویست بووە و سامانی نەبووە تا مزگەوت بکاتەوە. ئەی دەبێ ئەو سەرچاوانە لە کێوە هاتبن و کێ نووسیبێتی یان لە چیان وەرگرتبێ. ئەوەی ئەم باسانی دروست کردووە ئەو دەستنووسە عەرەبیە بۆ بەناوی فتوح السەواد العێراق کە مەلا ڕەئوف کردوێتی بە کوردی. گۆڕی عەبدوڵڵا کە گوایە لە نێوان هەولێر و مووسڵدا شەهید بووە و ئەسپەردە کراوە، مەلا واعیزی بەم جۆرەی گێڕاوەتەوە. خالید و عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب بەم خەم و خەفەتەوە، واتە خەفەتی کوژرانی سەحابەکان لە سماقوڵیان، ڕوویان کردە نینەوە لە نێوان هەولێر و مووسڵدا. تووشی ڕووبارێک هاتن و دەیانویست بپەڕنەوە. پیرەژنێک لە کەناری ڕووبارەکەدا بوو، داوای لە عەبدوڵڵا کرد بیکاتە کۆڵ و بیپەڕێنێتەوە. عەبدوڵڵا سواری پشتی خۆی کرد کە گەیشتە ناوەڕاستی ڕووبارەکە. پیرەژنەکە تۆزێکی کرد بە لوتی عەبدوڵڵادا کە گەیشتە ئەو بەری ئاوەکە. عەبدوڵڵا ڕەنگی زەرد بوو مرد. خالید بە کارەساتەکەی زانی و پیرەژنەکەی دایە بەر شمشێر و لە توپەتی کرد. ئەنجا یاران کۆبوونەوە، عەبدوڵڵایان نوێش کرد و ناشتیان، پاشان چوونەوە بەرەو شام. پاش ئەوە خالید لە شاری خۆمس مرد. ئەمە ساڵی 21 کۆچی بوو، ئەو ساڵە کە ئیمامی عومەریش کۆچی دوایی کرد. گۆڕی عەبدوڵڵا لە قەرەچۆغا بە عەبدوڵڵای عەرەبی بەناوبانگە کە مزگەوتەکەشی لەسەرە. کوژرانی عەبدوڵڵای کوڕی عومەر لەو جێدا درۆیەکی ڕووتە. عەبدوڵڵا مردووە و شەهید نەبووە، لە مەدینە ناشتویانە، نێوان مەککە و مەدینە، نەک لە قەرەچۆغی کوردستان ساڵی 64 کۆچی، نەک ساڵی 21 یان 23 یان 25 کۆچی. لە سەردەمی ئەمەویدا بوو، نەک لە سەردەمی عومەری باوکیدا، و لە دوای باوکی مردووە نەک لە پێشیەوە. خەلیفە عومەر لە ساڵی 23 کۆچیدا شەهید بوو، نەک 21 کۆچی. لە بڕگەیەکدا ئەم هەموو هەڵەیە چۆن دەکرێت؟ دیارە ئەمە نووسینی کەسێکی سادەیە یان زۆرزانە ویستوێتی گەر بۆ ماوەیەکیش بووە خەڵکی بۆ درۆ دەلەسانە بخەڵەتێنێ. بەشداری عەبدوڵڵا لە کتێبەکەی مەلا ڕەئوف حەوێزیدا هەیە. ڕۆژبەیانی واعیزیش بۆ جۆرەیان باس کردووە بە هەندێک جیاوازی کەمەوە. مزگەوتەکانی عەبدوڵڵای کوڕی عومەر لە کوردستان لە نێوان ڕاستی و خەیاڵدا. کۆمەڵگەی کوردەواری لە ژیانی خۆیدا گیرۆدەی کۆمەڵێک دابوونەریتی داهێنراوی نەشیاوی کوشندە بووە کە بە تەواوی کۆڵی کوتاوە و ناوکرۆکی خواردووە. دەستی گیراوە لەوەی بیرێکی نوێ بکاتەوە و خۆی لەو هەموو نەهامەتی ڕزگار بکات کە تێی کەوتووە. زۆر جار پەناهێنانی کورد بۆ دروستکراوێکی ئەفسانە ئامێز بە زەینی خۆی بە مەبەستی داوای ڕزگاری بووە، هەتا ئاهێکی بەبەردا بێنێتەوە و دەرونی ئارام بێت. بەرامبەرە و ئاگرە ڕەشەی بە بەردەوامی مێژوو لە ماڵی ئەودا کوژانەوەی نەبووە. بە زۆری شەڕی ئیمپراتۆر و زلهێزان لە خاکی ئەوان هەڵگیرساوە و تەراتێنیان تیا کردووە، یان شەڕی ناومیر و مێرنشینە کوردەکان لە خاکی خۆیان لەسەر دەسەڵات و شتی هیچ خۆکوژی و خۆخواردن بووە. کورد کە بەشی شەڕ بووە لەو بێپشت و پەنایەدا ناچار بووە کۆمەڵە هێزێکی پەنهانی بۆ خۆی دروستکات هەتا لە تنگانەدا پەنای بۆ بەرێت. ئەوەیە ناوکڕۆکی خواردووە.
چوارپەلی بەستووە لە قاوەغی خۆیدا تەکوجمی نەماوە، نەیهێشتووەوە گەلانی دی دوور لە هێزە پەنهان و ئەفسانەیەکان پشت بەخۆی ببەستێ و گوڕێ بدا و هەنگاو هەڵبنێ و بگاتە ئاستی خەڵکی و گەلان. لەسەر خاکی کورد کۆمەڵێک گۆڕ و شەخص و مەرقەدی پیران و سەحابان هەیە کە کورد لە کاتی وەیشومەکانی ژیان و پێویستیەکانی زیارەتی کردووە و هانەی بۆ بردووە و داوای لێ کردووە. پاشتر وای گومان بردووە دوعای جێبەجێ بووە کە ئەوە ئەو پەڕی نەفامیە، بێ ئەوەی ئەو سەحابانە هاتبنە کوردستان و لێرە مردەبەنیان کوژرابن. ئەوە گۆڕی ئەوان نییە، کورد بە خەیاڵ و نەزانین بۆ خۆی دروست کردووە. کاتی زیارەتی بە زۆری چوارشەممان و هەینیان داناوە، هەر شەخصە شتێکی لە خۆ گرتووە، لە کاتی زیارەت پێشکەش کراوە. زیارەت بە مەبەستی نەخۆشی و داوای منداڵ و شوکردن و باران و ڕزق و ڕۆزی و پاراستن لە شەڕ داواکانی ناونەخی بووە. بەنای خوا سڵاوتان لەبێت. مزگەوتەکانی عەبدوڵڵای کوڕی عومەر لە کوردستان لە نێوان ڕاستی و خەیاڵدا. کۆمەڵگەی کوردەواری لە ژیانی خۆیدا گیرۆدەی کۆمەڵێک دابوونەریتی داهێنراوی نەشیاوی کوشندە بووە کە بە تەواوی کۆڵی کوتاوە و ناوکرۆکی خواردووە. دەستی گیراوە لەوەی بیرێکی نوێ بکاتەوە و خۆی لەو هەموو نەهامەتی ڕزگار بکات کە تێکەوتووە. زۆر جار پەناهێنانی کورد بۆ دروستکراوێکی ئەفسانە ئامێز بەزینی خۆی بەمەبەستی داوای ڕزگاری بووە هەتا ئاهێکی بەبەردا بێنێتەوە و دەرونی ئارام بێت بەرامبەر ئەو ئاگرە ڕەشەی بە بەردەوامی مێژوو لە ماڵی ئەودا کوژانەوەی نەبووە. بە زۆری شەڕی ئیمپراتۆر و زلهێزان لە خاکی ئەوان هەڵگیرساوە و تەراتێنیان تیا کردووە، یان شەڕی ناومیر و مرنشینە کوردەکان لە خاکی خۆیان لەسەر دەسەڵات و شتی هیچ خۆکوژی و خۆخواردن بووە. کورد کە بەشی شەڕ بووە لەو بێپشت و پەنایەدا ناچار بووە کۆمەڵە هێزێکی پەنهانی بۆ خۆی دروست بکات هەتا لە تنگانەدا پەنەی بۆ بەرێت. ئەوەیە ناوکرۆکی خواردووە، چوارپەلی بەستووە لە قاوغی خۆیدا تەکوجمی نەماوە، نەیهێشتووە وەک گەلانی دی دوور لە هێزە پەنهان و ئەفسانەیەکان پشت بەخۆی ببەستێ و گوڕێ بدا و هەنگاو هەڵبنێ و بەگاتە ئاستی خەڵکی و گەلان. لەسەر خاکی کورد کۆمەڵێک گۆڕ و شەخص و مەرقەدی پیران و سەحابان هەیە کە کورد لە کاتی وەیشومەکانی ژیان و پێویستیەکانی زیارەتی کردووە و هانەی بۆ بردووە و داوای لێ کردووە. پاشتر وای گومان بردووە دوعای جێبەجێ بووە کە ئەوە ئەو پەڕی نەفامیە، بێ ئەوەی ئەو سەحابانە هاتبێتنە کوردستان و لێرە مردەبن یان کوژرابن. ئەوە گۆڕی ئەوانە نییە، کورد بە خەیاڵ و نەزانین بۆ خۆی دروست کردووە. کاتی زیارەتی بە زۆری چوارشەممان و هەینیان داناوە، هەر شەخصە شتێکی لە خۆ گرتووە، لە کاتی زیارەت پێشکەش کراوە. زیارەت بە مەبەستی نەخۆشی و داوای مناڵ و شوکردن و باران و ڕزق و ڕۆزی و پاراستن لە شەڕ داواکانی ناونەخی بووە. لە کوردستاندا ژمارەیەکی یەکجار زۆر مزگەوت بە ناوی عەبدوڵڵای کوڕی خەلیفە عومەرەوە هەیە. گوایە ئەو سەحابەیە هاتووەتە کوردستان و دروستی کردوون، یا پارەی ناردەبێ وەک سەدەقەیەکی جاری بۆیان دروست کردبێ، یان ڕەنگە کوردەکان خۆیان لە خۆشی ئیمان و تەقوا و نزیکی ئەوەوە لەخوا دروستیان کردبێ، یان ڕەنگە زانایانی کورد ویستی بێتیان بەو جۆرە مزگەوتەکانیان پیرۆزتر بکەن بۆ وەقف و مەسرەف بۆکردنی مزگەوت و حوجرە و مەلا و ڕوتێکردنی زیاتری خەڵک و فەقێ و زانایان و زیادە ڕێز لێگرتنی بێت. هیچ سەحابەیەک نییە هێندەی عەبدوڵڵا دەنگ و باسی لە کوردستاندا هەبێت، هەر لە بەشداریەکانی جەنگ و جیهاد و شەهید بوونیەوە هەتا دروستکردنی مزگەوتەکانی. زیاتر لە 10 مزگەوت بە ناوی ئەوەوە لە شەر و دێهاتەکانی کوردستاندا هەیە. 2 گۆڕ و مەرقەد گۆمەزەداری بۆ دروست کراوە، گوایە لە کوردستان کوژراوە و نێژراوە. ئەوەی زیاتر ئەم باسانەی دروست کردووە ئەو دەستنووسە عەرەبیە بووە بە ناوی فتوح السەواد العراق کە مەلا ڕەئوف کردوویە بە کوردی و پاشتر مەلا عەبدولعەزیزی واعزی کردوویە بە فارسی.
پاش لەوان مەلا جەمیلی ڕۆژبەیانی بە کوردێکی پاکتر بە هەندێک پراوێزەوە بڵاوی کردوتەوە. جگە لەو زانیاریە ناڕاستانەی مەردۆخی لە کتێبەکەیدا داویەتی لە باسی فەتحی کوردستاندا. ئەو مزگەوتانەی ناوی عەبدوڵڵایان لەسەرە. مەردۆخی دەڵێ ساڵی 18 کۆچی سوپای ئیسلام بە فەرمانی خەلیفەی دووەم و لەژێر فەرماندەری ئیمام حەسەن و عەبدوڵڵای کوڕی عومەر لە عێراقەوە بەرەو ئێران دەڕۆن. عەبدوڵڵای کوڕی عومەر و ئەبوو عوبەیدوڵڵای ئەنساری لەگەڵ 5000 سواردا بەرەو شارە زوور ئەکەونە ڕێو چەند شەڕێک ڕوادات. ئەبوو عوبەیدوڵڵا دەکوژرێ و لەدەی ئەبابەی لێ دەنێژرێت. ئەوانەی مانەوە بوونە موسڵمان و وازیان لێهێنان. عەبدوڵڵا مانگێک لەو ناوچانە مایەوە تاوکو لە جێگەی پەرستگاکان چەند مزگەوتێکی دروست کرد. یاسا و فەرمانەکانی ئیسلامی لە خەڵکەکە گەیاند. پاشان ڕوە و هەورامان کەوتنە ڕێو لە نزیک پاوە شەڕ و کوشتار ڕوویدا. عەبدوڵڵای کوڕی عومەر لە شاری پاوە مزگەوتێکی دروست کرد. پاش ماوەیەکی کەم توانی هەموو وڵاتی کورد بخاتە ژێر چاودێری ئیسلامەوە. لە بری ئاگر و پەرستگاکان مزگەوتی دروست کرد و یاسا و فەرمانی خۆی بڵاو کردەوە. هەروەها ڕێم لە دەستنووسێک کەوت بابەتێکی هێناوە ڕەنگە هەر لەو سەرچاوەی وەرگرتبێت کە مەردۆخی لێ وەرگرتووە. کەمێک جیاوازیان هەیە بەڵام دیار نییە ئەو سەرچاوەیە چییە کە ئەوان لیان وەرگرتووە، چونکە ناکرێت باسێک ئەو هەموو هەڵەی تیابێت کە دواتر باسی دەکەین. عەبدوڵڵا نەهاتۆتە کوردستان. ئەبوو عوبەیدەش لە شارە زوور نەکوژراوە. چاکوایە بینە سەرباسی مزگەوتەکان کە ناوی عەبدوڵڵایان لەسەرە. مزگەوتی دێی گەرموکە لە ناوچەی کۆیە تایر ئەحمەد حەوێزی لە کتێبەکەیدا باسی کردووە کە عەبدوڵڵای کوڕی عومەر دروستی کردووە. مزگەوتی کۆنە جومعە لە گەڕەکی هەوا و لە کۆی سنجەق لە هەموو مزگەوتەکان لە کۆیە کۆنترە. دەڵێن ئەمەش وەکو مزگەوتی گەرموک دێرە بووە کەنیسە و کراوە بە مزگەوت. بە مزگەوتی ئیبن عومەر ناسراوە و دەڵێن عەبدوڵڵای کوڕی ئیمام عومەر کردبێتیە مزگەوت. بە مزگەوتی عەبدوڵڵا عومرانیش ناسراوە. سەردەمێ مەلا ڕەئوف سەلیم ئاغا حەوێزی ئیمامی ئەم مزگەوتە بووە و ساردابێکی هەبووە هەتا کۆنە قەڵات چووە بە بەردی زۆر گەورە کراوە. مزگەوتی گەورەی ناحیە خورماڵە لە دەشتی شارە زوور لە بەردەم چێی هەورامان ناسراوە بە مزگەوتی عەبدوڵڵا. هەر لە کۆنەوە واباوە کە عەبدوڵڵا هاتووە و خۆی دروستی کردووە. مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەڵێ وا مەشهورە مزگەوتی خورماڵ لە سەردەمی هاوڕێیانی پێغەمبەر دروست کراوە کە کوردستانیان گرتووە. ناحیەی خورماڵ سەر بە قەزای هەڵەبجێ و دەکەوێتە سەر سنووری ئێران. لە دیوانی پیرەمێردا هاتووە لە خورماڵ هەندێک زەوی وزار هەیە کە وەقفی مزگەوتی خورماڵە و ئەبێ هەموو ساڵێک خێروبێری ئەو زەویانە لە مزگەوتەکەدا خەرج بکرێ. پیرەمێرد لە سیوێکی ئابی 1941دا چاوی بە مزگەوتەکە کەوتووە و بە چاوی خۆی دیوێتی کە مزگەوتەکەی عەبدوڵڵا چەند پەرپوت و لێی نەپرسراوەتەوە. بۆی دەرکەوتووە کە واریداتی ساڵانەی ئەو زەوی وزارانە هەمووی دەچێتە گیرفانی شێخەکانی بیارەی ئەو سەردەمە و هیچی بۆ مزگەوت خەرج ناکرێت. پیرەمێرد خۆی پێنەگیرەوە و بێزاری خۆی بەم هەڵبەستە دەربڕیوە. چوومە مزگەوتی خورماڵ بە گریان، ئاخ ڕۆژی ڕەش و وێران و ئۆریان، تەهلیلە بووە چەکە و کەوان، ڕیزی بەستووە ئەسپەی موریدان، هەر ماڵی خوایە ئەبرێ بەتاڵان، ئاساری کۆنی ئیسلام ڕووخاوە، بەجاڵجاڵۆکە مینبەر چەنراوە، زمانی محراب کوولەکەی ئاوە، پەیخەفی کۆنی تیا هەڵچنراوە، خەڵک لەبەر بێگار هاتوونەتە ئامان، دەوری ئەسحابان سێ مزگەوت کران، یەکێک لە نگڵ دووەم لە کرمان، سێهەم لە خورماڵ سەرچاوەی کوردان، هەر سێ ئاساری ئەوڵای هۆمەران، ئاساری فەخرە بۆ دەوری ئەوان. سوڵتان سەلیم گۆی شاهی بردە و قوبە و منارەی تازە کردەوە، خەڵایەکی کرد بەو سەر گردەوە، سەربەرزی خستە قەومی کوردەوە. شێخ بوو بەواریس بۆ مڵکی ئەوان کە شێخان تۆبەی مرید دادەدەن، دەڵێن دەزبەنی ماڵی کەس مەکەن، بەڵام کە خۆیان مرید ڕوودەکەن مکەیان بۆ نییە سوالکەری مەکەن. مڵکی خوا سوڵتان کەوتە دەست ئەوان. مزگەوتی عەبدوڵڵا لە دەی نگڵ نزیک بە مەریوان لە کوردستانی بندەستی ئێران وەک پیرەمێردی نەمر لە شەعرێکیدا ناوی بردووە. دەوری ئەسحابان سێ مزگەوت کران، یەکێک لە نگڵ و دووەم لە کرمان، سێم لە خورماڵ سەرچاوەی کوردان، هەر سێ ئاساری ئەوڵای هۆمەران.
مزگەوتی گەورەی پاوە ناو نراوە مزگەوتی عەبدوڵڵا بەو قسەی کە گوایە عەبدوڵڵا لە کاتی فتوحاتدا گەیشتۆتە ئەو ناوە و بۆ بڵاوکردنەوەی ئایینی ئیسلام و کۆبوونەوەی موسڵمانان دروستی کردووە. قەزای پاوە سەر بە پارێزگای کرماشانە لە کوردستانی بندەستی ئێران. مزگەوتی گەورەی تەوێڵا بە قسەی خەڵکی ئەو ناوە عەبدوڵڵای کوڕی عومەر گەیشتۆتە ئەوێ و دروستی کردووە. ناحەی تەوێڵا سەر بە قەزای هەڵەبجەیە. مزگەوتی بیارە مەلا عەبدولکەریمی مدەڕس دەڵێ متەواترە کە مزگەوتی ناودەی بیارە دەستکردی ئەو یارانی پێغەمبەرەیە کە لە ساڵی 18 کۆچی شارە زۆریان ڕزگار کردووە لە ناو کووردا بەو جۆرە مزگەوتانە دەڵێن عەبدوڵڵاهی واتە عەبدوڵڵای کوڕی عومەر دروستی کردوون. لە مێژوودا نەماندیوە عەبدوڵڵا فەرماندەی سوپا بوو بێت. بەڵێ عەبدوڵڵا لەو سوپایەدا بووە کە هاتن ئەربیلیان گرت و بەرەو خۆشناوەتی و پشدەرس دەرکەوتن. مامۆستا مدەڕس لێرەدا کەوتووەتە هەڵەوە. دیار ئەویش بڕوای بە قسەکانی حەوێزی و واعیزیە بۆیە ناوچەی هەولێر، بەڵام پاشتر دەری دەخین کە عەبدوڵڵا لەو سوپایەشدا نەبووە. مزگەوتی دی پاڵانیا لە شارە زۆر سەر بە هەڵەبجە، ئەویش وا باوە کە عەبدوڵڵا گەیشتۆتە ناوچەکە و دروستی کردووە. مزگەوتی دێڕوان لە نێوان ئۆردوگای سەریاس و ناحەی باینگان سەر بە قەزای پاوە لە بەشە کوردستانی دیوی ئێران مزگەوتێکی زۆر کۆنە، گوایە عەبدوڵڵا گەیوەتە ئەوێ و ئەو کارەی ئەنجام داوە. مزگەوتی عەبدوڵڵای عومران لە دەی هەڵاوێژە چۆنێتی دروستبوونی بەم جۆرەیە. حەوێزی لە باسی فەتحی کوردستاندا لە کتێبەکەیدا دەڵێ ئەنجا سوپای ئیسلام بەدەم زی بچووکدا هاتنە خوارەوە تا گەیشتنە دەربەندی پشدەر. لە زێکە پەڕینەوە و گەیشتنە دوگمان بەرامبەر سوپای کوردوەستان و عەبدوڵڵای عومەر لەی ڕۆژئاواوە دامەزرا. شەڕ قەومە و پاشای کورد مەلیکی ئەژدەر کوژرا. کوردان هەڵاتن و دوگمان و ناوچەکەش گیرە. پاشان ڕویان کردە پشتەر کە قەڵایەکی قایمی هەبوو، پاشایەکی ئازای هەبووە بە ناوی داینکوور. دوای شەڕی قورز قەڵاگیرا و مەلیک دانیکوور هەڵهات، بەڵام شەو لە دەیەک کوشتیان. چوونە ناو قەڵا و خەڵکی کورد موسڵمان بوون. مزگەوتێکیان لەو دێی کە دانیکووری تیا کوژرا دروست کرد. ئێستا دێکە ناوی هەڵاوێژەیە. ئەو مزگەوتە ئێستا مەشهورە و خەڵقی پێی دەڵێن مزگەوتی عەبدوڵڵای عومران، گوایە عەبدوڵڵای ئیمامی عومەر دروستی کردووە. مزگەوتی عەبدوڵڵا لە دەی بێجۆرە، چۆنیەتی ئەفسانەی دروستبوونی بەم جۆرەیە. حەوێزی لە نووسراوەکەیدا دەڵێ لە سنووری سێوسێنان و هێولان کە ئێستا پێی دەڵێن ئالانیان ئالان، لە دامێن ئەو کێوە دەیەکی بچووکی لێبوو. ئەهالی دەیەکە ترسان، پیاوە گەورەکانیان نارد و داوای موسڵمان بوونیان کرد و چەند کەسێک بێن فێری ئیسلامیان بکەن. خالید دوو سەحابەی لەگەڵ ناردن بە ناوی بەشر و سەعد. خالید سوێندیدان کە خیانەتیان لەگەڵ نەکەن، چوون بۆ ئاوەی بێجوورە و نەسیحەتیان کردن و 4 ڕۆژ لەوێ بوون. شەوی پێنجەم ئەهالی بێجوورە چوونە سەریان و کوشتنیان و لە سەلوێنگاکەدا شاردیانەوە. عەبدوڵڵای ئیمامی عومەر ئەو شەوە خەوی خراپی بینی، فەرمووی خەڵکی بێجوورە خیانەتیان لە سەحابەکان کردووە. خالید وتی ئەی کوڕی خەلیفە، تۆ لەگەڵ 500 نەفەر بڕۆ. چون دەوری دەیاندا و داوای سەحابەکانیان کرد و تیان هەڵاتون. ئەبا سێری سەلوێنکی کرد، بینی نور بەرز دەبێتەوە. بانگی عەبدوڵڵای کرد و هەڵیاندایە هەردوو لاشەکە دەرکەوتن. ئەنجا بەربوونە خەڵکی دێکە و زۆریان لێکوشتن. ئەنجا لاشەی دوو سەحابەیان لەوێ بە خاک سپارد. عەبدوڵڵا لەسەر خاکی ئەوان مزگەوتێکی دروست کرد و ئێستاش ئاساری قەبری ئەو دوو سەحابەیە ماوە، ئەکەونە ڕۆژهەڵاتی مزگەوتەکەوە. ئەفسانەی لاشەی سەحابە لە سەلۆنیک و دروستکردنی مزگەوت لەسەر سەلۆنیک دروستکراوی دەستی دوژمن بە ئیسلامە، پاشان ڕوونی دەکەینەوە. گۆڕی عەبدوڵڵای کوڕی عومەر کە بۆتە مزگەوت و گوایە لە نێوان هەولێر و مووسڵدا شەهید بۆ و لەوێدا ئەسپەر دەکراوە، مەلا واعیزی بە درێژی ئەوەی بەم جۆرە گێڕاوەتەوە. خالید و عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب بەم خەم و خەفەتەوە، واتە خەفەتی کوژرانی سەحابەکان لە سمەقوڵیان، ڕویان کردە نینەوە. لە نێوان هەولێر و مووسڵدا تووشی ڕووبارێک هاتن و دەیانویست بپەڕنەوە. لەم کاتەدا پیرەژنێک لە کەناری ڕووبارەکە داما بوو، داوای لە عەبدوڵڵا کرد بیکاتە کۆڵ و بیپەڕێنێتەوە. عەبدوڵڵا سواری پشتی خۆی کرد کە گەیشتە ناوەڕاستی ڕووبارەکە. پیرەژنەکە تۆزێکی کرد بە لوتی عەبدوڵڵادا و کە گەیشت ناوبەری ئاوەکە عەبدوڵڵا ڕەنگی زەرد بوو و مرد. خالید بە کارەساتەکەی زانی و پیرەژنەکەی دایە بەرشم شێر و لە تووپەتی کرد. ئەنجا یاران کۆبوونەوە عەبدوڵڵایان نوێش کرد و ناشتیان.
پاشان چوونەوە بەرەو شام. پاش ئەوە خالید لە شاری حۆمس مرد. ئەمە ساڵی 21 کۆچی بوو، ئەو ساڵە کە ئیمامی عومەریش کۆچی دوایی کرد. ڕۆژبەیانی دەڵێت گۆڕی عەبدوڵڵا لە قەرەچۆغا بە عەبدوڵڵای عارەبی بەناوبانگە کە مزگەوتەکەشی لەسەرە. لەوەی مەلا ڕەئوف حەوێزیدا هەندێک جیاوازی هەیە. کوژرانی عەبدوڵڵای کوڕی عومەر لەو جێیەدا درۆیکی ڕوتە. عەبدوڵڵا مردووە و شەهید نەبووە. لە مەدینە ناشتویانە نەک لە قەرەچۆغی کوردستان. ساڵی 64 کۆچیە، نەک ساڵی 21 یان 23 یان 25 کۆچی. لە سەردەمی ئەمەویدا بووە، نەک لە سەردەمی عومەری باوکیدا. لە دوای باوکی مردووە و نەک لە پێشیەوە. خەلیفە عومەر لە ساڵی 23 کۆچیدا شەهید بووە، نەک 21 کۆچی. لە بڕگەیەکدا ئەم هەموو هەڵەیە چییە؟ دیارە ئەمە نووسینی کەسێکی ساکار و سادەیە، یان هی کەسێکی زۆرزانی وەک مێجەرسۆن و حوسنی موکریانی و دکتۆر سعیدخانی کوردستانیە کە پێکەوە شعرەکەی هۆرمزگانیشیان نووسی و فڕیاندایە نەو کتێبخانەی کوردی و لە شەوەی دەستنووسێکی کۆندا بۆ سەر لە شێوانی خەڵک و ناشرینکردنی فتوحاتی کوردستان ویستویانە گەر بە ماوەیەکیش بووە خەڵکی بۆ درۆ و دەلەسانە بخەڵەتێنن. لێرەدا کورتەی ئەو بەشداریانەی عەبدوڵڵای کوڕی عومەر دەگەڕینەوە کە لە کتێبەکەی مەلا ڕەئوفدا هاتووە. ڕۆژبەیانی واعیزیش هەر بۆ جۆرەیان باس کردو و بە جیاوازی کەمەوە، هەتا بزانین ئەم مزگەوتانە بۆ بەناوی عەبدوڵڵاوە ناونراون و ئەو گۆڕ و قەبرانە هی کێن واناوی عەبدوڵڵای عومەریان بەسەرەوەیە. حەوێزی دەڵێ ڕاوی ئەڵێ وەختێک یارانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت وڵاتی شام و ئەرمەن و تەرەفی موسڵ و هەرچیما بوو لە وڵاتی ڕۆم فەتحیان کرد، قائیدی جێشی مسلمانان ئەبو عوبەیدەی جەڕاح هەموو سەحابەی کۆ کردەوە و وتی چۆنە بەرەو شەرق بڕۆینیان بەرەو غەرب. سەحابان فەرمویان پێویستە نامەیەک بۆ خەلیفەی مسلمانان عومەر بنووسین. ئەبو عوبەیدەی جەڕاح سەرکردەی سوپای شام نووسی و داوا دەکات دوای ئەوە چی بکەن. خەلیفە وەڵامی دایەوە لازمە 4000 کەس تەسلیم بە خالید بکەی و بەرەو قەومی کوردان بەڕێیان بکەی. زوبەیر و فەزل و مقداد عەبدوڵڵای عومەر و لەگەڵیاندا بیان نێری و ئەحکامی ئیسلام بە هەموو شار و دێهات و شەخی کوردەواریدا بڵاو بکەنەوە. سوپای خالید هەولێری گرت. دوای چەند شڕێکی قورس گەیشتنە دەی سەنجان سیناجیان. لە دواییدا خالید بانگی عەبدوڵڵای عومەری کرد و ئەمری کرد 1000 سوار هەڵبگرە و بڕۆ بۆ سەر ڕێگای شیدەر واتە پشدەر. خۆیان ڕۆیشتن بەرەو مەرجێن مەرگە. فەروخشا ڕای کرد. عەبدوڵڵا بە سوارەکانەوە کوردەکانی شکاند و ماڵیانی تاڵان کرد. ئەنجا عەبدوڵڵا و مقداد هێرشیان بردە سەر سوپای فەروخشا. مقداد فەروخی کوشت و سوپای کوردان شکان و عەبدوڵڵای عومەر شوێنیان کەوت بەرەو ئەزمیر ئەزمار. شکاندنی و غەنیمەتی زۆری لێگرتن. خالید هەواڵی زانی کوردەکان لە دەیەک نزیک زی بچووک بەرەو ڕووی پشدەر لەشکرێکی زۆریان کۆ کردوتەوە و چوو بۆیان و شەڕی قورس قەوما و گەماروی سوپای ئیسلامیاندا. عەبدوڵڵای کوڕی عومەر کە بەوەی زانی هەواڵی بۆ خالید نارد، هاتن و شەڕ کرا و نەجاتیان بوو. ئەنجا سوپای ئیسلام بەدەمزەی بچووکدا هاتنە خوارەوە تا گەیشتنە دەربەندی پشدەر. لە زێ پەڕینەوە و گەیشتنە دۆگمان بەرامبەر سوپای کوردوەستان. عەبدوڵڵای عومەر لای ڕۆژ ئاواوە دامەزرا. شەڕ قەوما و پاشای کورد مالیکی ئەژدەر کوژرا. کوردان هەڵاتن و دۆگمان و ناوچەکەش گیرا. پاشان ڕوویان کردە پشدەر کە قەڵایەکی قایەمی هەبوو. پاشایەکی ئازای هەبوو بەناوی دانیکۆر. دوای شەڕی قورس قەڵا گیرا و مەلیک دانیکۆر هەڵهات. بەڵام شەو لە دەیەک کوشتیان و چوونە ناو قەڵا و خەڵکی کورد مسلمان بوون. مزگەوتێکیان لەو دەیە کە دانیکۆری تیا کوژرا دروست کرد. ئێستا دەیەکان ناوی هەڵاوێژەیە. ئەو مزگەوتە ئێستا مەشهورە. خەڵقی پێ دەڵێن مزگەوتی عەبدوڵڵای عومران، گوایە عەبدوڵڵای ئیمامی عومەر دروستی کردووە. ئەنجا خالید نامەی بۆ خەلیفە عومەر نووسی و فەرمووی وڵاتی مەرگە و پشدەر و دۆگمانمان فتح کردووە و پادشاهانمان کوشتووە و وڵاتەکە مسلمان بوون. ڕۆژی نووسینی ئەم کاغەزە 12 زێلقادەی ساڵی 21 کۆچیە.
لە سنووری سێوسێنان و هێولان کە ئێستا پێی دەڵێن ئالانیان ئالان دێکا وا لە دامێنی ئەو کێوەدا. دەیەکی بچووکی لێ بوو ئاهالی دێکە ترسان و پیاوە گەورەکانیان نارد داوای موسڵمان بوونیان کرد و چەند کەسێک فێری ئیسلامیان بکەن. خالید 2 سەحابەی لەگەڵ ناردن بە ناوی بەشر و سعد. خالید سوێندی دان کە خیانەتیان لەگەڵ نەکەن، چۆن بۆ ئاوایی بێجوورە و نەسیحەتیان کردن. 4 ڕۆژ لەوێ بوون و شەوی پێنجەم ئاهالی بێجوورە چۆنە سەریان و کوشتنیان و لە سەلوێنگاکەدا شاردیانەوە. عەبدوڵای ئیمامی عومەر ئەو شەوە خەوی خراپی بینی، فەرمووی خەڵکی بێجوورە خیانەتیان لە سەحابەکان کردووە. خالید وتی ئەی کوڕی خەلیفە، تۆ لەگەڵ 500 نەفەر بڕۆ و دەوری دێیاندا و داوای سەحابەکانیان کرد، ئەوانی شووتیان هەڵاتون. ئەباس سەیری سەلوێنکی کرد، بینی نور بەرز دەبێتەوە. بانگی عەبدوڵای کرد و هەڵیاندایەوە هەردوو لاشەکە دەرکەوتن. ئەنجا بەربوونە خەڵکی دێکە و زۆریان لێکوشتن. لاشەی 2 سەحابەیان لەوێ بە خاک سپارد. عەبدوڵا لەسەر خاکی ئەوان مزگەوتێکی دروست کرد کە ئێستاش ئاساری قەبری ئەو 2 سەحابەیە ماوە، ئەکەونە ڕۆژهەڵاتی مزگەوتەکەوە. ئەنجا چوونە سەر شارەزور و قەڵاچۆلان، دەی شوربە و ڕەبتیان گرت. پاشان هێرشیان کردە سەر ساج بڵاغ کە ژنێک پاشایان بووە بە ناوی ئەرجانوس، سەر بە دەوڵەتی ئازەربایجان بووە و شەڕی قورس قەوما و پاشان عەبدوڵا و مقداد هێرشیان کرد و ئەرجانوسیان ئەسیر کرد و سوپاکە هەڵاتن تا سەربەحری خۆی ڕاویان نان. شاری سابلاغ گیرا و ناوچەکە موسڵمان بوون، بۆ ئەرجانوس موسڵمان بوو شووی کرد بە قەقا. ئەنجا ڕویان کردە ڕەزاییە ئورمیە و ورمێ و ئەرمانی کە پاشاکەیان ناوی خۆشقەدەم بوو. خالید هێرشی کرد و عەبدوڵاش سەرکردەیەک بوو. ئەنەس خۆشقەدەمی کوشت و سوپاکەی هەڵهات و ڕەزاییە گیرا و چەند مزگەوتێکیان تیا دروست کرد. ئەنەس لە ڕەزاییە مرد و لەوێ ئەسپەردەکرا و ئێستا گۆڕەکەی لەوەیە. ئەنجا چوون بۆ گرتنی باین حبانە. دوای 20 نەفەر سەحابەیان کرد، داوای 20 نەفەر لە سەحابەیان کرد تا ئیسلامیان فێر بکەن کە هاتن هەمویان کوشتن. خالید هێرشی کردە سەر بانە و عەبدوڵای عومەری لەگەڵ بوو خراپترین تۆڵەیان لێکردنەوە کە فەتحی کوردستان تەواو بوو. ئەنجا بەڕەبدا بەرەو عەرەبستان گەڕانەوە. بەڕێی دوگمەندا چوون تا گەیشتنە دەی ئیسماعیل قولی کە ئێستا پێی دەڵێن سماقۆڵیان لە نزیک کۆیە. ئەهلی ئیسماعیل قولی لەناو دەر و دەوەندا کەمینیان دانا و چاوەڕێی هاتنی ئیسلامیان دەکرد کە هاتن لە پڕێکە لە هەر چوارلاوە تیرەبارانیان کردن و 150 لە ئەسحابە شەهید کران کە ئەغڵەبیان سپەسالار بوون، وەک مقداد و وائیلە و قەقا و زرار و زۆری تر. خالید و عەبدوڵا زۆر گریان و دوعایان لە ئەهلی سماقۆڵیان کرد. خالید و عەبدوڵای عومەر بە غەم و حەسرەتەوە گەڕانەوە. لە بینی مووسڵ و هەولێر تووشی چەمێک بوون. لەدەم ئەو چۆمە پیرێژنێکی لێبوو لێیان پرسی تۆ چی دەکەی لێرە؟ وتی من موسڵمانم، ئەمەوێت لەم ئەوە بپەڕمەوە بەڵام ناوێرم. عەبدوڵا پیرێژنی هاویشتە پاشکۆی خۆی و خالید فەرمووی لە مەکری پیرێژنان ئەمین مەبە. عەبدوڵا فەرمووی قەیدی ناکات. وەناو ئاوەکە کەوتن هەتا گەیشتنە قوڵایی ئاوەکە. پیرێژنی سەگ چەقۆیەکی زلی لە باخەڵی دەرهێنا و لەسەر دڵی عەبدوڵای ڕاکێشا. عەبدوڵا ڕەنگی زەرد بوو وتی پیرەژن کوشتمی. خالید عەبدوڵای پەڕاندەوە و شیرێکی لە پیرەژندا و کوشتی. عەبدوڵا فەرمووی بە خالید سەلامم بگەیەنە بە باوکم و هەموو ئەسحابان. خالید زۆری بۆ گریا و هەر لەوێ جەنازەی عەبدوڵای لە نزیک ئاوەکەوە تەسلیم بەخا کرد و ئێستاش مەرقەدی عەبدوڵا مەشهورە بە سوڵتان عەبدوڵای عەرەبی. ئەمەش کورتەی ڕووداوەکانی عەبدوڵایە لە وەرگێڕاوە فارسیەکەی مەلا عەبدولعەزیزی واعیزیدا دەڵێ واقعی لە زمانی خالیدەوە دەگێڕێتەوە کاتێ تۆڵەمان لە خەڵکی باینج کردەوە وڵاتی عەجەممان تەواو کرد، بە وڵاتی کووردا ژوورخواری خۆمان زۆر کرد. ئێمە بەشی دەر و مەرجێندا نەچوین، بەڵکو بە دوگمان و دەی سماقۆلیدا چوین. لە عەرەبیەکەیدا دەڵێ ئیسماعیل قویا و سەرۆکی ئەم دەیە کە لە باکووری ڕۆژاوای کۆیسەنجقەوە نزیک جێیەکە ناسراوە بە ئەسحابانی ئیسماعیل قولی. ژنانیان تەواو ڕوت کردبوویەوە تا سەحابەکان ڕووەربگێڕن و سەیریان نەکەن. زۆریان شەهید بوون. ئێستا بە کوردی بە و دوودەیە دەڵێن سماقۆلی و سماقۆلیە، وە گۆڕستانێکی فراوان لەویایە بە ناوی دۆڵی ئەسحابان یان دۆڵی شەهیدان. خەڵکی لە وەرزی بەهاراندا بۆ زیارەت بۆی دەچن و شەو لەوێ دەمێننەوە. لە خوار ئەوانەوە 2 سەرچاوە هەیە کە مەترێک لە یەک دوورن، یەکیان زۆر گەرم و یەکیان زۆر ساردا. شاخێکی لێیە، ئاوێکی لێ دێت گۆگردا. نەمانزانی ڕێگرەکان بۆسەیان بۆ ناوینەوە و لەو ناوەدا
لەناو ئەو داروبەردانەدا ئێمە بەرەو موسڵ دەچوین، ژنان خۆیان ڕوت کردبوویەوە بێ جلوبەرگ، دەیانزانی عەرەب چاوی خۆی لەو حەرامانە دەگرێت. چوینە ناوەڕاستیانە و لەپڕ ئێمەیاندایە بەر لێزمەی تیرۆکەوان و زۆریان لێکوشتین، لە ئەسپەکان هاتینە خوار و پەلامەرماندان و ڕاومەنان. بەڵام زرار و قەقا و مقداد و وائیلە و زۆری تر شەهید بوون. خالید و عەبدوڵڵا بۆیان گریان، 150 کەسمان لێکوژرا و لە کوردیش 300 کەسمان کوشت. خالید و عەبدوڵڵا دوعایان لە کورد کرد. خالید هەواڵی ئەو ڕووداوەی گەیاند بە ئەمیران. خالید و عەبدوڵڵا زۆر خەم و خەفەتیان خوارد و ڕۆیشتن بەرەو موسڵ و گەیشتنە ڕووبارێک. ویستیان بە پەڕنەوە چاویان کەوت بە پیرەژنێک و هەواڵیان پرسی چی دەکەیت؟ پیرەژن وتی من موسڵمانم و دەمەوێت بپەڕمەوە، توانام نییە. عەبدوڵڵا ئەوی خستە سەرپشتی خۆی و هەرچەند خالید وتی حەقت نەبێ، عەبدوڵڵا وتی باوکی سلێمان گرنگ نییە. گێڕەوەکە دەڵێ کە خالید و عەبدوڵڵا گەیشتنە ناوەڕاستی ئاوەکە. خالید گومانی لە پیرەژن بوو، سێرێکی عەبدوڵڵای کرد دەبینێ ڕەنگی زەرد بووە. خالید بانگی کرد ئەبا فاروق دەبوو بیوتایە ئیبن فاروق یان یا عەبدوڵڵا، چونکە عەبدوڵڵا کوڕی نییە و ناوی فاروق بێت، بەڵکو عومەری باوکی نازناوی فاروقە. دەنگ و باس چییە؟ وتی ئەبا سلێمان پیرەژن منی کوشت، تۆ ڕاستت کرد؟ خالید چووە لای و دەستی گرت و پیرەژن لە دواوە بوو. ئەوی پەڕاندەوە و دایبەزان و پیرێژنی لەت کرد و خستی ئاوەکەوە. عەبدوڵڵا وتی سەلامی من بگەێنە بە باوکم. خالید بۆی گریا و دوای ئەوەی ئەسپەردەی کرد ڕۆیشت تا چوە شاری حۆمس، لەوێ مایەوە و لەوێ مرد و گۆڕی لە حۆمسە و بەنەوانگا. عەبدوڵڵای کوڕی عومەر بادەستی پیرەژن لە کوردستان لە ساڵی 21 یان 23 یان 25 کۆچی لە سەردەمی خەلیفە عومەردا شەهید نەبووە، بەڵکو لە سەردەمی یەزیدی کوڕی معاویەشدا زیندوو بووە. ئەو نامانەش ڕاست نییە و هەڵبەستراوە کە گوایە لە نێوان خەلیفە و سەرکردەکاندا ئاڵوگۆڕ کراوە. لە کوردستانەوە چونکە نامەی وا لە کتێبی نامەکانی خەلیفە عومەردان نەهاتووە کە هەموو نامەکانی خەلیفە عومەری تایە. ناوی ساوچ بلاخ کە لەو کتێبەدا چەند جار هاتووە 100% تورکیە. لە سەرەتای ئیسلامدا شارێک نەبووە بەو ناوەوە. تورک لەو سەردەمە دواییەکاندا کە ئەو ناوچەیەیان داگیر کرد ناویان نا وەک سەدەها ناوی تر کە لە کوردستاندا هەیە. پاشان باسی گۆگرد و شوشەی مووسڵ دەکات کە لە کاتی فتوحاتدا ئەم ناوانە بەم جۆرە نەبوون. ئەمەش کورتەی ڕووداوەکانی عەبدوڵڵایە لە وەرگێڕاوە فارسیەکەی مەلا عەبدولعەزیزی واعیزیدا دەڵێ واقیدی لە زمانی خالیدەوە دەگێڕێتەوە کاتێ تۆڵەمان لە خەڵکی باینج کردەوە وڵاتی عەجەمان تەواو کرد، بە وڵاتی کووردا ژوور و خواری خۆمان زۆر کرد. ئێمە بە شیدەر و مەرجێندا نەچوین، بەڵکو بە دۆگمان و دەی سماقۆڵیدا چوین. لە عەرەبیەکەیدا دەڵێ ئیسماعیل قویا و سەرۆکی ئەمدەیە لە باکووری ڕۆژاوای کۆی سنجقەوەیە نزیک جێیەکە ناسراوە بە ئەسحابانی ئیسماعیل قولی. ژناریان تەواو ڕوت کردبوویەوە تا سەحابەکان ڕووەر بگێڕن و سەیریان نەکەن. زۆریان شەهید بوون. ئێستا بە کوردی بەو دوودەیە دەڵێن سماقولی و سماقولیە و گۆڕستانێکی فراوان لەویایە بە ناوی دۆڵی ئەسحابان یان دۆڵی شەهیدان. خەڵکی لە وەرزی بەهاراندا بۆ زیارەت بۆی دەچن، شەو لەوێ دەمێننەوە. لە خوار ئەوانەوە دوو سەرچاوە هەیە کە مەترێک لە یەک دوورن، یەکیان زۆر گەرم و یەکیان زۆر ساردە. شاخێکی لێیە، ئاوێکی لێدێت گۆگردە. نەمانزانی ڕێگرەکان بۆسەیان بۆ ناوینەوە و لەو ناودار و بەردانەدا. ئێمە بەرەو مووسڵ دەچوین، ژنان خۆیان ڕوت کردبوویەوە بێ جلوبەرگ، دەیانزانی عەرەب چاوی خۆی لەو حەرامانە دەگرێت.
چوینە ناوەڕاستیانەوە لەپڕ ئێمەیاندایە بەر لێزمەی تیرروکەوان و زۆریان لێ کوشتین لە ئەسپەکان هاتینە خوار و پەلامارماندان و ڕاوماندان. بەڵام زرار و قەقاع و مقداد و وائیلە و زۆری تر شەهید بوون. خالید و عەبدوڵڵا بۆیان گریان 150 کەسمان لێ کوژرا و لە کوردیش 300 کەسمان کوشت. خالید و عەبدوڵڵا دوعایان لە کورد کرد. خالید هەواڵی ئەو ڕووداوەی گەیاند بە ئەمیران. خالید و عەبدوڵڵا زۆر غەم و غەفەتیان خوارد و ڕۆیشتن بەرەو موسڵ. گەیشتنە ڕووبارێک ویستیان بپەڕنەوە. چاویان کەوت بە پیرەژنێک. هەواڵیان پرسی چی دەکەیت؟ پیرەژن وتی من موسڵمانم، دەمەوێت بپەڕمەوە و توانام نییە. عەبدوڵڵا ئەوی خستە سەر پشتی خۆی و هەرچەند خالید وتی حەقت نەبێ، عەبدوڵڵا وتی باوکی سلێمان گرنگ نییە. گێڕەوەکە دەڵێ کە خالید و عەبدوڵڵا گەیشتنە ناوەڕاستی ئاوەکە. خالید گومانی لە پیرەژن بوو. سەیرێکی عەبدوڵڵای کرد دەبینێ ڕەنگی زەرد بووە. خالید بانگی کرد ئەبا فاروق. دەبوو بیوتایە ئیبن فاروقیان عەبدوڵڵا، چونکە عەبدوڵڵا کوڕی نییە ناوی فاروق بێت، بەڵکو عومەری باوکی نازناوی فاروقە. دەنگ و باس چییە؟ وتی ئەبا سلێمان پیرەژن منی کوشت، تۆ ڕاستت کرد. خالید چۆلای و دەستی گرت و پیرەژن لە دواوە بوو. ئەوی پەڕاندەوە و دایبەزاند. پیرەژنی لەت کرد و خستیە ئاوەکەوە. عەبدوڵڵا وتی سەلامی من بگەێنە بە باوکم. خالید بۆی گریا و دوای ئەوەی ئەسپەردەی کرد ڕۆیشت تا چووە شاری حومس و لەوێ مایەوە و لەوێ مرد. گۆڕی لە حومسە و بەناوبانگە. عەبدوڵڵای کوڕی عومەر بەدەستی پیرەژن لە کوردستان لە ساڵی 21 یان 23 یان 25 کۆچی لە سەردەمی خەلیفە عومەردا شەهید نەبووە، بەڵکو لە سەردەمی یەزیدی کوڕی معاویەشدا زیندوو بووە. ئەو نامانەش ڕاست نییە و هەڵبەستراوە کە گوایە لە نێوان خەلیفە و سەرکردەکاندا ئاڵوگۆڕ کراوە لە کوردستانەوە، چونکە نامەی وا لە کتێبی نامەکانی خەلیفە عومەردا نەهاتووە کە هەموو نامەکانی خەلیفە عومەری تایە. ناوی ساوج بلاخ کە لەو کتێبەدا چەند جار هاتووە 100% تورکیە. لە سەرەتای ئیسلامدا شارێک نەبووە بەو ناوە. تورک لە سەردەمە دواییەکاندا کە ئەو ناوچەیان داگیر کرد ناویان نا وەک سەدەها ناوی تر کە لە کوردستاندا هەیە. پاشان باسی گۆگرد و شوشەی مووسڵ دەکات کە لە کاتی فتوحاتدا ئەو ناوانە بەم جۆرە نەبوون. ژیانی عەبدوڵڵای کوڕی عومەر. عەبدوڵڵای کوڕی عومەر کوڕی خەتاب کوڕی نوفەیل قوڕەیشی ئەدەویە. ساڵی سێمی پێغەمبەرایەتی واتە 10 ساڵ پێش کۆچی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بۆ مەدینە لەدایک بوو. لەگەڵ باوکی پێکەوە کۆچیان کرد بۆ مەدینە و لەگەڵ باوکیدا چوون بۆ غەزای بەدر کە ئەو کات 13 ساڵ بوو. لە غەزای ئوحوددا 14 ساڵ بوو، بەڵام پێغەمبەر ڕازی نەبوو بەشدار بێت لەبەر کەمی تەمەنی. بەڵام لە جەنگی خەندەقدا 15 ساڵ بوو ڕێگەی بەشداریکردنیدا. هەروەها لە فەتحی مەکەدا بەشدار بوو. لە فتوحاتەکانی پێش خەلافەتی باوکیدا بەشدار بوو. لە کتێبی تەهزیبدا دەڵێ ئەو بۆ جیهاد گەیشتۆتە یەرموک و میسر و ئەفریقیا. 2630 فەرموودەی لە پێغەمبەرەوەی گێڕاوەتەوە. 6 ساڵ مفتی بوو لە ئیسلامدا. بەیەکێک لە مفەسیر و فەقیهە مەزنەکان دەژمێردرێت. لە شوورای 6 نەفەرە بوو بۆ هەڵبژاردنی خەلیفە. سەرپەرشتی هەڵبژاردنەکەی دەکرد. لە کۆتایی تەمەنیدا کە زیاد لە 80 ساڵ بوو وتی بەیعەتم بە پێغەمبەردا
تا ئێستا نمشکاندووە و نەمگۆڕیوە. بەیعەتم بە خاوەنانی فتنە نەداوە و هیچ بڕوادارێکم ڕانەچڵەکاندووە. بە هاوڕێیەتی باوکی خێری زۆری توش بوو و بە هاوڕێیەتی باوکی لە خزمەتی پێغەمبەردا هەموو خێر فێر بوو. هەمیشە بە دوای جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەردا دەچوو. پێغەمبەر لەکوێدا نوێژی بکردایە ئەویش دەچووە هەمان جێ و وەک ئەوی دەکرد. پێغەمبەری دەدی بە پێوە یان دانیشتنەوە دوعای دەکرد، ئەویش دەچووە هەمان جێ و بە هەمان شێوەی ئەوی دەکرد. جارێک بەڕێگادا پێغەمبەر لە وڵاغەکەیدا دەبەزێ و 2 ڕکات نوێژ دەکات. هەموو جار عەبدوڵڵا لە سەفەریدا کە بەو جێیەدا دەچوو وای دەکرد. عائیشە دەیفەرموو کەس نییە هێندەی عەبدوڵڵا لاسایی پێغەمبەر بکاتەوە و جێپێی هەڵبگرێ. وەزیفەی قازی بوو کە بەرزترین پلە بوو لە دەوڵەت و کۆمەڵگەدا کە ماڵ و سامان ڕێز و پیرۆزی بە خاوەنی دەدا. بەڵام عەبدوڵڵا هیچیانی نەدەویست. ڕۆژێک خەلیفە عوسمان بانگی کرد بکاتە قازی، بەڵام نەیکرد. عوسمان زۆری لێکرد ئەو هەر سوور بوو لەسەر ڕاکەی. عوسمان وتی بێگوێیم دەکەیت؟ وتی نەخێر، 20 قازی سیانن. ئەگەر بە نەفامی حکم بدات لە ئاگردایە، بە هەوا حکم بدات لە ئاگردایە، ئەوەشی هەوڵ بدات بە حەق بیکات هەر نەخێری دەستگیر دەبێ و نەشەڕ. داوات لێ دەکەم لەبەر خوا ئەفۆم بکە. عوسمان ئەفۆی کرد، بەڵام سوێندیدا لای کەس نەیگەڕێتەوە. ترسا خەڵکی تریش وا بکەن. چەند جار خەلافەتیاندایە دەستی نەیکرد. هەڕەشەیان لێکرد گەروەری نەکرێت دەیکوژن، ئەو زیاتر ڕەتی دەکردەوە. ماڵەکەی بایی 100 درهم نەدەبوو. دەیگوت دەترسم مخالەفەی هاوڕێکانم بکەم و پێیان نەگەم. زۆر لە باوکی دەچوو. عومەر کاتێک بوو وێنەی زۆر بوو، بەڵام عەبدوڵڵا کاتێک هەبوو کە وێنەی نەبوو. هەیە گلەیی دەکات بۆ خەلافەتی وەرنەگرت، بەڵام فیتنە گەورە بوو نەی دەتوانی چاری بکات. فیتنە لەو گەورەتر بوو، ناچار پەنای لێگرت، بەڵام دڵی لەگەڵ عەلی بوو. لە 2 ساڵانی تەمەنیدا وتی داخم ناچێ کە پشتی عەلیم نەکرد، دژی فیئەی باغیە. تەمەنی درێژ بوو، گەیشتە سەردەمی معاویە و یەزیدی کوڕی معاویە و معاویەی دووەم کوڕی یەزید. ئەو کاتە تەواو پیر ببوو. مەڕوان چوو بۆ لای، وتی دەستت بێنە بەیعەتت بدەمێ، نەیکرد. ڕۆژێک وتی سەیرە، شمشێریان هەڵکێشەوە و یەکتری دەکوژن و دەڵێن دەست بێنە بەیعەتت بدەینێ. هەر مایەوە لە نێوان پشگیرانی عەلی و معاویەدا و پەنای لە فیتنە گرتبوو. کەوتە بیان و لێی ویستیان بیکوژن. حەجاج لە قڕە باڵغیدا وتی ئیبن زوبێر قورئانی تێکداوە. عەبدوڵڵا 3 جار پێیوت درۆ دەکەیت. حەجاج هەڕەشەی لێکرد. عەبدوڵڵا وتی هەرچی بکەیت عەجایب نییە، چونکە تۆ خوێن ڕێژی و خۆسەپێنی. لە فیتنەی دژی عوسماندا کە تێکدەرەکان دروستیان کرد، عەبدوڵڵا خێرخوایەک بوو. دوای شەهید بوونی حەزرەتی عوسمان، گەورەکان ڕازی بوون لەبەر زوهد و خواپەرستی خەلافەت بەو بسپێرن. ڕازی نەبوو ئەو چەند ساڵە لەو هەموو ناکۆکیە ناوخۆیەدا بەشداری هیچ تەرەفێکی نەکرد. دەستی خۆی بە خوێنی براکانی سوور نەکردبوو. عەبدوڵڵا لە کەسانێک بوو کە لە دەوری خەلافەتی معاویەدا هاوڕێی ئیمام حوسێن و عەبدوڵڵای کوڕی زوبێر بوو. تەنانەت معاویە نامەی نووسی کە بەیعەتی دەداتێ ببێ بە خەلیفە، بەڵام قبوڵی نەکرد. معاویە داوای لێکرد بەڵکو بەیعەت بداتە یەزیدی کوڕی، بەڵام ئەو بە ئاشکرا و نهێنی بەرپەرچی دانەوە و بەکەم و بە زۆر مەیلی نەدانێ. معاویە لە وەسیەتنامەکەیدا بۆ یەزیدی کوڕی داوای لێ دەکات عەبدوڵڵا زویر نەکات و نەیڕەنجێنێ. لە ئیمامی شەوکانی هەواڵی ڕاستی بەرامبەر عەبدوڵڵا وتووە، بەڵام لە فتوحە سەوادل عێراق و ئەوانی تردا بۆ مردنەکەی هەواڵی هەڵەیتیایە، گوایە بەدەستی پیرەژنێک لەسەر ڕووبەری خازر لە نێوان ئەربیل و موسڵدا کوژراوە یان دەرمان خوارد کراوە، کە وەک نادری کریمیان بە دەقە فارسیەکەی باسی کردووە. لە تەهزیبدا دەڵێ
ساڵی 73 کۆچی مرد پێش 3 مانگ لە کوژرانی عەبدوڵڵای کوڕی زوبەیر واتە دوای شەهیدبوونی خەلیفە عومەر و عوسمان و عەلی و تەواوبوونی خەلافەتی ڕاشیدی و هاتنی دەوڵەتی ئەمەوی و لە هەموو سەردەمی موعاویە و یەزیدی کوڕیدا مابوو. ئیبن خەلەکان دەڵێ وەفاتی ئەو لە ساڵی 64 کۆچیدا بوو کە ئەو کات 84 ساڵ بوو. ئەو دواهەمین سەحابەی پێغەمبەر بوو کە گەیشتەوە شاری مەککە و لەوێ مرد. لە ڕووداوەکانی ساڵی 74دا دەڵێ مالیک وتی کوڕی عومەر گەیشتە تەمەنی 86 ساڵی پێش مردن وتی گەر مردم بە شەو بەمنێژن با حەجاج نوێژم لەسەر نەکات پاشان ئەسپەر دەکرا لە زاد ئەزاخر. هەنێتر دەڵێن ئەو لەسەر کێوێکە بەسەر بێستانێکدا دەڕوانێ لە دەرەوەی شاری مەککە بەرەو مەحسەب. ساڵی 74 کۆچی لە خەلافەتی عەبدولمەلیکی کوڕی مەڕواندا لە تەمەنی 84 ساڵیدا. حەجاج لە کاتی حەجدا داوای لە پیاوێکی کرد کە دەمی خەنجەرێکی ژەهراوی بکات بە قاچی عەبدوڵڵادا. زۆر ڕقی لێ بوو. کاتێک لە عەرەفە گەڕایەوە پیاوەکە وای کرد و دوای چەند ڕۆژێک نەخۆش کەوت و حەجاجیش دەچێت بۆ سەردانی. عەبدوڵڵا پێیوت تۆ بوویتە هۆی ئەم نەخۆشیەم. لەسەر مەرگدا وەسیەتی بۆ سالمی کوڕی کرد کە لە دەرەوەی حەرەمی مەککە بینێژن. سالم وتی باوکم وەسیەتی بۆ کردم کە ئەسپەردەی بکەم لە دەرەوەی حەرەمی مەککە. نەمانتوانی و ناچار لە حەرەم لە فەخ لە گۆڕستانی مهاجرین بە خاکمان سپارد. هەندێ دەڵێن کوڕی عومەر مرد ساڵی 73 کۆچی لە فەخ نێژرا لە تەمەنی 84 ساڵیدا مرد. کوڕی عومەر دوای وەفاتی پێغەمبەر بە 60 ساڵ کۆچی دوایی کرد و تەمەنی 87 ساڵ بوو. لە بابەتی هەواڵی ڕووداوەکانی ساڵی 74 کۆچیدا دەڵێ لەو ساڵەدا پیاوی مەزن و گەورە و زاهید و عارەف ئەبوو عەبدوڕەحمان عەبدوڵڵا کوڕی عومەر کوڕی خەتابی عەدووی مرد. پیاوێک بوو دیاری کرا بۆ خەلافەت ڕۆژی تەحکیمەکەی دوای مردنی باوکی کە ئەو کات گەورە سەحابی وەک عوسمان و عەلی و ئەوانی تری تیا بوو. پێغەمبەر لەبارەیەوە فەرمووی عەبدوڵڵا پیاوێکی ساڵح و چاکە. دفن کرا لە زاد ئەزاخر نزیک مەککە لە نێوان مەککە و مەدینەدا. ئەسپەر دەکرا لە سەروی دەی عابیدەوە لەسەر شاخێک نزیک بە بێستانێک لای ڕاستی مەککەوە لە نێوان مەککە و مینا. ناوچەکە هەرچە و لمە و بەو ناوچە دەڵێن مەحسەب. بەم جۆرە هەموو سەرچاوەکان لەسەر ئەوەن کە عەبدوڵڵا دوای ئەو ژیانە دوور و درێژە کە ڕای بواردووە نەهاتۆتە کوردستان کە فیتنەش کەوتەوە خۆی لێپەنا دەگرێ و لە شەری مەککە وەفات دەکات و هەر لەوێ بە خاک دەسپێرجێت. ئەوەی پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە ئەوەیە کە ئەو کتێبەی مەلاحەوێزی واعزی چۆن دروستکرا و چۆن ئەو هەموو زانیاریە هەڵەیە خرایە ناو حوجرەکان و بەردەم زانە و شارەزایانی کوردستانەوە. ئەو دەستنووسە دەبێت کێ نووسی بێتی و خستبێتە ناو کتێبخانە و دیوەخانی مەلا سەمەدی مەرگەییەوە. ئەی ئەو گۆڕ و مەرقەدانە بە نەوی عەبدوڵڵاوە دەبێ هی کێ بێت. ئەو مزگەوتانە بۆ ناوەندراون بە ناوی عەبدوڵڵاوە نەک مزگەوتێک بەڵکو چەندین مزگەوت و لە چەندین شوێنی دوور لە یەک جێی لێکۆڵینەوەیە و بۆ ئەوەش کە گوایە چۆتە عێراق و شام و میسر بۆ جیهاد جێی گومانە بەم جۆرە. لە کتێبی قادە فتح العراق والجزيرة وقادە فتح الشام والمصر وقادە فتح البلاد الفارس کە ناوی هەموو سەرکردەکان بە ژیان و جیهاد و چۆنیەتی مردنیانەوە بە پشتبەستن بە سەدان سەرچاوەی زۆر گرنگ
باسی هێرشەکان و سەرکردەکان، سەرکردەی گشتی و سەرکردەی بەشەکان و سەرکردەی لای چەپ و ڕاست و دواوە و ناوەڕاست و یەدەک و زۆر وردەکاری تری کردووە. بە هیچ جۆرێک عەبدوڵڵای کوڕی عومەری تیانە. خۆ ناکرێ ئەو سەربازێکی سادە ون بێت ناوی نەبێ و کەس نەیناسێ. ئەو کوڕی خەلیفەیە و یەکێکە لە سەحابە مەزنەکان و فەقیه و مفەسیر و زانایەکی گەورەی ئیسلام بوو. 60 ساڵ قازی و مفتی بوو. یەکێک بوو لە ئەهلی حەل و عەقد. کە عوسمان شەهید بوو ئەو دانرا بە خەلیفە و نەیکرد. پاشان مەعاویەش داوای لێکرد ببێتە خەلیفەی ئەمەوی و نەیکرد. گەرچوو بێت بۆ عێراق و شام و میسر و فارس بۆ جیهاد چۆن دەبێت ون بێت و باسی نەبێت. ئەوە هەڵەیەکی مێژووی گەورەیە بۆ هەر کەس بڵێ دەرچووە بۆ جیهاد بۆ ئەو شوێنانە. بۆ نمونە لە ئەلفەهارس الإعلامدا لە قادە فەتح الشامی والمسردا لە 7 جێدا ناوی عەبدوڵڵا هاتووە. لە یەکەمیاندا دەڵێ پێغەمبەر نەیهێشت عەبدوڵڵا و چەند کەسی تر بەشداری جەنگی بەدر و ئوحود بکەن لەبەر تەمەنی کەمیان. ئیتر لە باقی لاپەڕەکانی تردا تەنها باسی خۆلادانی عەبدوڵڵایە لەو فیتنەی کە کەوتە نێوان موسڵمانەکانەوە دوای عوسمان. هەر بەو جۆرەش لە دوو کتێبەکەی شیددا کە ناوم بردن باسی دەکات. هەروەها لە کتێبی قادە نەبیدا ناوی 31 سەحابە براوە کە سەرکردەی سوپا و سریە و هەروەها مەفازیر بوون و کاری پێغەمبەریان بەجێهێناوە. بەڵام ناوی عەبدوڵڵای عومەری تیانە. دەبێ هۆی چی بێت کە پێغەمبەر ئەوی ڕاننەسپاردووە ببێتە سەرکردە. ڕەنگە حکمەتەکەی ئەوە بێت زانیوێتی ئەو خۆی بۆ فەرموودە و زانستی قورئان و قازیەتی و موفتیەتی یەکلا بکاتەوە بۆ ئەو تەمەنە درێژە. ئەو خەریکی شەڕ و هەرا نابێت. گەر تێبینی بکەیت لە بەدر و ئوحوددا نەیان هێشت بەشدار بێت. لە خەندەقدا ناچار بوو چونکە هەموو شار بەژن و منداڵ و هەموو شتێکەوە گەمارۆ درابوون و ناچار بەرگری بکەن. هەرچەند هیچ دالاکێکی سەربازی ئەوی تیا دیار نییە. لە فەتحی مەکەدا ئەو بەشدار بوو چونکە هەر هەموو موسڵمانان چوون بۆ عومرەکردن نەک شەڕ. لەوانی تریشدا ڕۆڵ و چالاکی دیار نییە. کەواتە ئەو دانراوە بۆ ئەوەی کە دوایی دیار بوو. ڕۆڵی گەورەی تیابینی هەر بۆیە ناوی نەهاتووە. کەواتە ئەو نەهاتۆتە کوردستان. ئەی ئەو هەموو مزگەوتە بۆ بەناوی ئەوەوە لە کوردستانە تا مزگەوت دروست بکات. بۆچی ئەو هەموو مزگەوتە بەناوی ئەوەوە ناونراوە؟ ئەوەش جێی گومانە چونکە دەرکەوت عەبدوڵڵا نەهاتۆتە کوردستان تا مزگەوت دروست بکات. سەرچاوەکان دەڵێن هەموو ماڵەکەی بای 100 درهم نەبووە وەک باسکرا چونکە دەیوت گەر لە هاوڕێکانم لابدەم لە دنیادا ناگەمەوە بەوان لە قیامەتدا. کەواتە پارەشی نەبووە تا بینێرێ بۆ کوردستان مزگەوتی بۆ بکەنەوە. بۆ مزگەوتکردنەوە مافی بەیتولمال بووە نەک خەڵکی. کەواتە ئەو ناوانە خەڵکی کوردستان خۆیان بۆیان دانەوە بۆ پیرۆزی و هیچی تر. بەڵە خۆشەویستانم، کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا ئەم کتێبە بەنرخە لە نووسینی حەسەن مەحموود حەمەکەریم کۆتایی هات. بۆ ئومێدی توانی بێتمان لە تەواوی خوێندنەوەی ئەڵلقەکانی ئەم کتێبە پیرۆزەدا چەند زانیاریەک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست لەسەر فتوحاتی ئیسلامی لە کوردستان بگەێنین. خۆتان لەگەڵ.